بەشی 11 لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنە وەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 101. ئێستا وەک تەڕەزان بووین. من لە قیافەی خۆم بەو بازوە لاواز و جەستەڕوتە پێکەنین دەیگرتم، بەڵام بە خۆشحاڵیەوە لەو جەنگڵەدا مرۆڤێکی پێشکەوت و شارنشین نەبوو کە پێم پێ بکەنێت و گاڵتەم پێ بکات. هەر کەس بوو وەک خۆم ڕوود بوو بەم جیاوازیە کە ئەوان ڕەش و من سپی. ڕوودبوونەوەمان لە توندی گەرمای کەم کردەوە. ئارەقم وشک بوویەوە و تونیبوونی زیاد لە ڕادەشم نەما. تفەنگەکەم خستە سەرشان و فیشەک بەندەکەم لەسەر سینەی ڕووتی خۆم بەست و بەڕێکەوتین. یوری جلوبەرگەکانی بە هەموو هێزی فڕێدایە سەردارێک کاتێک هۆکاری ئەم کارم پرسیوتی لەوانەیە ئەوان ونمانکەن، بەڵام ئەگەر جلوبەرگی خۆمان لە جەنگڵدا بەجێ بێڵین ڕێگەی ڕۆیشتنمان دەدۆزنەوە. کاتژمێرێک یان دواتر بەو خێراییە دەڕۆیشتین تا سەرنجام لە هیلاکی و تینوێتیدا من لە پێکەوتم. هەوا کەم کەم ڕوون دەبوویەوە و بەیانی دەگەشت، بەڵام دەنگی تەپڵی وەحشیەکان هێشتا دەبیسترا. نەسیمێکی فێنک هەڵی کردبوو. یوری دوای هەستکردن بە نەسیمی فێنک وتی سەرۆک نزیک ئاوی ڕووبار بووینەتەوە. ئەم نەسیمە لەسەر ئاوەوە هەڵی کردووە. خێراکەن هەستن با بڕۆین. گەیشتینە ئاو. ئەوەندە هیلاک بووم ئارزومەند نەبووم گوێ لە قسەکانی یوری بگرم. دەمیست پاسەوانیم بکات و من بخەوم. جوان بیرمە چەندە هیلاک بووم تا چەندە لاوازی ویستی خەو و هیلاکی لە ناخمدا ڕەگیدا کوتاب و هێز و تواناییمی لەناو بردبوو. چەندە دڵم دەیویست بخەوم. هێشتا ئارزومەندی ئەو حەزە بێکۆتاییم لەبیرە. ئەگەر هەر شوێنێکی تر جگە لەوێ بوو دەخەوتم گوێم لە قسەکانی یوری نەدەگرت، بەڵام ئەوێ شوێنی خەو نەبوو. دەنگی تەپڵی وەحشیەکان لە دوورەوە دەبیسترا و دیار بوو هێشتا بە دواماندا دەگەڕێن. یوری لە وەڵامی داواکەی من کە وتم ڕێگەم بدە کەمێکی تر بەحەسێمەوە وتی وەحشیەکان بەم ساناییە دەستمان لێ هەڵناگرن. ئێستا ئیتر تەنیا کالویی نییە. ئێمە لە بەردەم ددانی ئەوان ڕامان کردووە و ئەم ڕاکردنە بۆ ئەوان گەورەترین جنێوە و هەر بۆیە ئەگەر تا کۆتایی جەنگەڵی بارانیش بێت بە دواماندا دێن. ئێرە شوێنی خەو نییە. کاتێک لە ڕووبار تێپەڕین لە شوێنێکی ئەمندا دەخەوین. پرسیارم کرد ئەمە کام ڕووبارەیە؟ نازانم، چونکە دیار نییە ئێستا لەکوێداین کە من بتوانم بارودۆخی ئێستامان دەستنیشان بکەم، بەڵام دڵنیام بە یەکێک لە ڕووبارەکان نزیک بووینەتەوە. تینوێتی زمان و دەمی منی وشک کردبوو زیاتر لە هیلاکی ئازاری دەدام. دەمیست چەند گەڵایدارێک لە دەم بنێم و بیجوم، بەڵام یوری ڕێگری کرد و وتی هەستن ڕووبار نزیکە، چ نەسیمێکی فێنک. ئەم نەسیمە لە ڕووی ئاوەوە تێدەپەڕێت. نازانم هیچ کاتینوتان بووە؟ تەنیا ئەوانەی یەک ڕۆژتینوێتیان کێشاوە دەزانن من چیم کێشاوە. هەڵبەت یوریش وەک من تین و هیلاک بوو، بەڵام خەڵکی ئەو ناوچەیە کە بەگشتی بە بەرگەگرتنی کێشە و دژواریەکان عادەتیان هەیە و ئەویش لەبەر ئەمە بەڕی خۆیدا نەدەهێنا. بە یارمەتی یوری لە شوێنەکەم هەستام و لەبەر ئەوەی دەنگی تەپڵەکان نزیک ببوویەوە بە خێرایی لەوێ دوور کەوتینەوە. بەرەبەیانێکی زۆر جوان بوو. هەرچی زیاتر دەڕۆشتینە پێش لە وشکی و گەرمی هەوا کەم دەبوویەوە، دەدوت نزیک دەریا بووینەتەوە. هەوا تەڕیەکی دڵگیری پەیدا کردبوو. ئاسمان لە لابەلای گەڵا و بەرگی چنارەکان بە جوانی دەبینرا و لە ڕۆحی گیرا و پەرێشانی من کرانەوەیەکی تایبەتی دروست دەکرد. ڕێپێوانی ئێمە لەوێ بەدواوە بە خێراییەکی زیاتر ئەنجامی گرت و سەرنجام یەک دوو کاتژمێر دواتر دەنگی تافگەیەکی گەورە لە دوورەوە دەبیسترا. دەنگەکانی ئاو لەو دەوروبەرەدا بڵاو بوونەوە و وا دەهاتە بەرچاو کەدارە گەورە و چەند سەد ساڵەکانی ئەو ناوچەیان شۆردۆتەوە. لە لابەلای بەردەورد و گەورەکانی سەر ڕێگامان و لە شوێنێکی تری جەنگەڵ کە بەرد نەدەبینرا گیا ڕوابوون و جوانی دیمەنی جەنگەڵی زیاد کردبوو. سەرنجام بە ڕووبار گەیشتین. یوری نزیکەی 100 هەنگاو لە پێش منەوە دەڕۆیشت، بۆیە زووتر لە من گەشتە ڕووبار. لای تافگەیەکی مەزن کە لە بەرزایی 30 مەتر دەڕژایە خوار وەستا و بەوردی لە دەوروبەری خۆی ڕوانی. من گەشتمە لای و لە ڕوخساری هیلاک و چاوەزەق بووەکانی مڕوانی و یوری دوای ئەوەی جوان بیری کردەوە و سەیری سەر و خواری جەنگەڵی کرد و وتی دەزانن ئێرە کوێیە؟ و دواتر بێ ئەوەی چاوەڕێی وەڵامی پرسیارەکەی خۆی بێدوتی ئێرە جەنگەڵی بارانە، دیارە ڕێگا بە هەڵە نەهاتوین. ئەمەش ڕووباری ناودار و مەزنی ناپۆیە و ئەمەش سەرچاوەکەیەتی. ئێمە ئێستا لە شوێنێک داین ئەگەر بمانویستە بە گوێدرێژ و یان هەر شتێکی تر خۆمان بگەیاندایەتە ئێرە دەبوایە یەکمان ڕێگەمان بکوتایە. بەڵام خۆشبەختانە ڕێکەوت و ڕوودا و ئێمەی بۆ شوێنێک ڕێنوێنی کردووە تا گەیشتن بە مەبەستەکەی ئێوە ئەوەندەی نەماوە. سەیرێکی ڕووبار و پانایی و مەزنیم کرد و وتم دەبێت لەم ڕووبارە تێپەڕین. بەدڵنیاییەوە دەبێت تێپەڕین، چونکە ئەگەر بمانەوێت لەم بەری ڕووباری ناپۆ بمێنینەوە دەبینە دیری جەنگەڵی هۆزە وەحشیەکان. ئەو بەری ڕووباری ناپۆ بە دووریەکی زۆر شوێنەوارێک لە هۆزە وەحشیەکان نییە و ڕەنگە پاشماوەی ڕێگا بەبێ مەترسی ببڕین.
بە خێرایی و پەرێشانی پرسییم بەڵام تێپەڕین لەم ڕووبارە کاری هەر کەسێک نییە، بۆ گەیشتن بەو بەستێنە چ پلانێکت هەیە؟ پانایی ڕووبار زیاتر لە 50 مەتر و قوڵایی لەو زیاتر و لە هەمووی خراپتر، خێرایی ئاو لەبەر سەر و خواری ڕەوتی سەرسوڕهێنەر بوو. بە یەک نیگا هەموو ئەم کێشە و لەمپەڕانەم هێنایە بەرچاو، بەڵام یوری کە ئاشنایەتێکی زۆرتری هەبوو دەستی گرتم وتی بڕۆین، ئێرە سەر و خواری ڕووبار زۆر زۆرە و دەمان فلیقێنێت. چەند میلێک خوارتر لێرە ڕووبار دەڕژێتە شوێن ساف و تەختەکانی جەنگەڵ و لە خێرایی ئاو کەم دەبێتەوە، لەوێوە دەبێت تێپەڕین. یوری ئەمەی وت و کێشان کێشان منی بە دوای خۆیدا برد و ئێمە پاشماوی ڕێگەمان لە بەستێنی ڕووبار بڕی. کاتێک گەیشتینە شوێنێکی ئەمن و کەمێک حەساینەوە، یوری ڕێگەی ئاو خواردنەوەیدا. دوای ئەو هەموو ڕێپێوانە لەگەڵ ئەو هەموو هیلاکیە کوشندە و بێزارکەرە بەو تینوێتیە نزیک بوو زمانی لە دەم ماوشک دەکرد. بیهێنە بەرچاو خواردنەوەی ئاوی فێنێکی ڕووبار چ تامێکی هەیە. بڕێک ئاوم خواردەوە و کاتێک خۆم بۆ خواردنەوەی زۆرتر ئامادەکرد، دەستی یوری بە بازوومەوە لکا و منی لای ڕووبارەکە هەستاند. بەسەر سوڕمانەوە پرسییم بۆ نایاڵیت ئاسوودە بم؟ لەوانەیە ئاویش بۆ سینەم زەرەری هەبێت؟ یوری پێکەنی وتی سەرۆک، ئاوی ڕووباری ناپۆ هی باوکم نییە، بەڵام ئێستا کە زۆر تینوتانە ئەگەر ئاو زۆر بخۆن سکتان پڕ دەبێت و کاتژمێرێک دواتر تووشی ئازاری گەدە دەبن و بەبێ خواردن و برسێتی لە هەڵگرتنی یەک هەنگاو ناتەوان دەبن و چ بگات بەوەی بتوانن ڕابکەن و لە مەترسی هەڵبێن. بە قسەکانی ڕازی بووم بە پێکەنینێک سوپاسگوزاریم دەکرد. یوری خۆشی ئاوی خوارد، بەڵام بە شێوەیەکی تایبەت کە بۆ من فێرگە و سەرنجڕاکێش بوو. سەرەتا دەم و سەر و ڕوخساری بە ئاو شۆرد و دوای نیو کاتژمێر تەنیا قومێک ئاوی خواردەوە. هەستم کرد بێجگە لەو وانانەی لە قوتابخانە و زانکۆکاندا فێری دەکەن. ژیان پێویستی بە زانستی تریش هەیە و هەندێک کات ڕوودەدات بۆ ژیان تەنانەت یەک وشە لەوانەکانی خوێندنگا و زانکۆ کەڵکی لێوەرناگریت. کاتێک تینوێتیمان شکا ڕۆیشتینە سەردارێکی بەرز و لەسەر شاخەیەکی گەورە لای یەکتر دانیشتین و دەستمان بە قسەکردن کرد. ئەو دارە نزیکەی 2 مەتر پانی و 30 مەتر بەرزایی هەبوو. ئەم دارانە بە لیانە ناودەبرێن و لە جەنگەڵی باران زیاتر لە هەر شتێک لەم دارانە دەبینی. ئەو ڕۆژە بۆ یەکەم جار ئەو دارم ناسی لە کاتێکدا نەمدەزانی هەمان دار کە زۆر سادە و بێبەها دەهاتە بەرچاوم دواتر چەندە بە خەڵکی ژیان دێت و چۆن چەندین جار گیانمی لە مردن ڕزگار کرد. یوری وتی دەزانیت چییە؟ ئێمە بۆ دروستکردنی بەلەمێک لانی کەم دەبێت نزیکەی 10 ڕۆژ لێرەدا دانیشین. بۆ ژیانکردن شوێنێکی ئەمنتر لێرەمان دەست ناکەوێت. شەوان لەسەر ئەم دارە دەخەوین و ڕۆژانە سەرقاڵی دروستکردنی بەلەمەکە دەبین چونکە تێپەڕین لەم ڕووبارە بەبێ بەلەم ئەگەری نییە. سەرەتا بە پێشنیازەکەی یوری ڕازی نەدەبووم، بەڵام دواتر زانیم چارەیەکمان جگە لەمە نییە، بۆیە لەو ڕۆژەوە دەستمان بە دروستکردنی بەلەم کرد. ئێوە هەر ئەوەندە دەخوێننەوە کە من دەنووسم بەلەممان دروست کرد، بەڵام نازانن چۆن دروستکرا و بۆ دروستکردنی چەند ئازار و دژواری کێشا. بە هەمان شێوە کە یوری وتبووی شەوانە لەسەردار دەخەوتین و ڕۆژانە کارمان دەکرد. ئێستا لە زیانی وحشیەکان تا ڕادەیەک لە ئەمندا بووین، بەڵام زیاتر لە هەر مەترسیەکی گەورە ئاژەڵە وحشی و مارە مەترسیدارەکان کە بۆ خواردنەوەی ئاو دەهاتنە بەستێنی ڕووبار هەڕەشیان لە ژیانی ئێمە دەکرد. چەندین جار لەلایەن مارەکانەوە هێرشمان کرایە سەر، بەڵام من تەنیا یەک جاریتان بۆ دەگێڕمەوە کە تا درێژی وتار هیلاکتان نەکات. خواردنی ئێمە لە گۆشتی کوڵاو و نیوە کوڵاوی نێچیر دابین دەبوو. کارمان ئەوە بوو کە شاخە قەوی دارەکان ببڕین و بە پێستی داری لینا کە لە هەر تەنافێک قایمتر و تونتر بوو بە یەکیانەوە ببەستین و لای یەکدایان بنین. یوری بۆ ئامادەکردنی خواردن دەڕۆیشتە ڕاوی ماسی و یان بۆ ڕاوکردنی باڵندە و کەروێش کوشتی تر دەڕۆیشتە جەنگەڵ و لەبەر ئەوەی بۆ ڕاو بێجگە لە خەنجەر هیچمان نەبوو. یوری کە لەم کارەدا لێهاتوو بوو بە فێرەزان نێزەی دروست کرد و ڕاوی پێدەکرد. ئەو ڕۆژە من سەرقاڵی دروستکردنی بەلەم بووم. یوری ڕۆیشت بۆ جەنگەڵ، بەڵام زۆر دوور نەکەوت بوو کە لە ناکاو دەنگی هاواریم بیست. یوری ئەو پیاوە ئازایی لە تەمەنیدا ناتەوانی دەرنەبڕیوە و لە هیچ مەترسیەک نەترساوە. هاواری دەکرد و داوای یارمەتی دەکرد. بە خێرایی خۆم پێگەیاند و لەو پەڕی سەرسوڕماندا بینیم هیچ کارێکم لەدەست نایەت و دەبێت بینەری مەرگی دڵتەزێنی یوری بم. مارێکی گەورە شوێن یوری کەوتبوو. یوری داما و لە دارێکی خوار و درێژ خۆی دەکێشایە سەرەوە. مارێک کە لە ترس ئەنگێسترین و مەترسیدارترین مارەکانی جیهانە بە دوایدا لەو دارە دەڕۆیشتە سەر و کاتێک گەیشتم بینیم زیاتر لێک هەنگاو لە یوری دوور نییە. ئەگەر ماری بوئا کەمێک خێراتر دەبوو بە ئاسانی یوری دەگەست و دواتر ئەوی قوت دەدا. بوئا لە دەوری دارەکان دەئاڵێت و لە ناکاو خۆی دەخاتە سەر گامێشە گەورەکانی جەنگەڵ و
بەهێزی خۆی وردیان دەکات و ئەوسا بە ئاسوودەیی دەست بە خواردنی گامێش دەکات لە چنگی مارێک کە گامێشێک بە زەختی خۆی ورد دەکات یوری داما و چۆن دەیتوانی گیان دەرباز کات هۆی ئەوەی بۆ ئاکت و پڕ هێرشی کردبووە سەر یوری ئەوە بوو کە یوری نێچیری مارەکەی لێڕفاندبوو مارەکەی تووڕە کردبوو لەسەر نووکی نێزە حەیزەرانیەکەی یوری کەروێشکێکی گەورەی جەنگەڵی دەبینرا من تێگەیشتم کە مار بۆ خواردنی کەروێشک خۆی حەشاردا بوو یوری بێ ئەوەی ئاگای لەو مارە بێت کەروێشکەکەی ڕاو کردبوو بەهەرحاڵ لەسەر من بوو یارمەتی یوری بدەم بەڵام چ کارێکم لەدەست دەهات مەگەر ئەوەی ڕووی خۆم بسوڕێنم تا مەرگی هاوڕێ خۆشەویستەکەم نەبینم لەم کاتەدا بیرێک بە مێشکم داهات و دەست بەجێ خستمە قۆناغی جێبەجێکردنەوە یوری حەقی ژیانی لە ئەستۆمدا بوو دەبوایە لە مردن ڕزگاری بکەم بۆیە بێ گوێدان بە گیانی خۆم ڕۆیشتمە پێش و خۆم نیشانی ماری بۆ ئادا کاتێک چاوی بە من کەوت من دەست و سەری خۆم دەجوڵان تا تووڕەیکەم لە بەدواداچوونی یوری دەست هەڵگرێت و بەدوای من دابێت من سەرقاڵی کاری خۆم بووم کە هاواری یوری بەرز بوویەوە کە دەیوت ڕاکە سەرۆک ڕاکە ئاناگنا ئاناگنا من لە مەبەستەکەی یوری نەدەگەشتم بەڵام هەستم کرد لە ترسی ماری بووە دوورم دەکاتەوە و سرم سوڕما بۆ یوری دەقیژێنێت لە کاتێکدا بوو ئاکاری بە من نییە و مەترسیەک هەڕەشەم لێ ناکات هاوارەکانی یوری زیاتر بوو من بە گومانی ئەوەی خزمەتی دەکەم سەرقاڵی کاری خۆم بووم کە کتوپڕی یوری خەنجەرەکەی خۆی دەرهێنا و وتی سەرۆک ڕاکە ئەجینا خۆم دەکوژم ئاناگنەیەک لای ڕاستی ئێوەیە ئەم ڕستە منی هێنایەوە هۆش خۆم و چەند هەنگاو ڕۆیشتمە دواوە و تازە زانیم مارێکی ڕەش و گەورەی ئاناگندا لە داری رینایای لای ڕاستی من خۆی شۆڕ کردوتەوە و کاتێک بووە چاوی بە ئاناگندا کەوت هێواش لە دارەکە شۆڕ بوویەوە و لە یوری چاوی پۆشی ئێستا کە ترسێکی گەورە هەڕەشەی لێ دەکرد بەرژەوەندی ماری بووە لەوەدا بوو چاو لە نێچیرەکەی بپۆشێت ماری ئاناگندا کە دەستەگەمێکی لە بووانیە هێواش لە دارەکە هاتە خوار و بەرەو بووە بەڕێکەوت بووئاش بەرەو ئاناگندا هات تا ئەو دوومارە گەورە کە هەر کام دەمەتر درێژیان بوو گەیشتنە یەک و وەک قامچی لە یەک ئاڵان یوری لەم دەرفەتە کەڵکی وەرگرت و لە دارەکە هاتە خوار و خۆی گەیاندە من و لە کاتێکدا لە ترسا دەلەرزی وتی باڕاکەین بەڵام من سەیری شەڕی ئەو دوومارم دەکرد و تا ئەو کاتی ئاناگندا بوو ئای کوشت و قوتیدا لەوێ وەستام و سەیرم کرد ئاناگند دوای ئەوەی بوو ئای قوتدا و سکی ئاوسا بوو شوێنەوارێک لە بووە بەجێ نەما هێواش لەوێ دوورکەوتەوە و لە ناو گژوگیاکاندا ون بوو من و یوری کەروێشکەکەمان هەڵگرت و بەرەو بەلەمەکە هاتین و دوای خواردن دەست بەکار بووین هەفتەیەک دواتر کاری بەلەم تەواو بوو یەک ڕۆژبەیانی کە هەوا نمدار و خۆڵەمێشی ڕنگ بوو پەڵەیەک هەوری ڕەش لە سووچی ئاسماندا دەبینرا بەلەمەکەمان خستە ئاو لەگەڵ ڕەوتی ڕووبار بە یارمەتی ئەو حەیزەرانە بەرزانەی لە دەستماندا بوو بەڕێکەوتین بەڵام لە جلوبەرگ هیچمان لەبەردا نەبوو چونکە هەمووی دڕابوو لە ناوچوو بوو باەکی نەرم لای باکوورەوە هەڵی کردبوو لەسەر ئاوی ڕووبار شەپۆلی ورد و بچووکی دروست دەکرد باەکی نەرم لای باکوورەوە هەڵی کردبوو لەسەر ئاوی ڕووبار شەپۆلی ورد و بچووکی دروست دەکرد و لەگەڵ ئەوەشدا یارمەتی بە لە مەسەیرەکەی ئێمەی دەدا گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 11م بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا بەشی 12 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 108 باەکی نەرم لای باکوورەوە هەڵی کردبوو لەسەر ئاوی ڕووبار شەپۆلی ورد و بچووکی دروست دەکرد و لەگەڵەوەشدا یارمەتی بە لە مەسیرەکەی ئێمەی دەدا ئێمە بە یارمەتی قامیشی حەیزەران دەڕۆیشتینە پێش و بەلەمەکەمان بەرەو پێش دەبرد ئەم لاولای ڕووبار بەداری کۆن و قەوی و سەر بە ئاسمان کێشراوەکاندا پۆشرا بوو ڕێگەی بینینی بە شێوەیەک گرتبوو کە چاو بێجگە لە ڕیزێکدار و شاخ و گەڵای چڕ هیچی تری نەدەبینی بە شێوەیەک ئەگەر کەسێک یان کەسانێک لای ڕووبار بە دواماندا بەهاتنایە و ئێمەیان بکردایە بە نیشانە نەمان دەدین هەرچەندە لە تافگا دوور کەوتینایەتەوە قوڵایی ئەو کەمتر دەبوو حەیزەران کەمتر لە ئاودا جێگای دەگرت ئەمە بووە هۆی خێرایی زیاتری ئێمە و لەبەرەوەی ئەرزی ڕووبار بەهێزتر بوو بە یارمەتی قامیشەکان باشتر دەمانتوانی بەلەمەکەمان بەرەو پێش بەرین وردە وردە دیمەنی جوان دەردەکەوت ئەو ئارام و بێدەنگ بوو تەنیا هەندێکات بەرەو پێش چوون و جوڵەی بەلەم شەپۆلی وردی لەم لاولای ئێمە دروست دەکرد و دەنگی بەرکەوتنی دەهات و بێدەنگی دەشکاند و
بێجگەلە و دەنگە و دەنگی باڵندەکان هیچ دەنگێکی تر نەدەبیسرا. دیمەنی تێپەڕینی ڕووبار لە پێچ و پەنای جەنگەڵی چڕی دەست لێنەدرا و زۆر سەرنجڕاکێش بوو. لە هەردوو لای ڕووبار جەنگەڵ ئەوەندە جوان بوو نەمدەتوانی چاوی لێ هەڵگرم و لە سیرکردنی تێر ببەم. ئاژەڵە وەحشیەکان کە ئێمەیان لەسەر ئەو دەبینی تا دووریەکی زۆر لە بەستێنی ڕووبار بە دواماندا ڕایان دەکرد و هەڵبەزوو دابەزیان دەکرد. بەڵام چونکە دڵنیابووین بەبوونی ئاوی ڕووبار دەستیە و ئاژەڵانە بە ئێمە ناگات، خەیاڵمان ئاسوودە بوو، لە جیاتیەوەی بترسین سەیرمان دەکردن و هەندێک کات بەهۆی جوڵاندن و تەکاندانی قامیشەکانی دەستمان دەبووینە هۆی تووڕەیی ئەو ئاژەڵانە. جارێک پڵنگێک زۆر زل بەڵام جوان لەسەر دارێک خۆی فڕێدایە خوار و دووریەکی زۆر لە بەستێن ڕای کرد و هەر جار دەوەستا ئێمە بگرێت، بەڵام لە ئاوەکە دەترسا و دەستی بەڕاکردن دەکردەوە. ئێمە بەو پەڕی ئاسوودەیی سەیری ئەو ئاژەڵەمان دەکرد و بە تەکاندانی حەیزەرانی دەستی خۆمان هەوڵمان دەدا زیاتر ئەو پڵنگە جوانە بەو چاوە کاریگەر و گیرانەی تووڕە بکەین تا زیاتر هەڵبەز و دابەز بکات. پڵنگ کە دەدوت زۆر برسیە نەیتوانی چاو لە ئێمە بپۆشێت و لە بەرزایی دارێکی کۆنەوە خۆی فڕێدایە ناو ئاوەکە و بە مەلەکردن بەرەو لامان هات. پەڵنگ دەینەڕاند و بە یارمەتی مەلە و ڕەوتی ئاو دەهاتە پێش تا شوێنێک بە نەڕەنەڕ گەیشتە 5 مەتری بەلەمەکەی ئێمە. من کەم کەم ترسام، چونکە گومانم دەکرد بە هەمان شێوە کە پڵنگ تا ئێرە هاتووە خۆی دەگەیەنێتە بەلەمەکەمان و هەڵمان دەدڕێت. بەڵام یوری هەرگیز نەدەترسا و حەیزەرانەکەی خۆی دەکردە دەمی ئەو ئاژەڵە و دەیترسان. کاتێک لە بەشی خەڵک ناسی دەمخوێن زمانی کۆنجا کە تایبەت بە هۆزەکانی ناوچەی ئۆریانت و جەنگەڵەکانی دەوروبەرە بەبێ ئارەزومەندی دەمخوێنەوە، نەمدەزانی زانینی ئەم زمانە ڕۆژێک بەکارم دێت. بۆیە ئەو ڕۆژە بە شادمانی بە یوریم وت: من زمانی کۆنجا دەزانم، نە زۆر باش، بەڵام پەسەندە دەکات. لەم کاتەدا بە قەدیدارێک کە کەسێکی ئەو ناوچەی لا دانیشتە بوو نزیک دەبووینەوە. ئەو گەڕایەوە ئێمەی بینی و سەریشی سوڕ نەما، بەڵکو درێژەی بە سەوڵێدانی خۆیدا و ڕۆیشتە پێش. یوری پێی وتم: بانگی کە و سەرنجی ڕاکێشە. من یەک خولەک بیرم کردەوە تا وشەی پێویست بۆ وتنی مەبەستەکەم دۆزیەوە و وتم: هەی هاوڕێی من، بۆستە، کارم پێتە، من هاوڕێی سەرۆک هۆزەکەتم. ئەو بە خێرایی گەڕایەوە و قوڵتر لە منی ڕوانی و بێەوەی قسە بکات تەنیا بە پەنجە ئاسمانی نیشاندا و دەستی بە سەوڵلەدان کرد و ڕۆشت. من و یوری سەیری ئاسمانمان کرد، هۆی ترسەکەیمان نەزانی. ئەو لە چی دەترسا؟ لە ئاسماندا شتێک نییە بیترسێنێت. بەڵام یوری کە زیاتر ئاشنای ئەو ناوچەیە بوو، پەڵە هەورێکی ڕەش کە لە ئاسماندا دەبینرا نیشانی دا و بە ترس و لەرزەوە وتی: تۆفان، تۆفان. من لەبەرەوەی تۆفانی ئەو ناوچانەم نەبینی بوو نەبیستە بوو نەدەترسام، بۆیە گوێم پێ نەدا و بەڵام چەند خولەک دواتر یەکەم نیشانەکانی تۆفان دەرکەوت. تێگەشتم کەوتوینەتە قەیرانێکی مەترسیدار، دەست بەجێ بۆ بردننی بەلەم بۆ قەراغ ڕووبار هەوڵماندا، بەڵام بەداخەوە ئەم کارە نەکرا و ئاوەکە کەوتە بووە هەڵبەز و دابەز، بووە ڕێگر لەوەی بتوانین بەلەمەداریەکەی خۆمان ببەینە بەستێن. وردە وردە بەندەگیایەکانی دارەکان بچڕان و بەلەم بەرەو لە ناوچۆن ڕۆشت. ئاسمان دەینەڕاند و بارانێکی تۆند دەباری. دەدوو دەریایەکیان لە ئاسمانەوە بۆ زەوی بەرداوەتەوە. ئاو لە هەموو شوێنێک بوو، سات بە سات ئاوی ڕووبار زیادی دەکرد و بارودۆخ مەترسیدارتر دەبوو. من و یوری سەخت هەوڵمان دەدا چەند خولەک دواتر لە یەکتر جیا بووینەوە. کاتێک سەری خۆم سوڕان کە بەداخەوە لە یوری کەمترین هەواڵ و شوێنەوارێک نەبوو، تەنافەگیایەکی بەلەم پچڕابوون و لە ئەنجامدا یوری کەوتە ناو ئاو و لەوانە بوو بخنکێت. لەژێر بارانی توندی ناوچەی گەرمەسێر کە وەک کلکی ئەسب لە ئاسمان دێتە خوار و لەسەر شەپۆلە خڕۆشاوەکانی ڕووبار لەبەردەم ئاو لافاوە مەترسیدارەکانی هەستا بوو. منی پەرێشان و داما و لەسەر دارێک وەستا بووم و بەردەوام بانگی یوریم دەکرد: یوری، یوری،
یوری! بەڵام بەدبەختانە دەنگی هەورە بروسکە و تۆفان ئەوەندە زۆر بوو کە من تەنانەت دەنگی خۆیشم نەدەبیست، چ بگات بەوەی دەنگی یوری ببیستم و یان یوری دەنگی من. لە خەمی زۆری لە دەستدانی هاوڕێیەکی خۆشەویست و تەنیامانەوە لەم جەنگەڵە مەترسیدارە نزیک بوو لە ترسا سەکتە بکەم. دڵم دەیویست خۆم فڕێدەمە ناو ئاوەکە تا بخنکێم، بەڵام دواتر پەشیمان دەبوومەوە و بەهۆی لاوازی و ناتەوانی و بەبوونی تەکانە توند و تیژەکانی شەپۆلەکان کەوتمە سەر دارەکە و ئیتر نەمزانی چی بوو. لە دوایین خولەکەکان بیرم هێنایەوە تەکانێکی توند بەرکەوت و سرم لە سەر سوڕمان بەر شتێکی قورس کەوت. کاتێک چاوەکانم کردەوە لەبەر تۆفان و ڕووبار هەواڵێک نەبوو. من لەسەر تەختەی پاپایەکی بەلەم لایدارێکی کۆن بووم و لەگەڵ ڕووباری زیاتر لە 200 مەتر دووری بوو. هەموو شتێکی سروشت ئارام ببوویەوە. ئەی یوری کۆ! نەبوونی یوری بۆ من لە هەر کارە ساتێک گرنگتر بوو. لەم ماوەدا کە لەگەڵ یوریدا گەشتم دەکرد بێجگە لە هەموو ئەو کەڵکانەی لێم برد لەگەڵ ئەو هەموو یارمەتیانەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بە منی کرد و چەندین جار لە مردن ڕزگاری کردم، ئەوەندە عادەتم پێگرتە بوو ئارەزوومەندی ببووم کە ناتوانم وەسفی بکەم و دەترسم شتێوە لە حەزی زۆری خۆم بۆ یوری بنووسم کە ئێوە باوەڕ نەکەن. مرۆڤ بە درێژایی تەمەنی خۆی لەگەڵ چەندین جۆر سۆزدا ئاشنا دەبێت. دەربڕینی هەندێک لەم سۆزانە مرۆڤ ئازار دەدات و دەربڕینی هەندێکی تر دەیباتە ناو چێژ و خۆشیەکی بێکۆتا. هاوڕێیەتی و خۆشەویستی یەکێک لەم سۆزانە کە مرۆڤ لە دەربڕینی دەلەرزێت. لە مندا ئەم سۆزە بەم شێوەیە کاریگەری دادەنێت و لەبەرەوەی دەروون ناس نیم و لێکۆڵینەوەم لەم بارەیەوە نەکردووە کاریگەری لە سەر خەڵکانی تر نازانم. هەرچەندە ئێرە شوێنی ئەم خواست و باسانە نییە و دەبێتە هۆی درێژەی قسە، بەڵام بۆ ئەوەی بتوانم پەیوەندی خۆم لەگەڵ یوریدا نیشان بدەم و ڕشتەیەک کە ڕۆحی ئێمەی دوو کەسی بە یەکەوە پەیوەند دەدا ئاشکرا بێت. لە باسکردنی ئەم بابەتانە ناچارم. من یوریم خۆش دەویست. ئەم خۆشەویستیە لە دەرەوەی ئەو سنووری نیازە بوو کە بەوم بوو. بۆیە کاتێک چاوم کردەوە و خۆم لە بن دارێکی کۆنە ساڵ لەسەر تەختەیەکی شکاوی بەلەمەکە بە تەنیا و بەبێ یوری بینی نزیک بوو شێت ببم. یوری لەکوێیە؟ ڕەنگە ئێستا لەولاتر کەوتە بێت. بەم بیرەوە لە شوێنەکەم هەستام تا بە دوایدا بگەڕم، بەڵام ئازارێکی توند لە بەشی قاچ و پەراس و سنگ و شوێنەکانی تری جەستەم پەیا بوو ڕێگر بوو لەوە بتوانم ئەم مەبەستە بە جوانی ئەنجام بدەم. دەرکەوت زۆرم ئازار پێگەیشتووە، چونکە هەموو گیانم ئازاری هەبوو، لە هەمووی گرنگتر سرم گێژی دەخوارد. ئازار زۆر گرنگ نییە. ئازار زۆر گرنگ نییە. یوری لەکوێیە؟ بە دژواری تۆزێک ڕاست بوومەوە، بە هەموو توانامەوە هاوارم کرد و وتم: هۆ یوری، هۆ لەکوێیت؟ وەڵام بدەرەوە. هیچ دەنگێک مەگەر دەنگی خۆم نەبیسترا. باو باران و تۆفانیش تەواو ببوو. سروشت و ئاسمان هەموو شوێنێکی دنیا ئارامی گرتبوو. ڕەوتی سروشتی خۆی بەسەر دەبرد. قوڵپی گریان قورگمی دەگوشی و بە خۆمم وت: خۆیە ئەم هەموو تۆفان و ئازارە سروشتیانت بۆیە ساز کرد کە یوریم لێ بسەنیت و بەبێ هاوڕێ بەتەنیا بمهێڵیتەوە. ئای لە خۆشەویستی خۆی تۆ حەزم دەکرد بگریم. قوڵپی گریان قورگمی دەگوشی و ئازاری دەدا. نزیک بوو لە خەم و خەفەتدا دڵم بتەقێت. خۆیە یوری لەکوێیە؟ سرم نابەدارەکە و ڕوخسارم لەناو دەستم گرت و بیرم کردەوە ئەم کارم بۆ ئەوە کرد ئەگەر ویستم و حەزم لێبوو بە ئازادی بگریم. دارەکانی جەنگەڵ و سروشت نەمبینن و هەست بەلاوازی و سستی من نەکەن. نەمزانی چەند خولەک لەو حاڵەدا مامەوە. هەروەها بیرم نییە کە گریام یان نا. کتوپڕ بە دەنگێکی سەیر هاتمەوە خۆم و ڕشتەی بیرەکانم لێک بچڕا. ئەو دەنگە لەسەر سەری من دەبیسترا. دەنگێکی تایبەت بوو. ئەگەر بمەوێت بە پیتەکان نیشانی بدەم دەبێت وشەی غش هەڵبژێرم بەم جیاوازیە کە ئەم خ و ژ چەند چرکەیەکی خایاند و کتوپڕ بە دەنگێکی وشک وەک بەرکەوتنی نوکی دارکونکەرەیەک بەدارەکە کۆتایی پێهات. بەوردی لەم لەولای خۆم ڕوانی، بەڵام هیچ ئاژەڵێک لە دەوروبەری من نەدەبینرا.
چەند ساتێکی کورت تێپەڕی نزیک بوو ئارام بگرم و دووبارە بڕۆمە ناو فکر و خەیاڵ دووبارە هەمان دەنگی غژ بیسترایەوە. ئەمجارە دەنگەکە زۆر نزیکتر گەشتە گوێم. یەک چرکە چاوەکانم بەست تا شوێنی دەنگەکە لە بیری خۆمدا بە دوایدا بگەڕێم و دیاری بکەم. هەستم کرد دەنگەکە لەسەر سەرم دەبیسترێت. بە هێواشی سرم بەرەو قەدی دارەکە کە لە ژێریدا دانیشتە بووم و پاڵم پێوەدا بەرز کردەوە و بە سەر سوڕمانەوە بینیم دوو تیر هەرکام بە دووری چەند سانتیمەترێک لە سەر سەری من لە قەدی دارەکە ڕۆچوون و هێشتا دەجوڵێنەوە. هەناسەیەکی کورت بێ ئیرادە لە سینەم هاتە دەر. بینینی ئەو دوو تیرە ژەهراویە بە تەواوی ترساندمی. ئەگەر یەک لەوان بەرسەرم دەکەوت کار تەواو بوو. ئێستا جەستەی بێگیان و سوور لە خوێنی خۆم لێرەدا کەوتە بوو. هێشتا لە سیرکردنی تیرەکان ئاسوودە نەبووم کە تیری سێم بە ویزەویز لە بەرامبەری سینەمەوە تێپەڕی و لە قەدی دارەکە ڕۆچوو. ئەم تیرەش بە دووری 2 تا 3 سانتیمەتر لای دڵی منەوە تێپەڕی و خوا ڕەحمی کرد لە دڵم ڕۆنەچوو. ئەم تیرانە لەکوێوە دەهاتن؟ چاوەترساوەکانی خۆم بەم لەولادا تەرکیزی پێ کرد و سەرنجام لە دووری 50 هەنگاوی بەرامبەری خۆم مناڵێکی 10-11 ساڵم بینی کە تیرروکەوان تیرم بۆ دەهاوێت و بێەوەی لە شتێک بترسێت سەرقاڵی کاری خۆیەتی. ئەوەندە لای ناگرنگە دەڵێی لە نیشانەیەکی بێگیان نیشانەگیری دەکات. من بە بینینی ئەو قیژاندم و لە شوێنەکەمدا هەستام. بەڵام مناڵەکە بێگوێدان بە من سەرقاڵی کاری خۆی بوو. بۆ هەر شوێنێک کە من جەستەی خۆم خواردەکردەوە ئەویش تیرروکەوانەکەی لەدەستدا جێبەجێ دەکرد و هەوڵی دەدا بە تیری چوارم لە پێم بخات. لەم کاتەدا کە لە ترس و سەرسوڕمان گێژ و مات ببووم و نەمدەزانی چی بکەم، پیاوێکم بینی لە چەند هەنگاوی ئەو مناڵەدا وەستاوە و لە کاتێکدا پێدەکەنێت و ددانە سپی و تیژەکانی خۆی نیشانی من دەدات سەرنجی لای هونەریە و کوڕەیە. ئەو پیاوە ڕوود بوو. مناڵەکەش وەک ئەو بە قوماشێکی دەستچنرا و قەدی کە زیاتر لە پێشی داردەچوو تا قوماش بەشێک لە جەستەی خۆی داپۆشی بوو. سیرێکی ئەو پیاوە زلە و مناڵم کرد. قیافەیەکی سوتاوی ڕەنگ قاوەییان بوو. چاوەکانیان دەبریسکایەوە و وەحشیگەری لە ڕوانینەکانیان ئاشکرا بوو. خوێندنی من لە بەشی خەڵکناسی جگە لە بەدبەختی و چارەڕەشی و سەرگەردانی سوودی تری بۆم نەبوو. بەڵام لەم کاتەدا کەڵکی باشی پێگەیاندم. کاتی خوێندن لە بەشی خەڵکناسی کاتێک نەتەوە و هۆزە پێشکەوتوەکانمان دەخێن ئارەزوم بۆ خوێندن کەم دەبوویەوە. بەڵام لەگەڵەوەی دەگەیشتینە هۆز و نەتەوە وەحشیەکانی ناو جەنگەڵ بە ئارەزوویەکی زیاد لە ڕادە لە ناو پۆلدا ئامادە دەبووم و چاوم لە دەمی مامۆستا هەڵ نەدەگرت و بە خۆشحاڵیەوە هەموو شتێکم سەبارەت بەم بەشە بە جوانی فێر دەبووم. ئەو ڕۆژە لە بیر نەکراوە کاتێک بەترسەوە سەیری ئەو پیاوە و مناڵەکەم کرد و دەستم تەکاندا کە لە کوشتنی منی بێسیلاح خۆ بە دوور بگرن و گوێ لە قسەکانی من بگرن. لە ناکاو چاوم بە قژ و ناوچاوی بەرزی ڕەنگاوڕەنگی ئەوان کەوت. لە زانکۆ کاتی خوێندبووم لە هۆزی کواچا دانیشتووی جەنگەڵی باران بە تەسریحەیەکی ڕەنگی تایبەت ناوچاوی خۆیان دەبەستن و بە زمانی کوانچوا قسە دەکەن. بە خۆشحاڵیەوە من تا ڕادەیەگەم زمانم دەزانی، بۆیە بە خۆشحاڵیەوە بە زمانی خۆیان وتم هاوڕێیانم مەمکوژن، منیش لە کوانچام. بەڵام مناڵەکە بێگوێدان سەرقاڵی کاری خۆی بوو، چونکە من بەردەوام شوێنم دەگۆڕی چەند تیرێکی بە فیرۆ ڕۆشت، بۆیە تووڕە بوو بە تووڕەییەوە منی نیشانە دەگرت. ئەو پیاوە کە دەنگی منی بی سێرێکی جەستەی ڕوت و پێستی سپی و مووی بۆری منی کرد. لە ناکاو برۆکانی هێنایەوە یەک و بەدەست ئیشارەیەکی لە مناڵەکە کرد و هاتە پێش. مناڵ تیرروکەوانەکەی داگرت. وام دەزانی ئەو وەحشیە بۆ دەربڕینی خۆشەویستی و هاوڕێیەتی بەرەو لای من دێت. بۆیە خۆشحاڵ بووم و دەستەکانم لە یەک سو. بەڵام کتوپڕ هەستم دەکرد خەنجەرەکەی لە کەمەر دەرکێشا. بەنیگایەکی خوێناوی و ڕوخسارێکی ترس ئەنگێز بەرەو لام ڕای کرد. بەدبەختانە هەموو شتێکم لاودا نەقوم بوو، بەڵام خەنجەرەکەم لە شوێنی تایبەتی خۆیدا بە کەمەرمەوە بوو. پیاوی وەحشی 2-3 هەنگاوی تر هاتە پێش تا گەشتە یەک هەنگاوی من تەکانم نەخوارد و وەک کێو وەستام لەگەڵیدا کە دەست و پەنجە نەرم بکەم. ئەو زۆر بەهێزتر لە من دەهاتە بەرچاو
بۆ کوشتنی من وەک هەڵۆ لە شوێنەکەی بەرز دەبوویەوە و خۆی بەرەو لای من درێژدا. لە یەک چاوتروکاندا لێک ئاڵاین و لێک جیابووینەوە بێوەی بتوانین ئازار بە یەکتر بگەیەنین. لەم تاقیکردنەوەدا ئەنجامێکی خراپم کرد، چونکە تێگەشتم کە ئەو زۆر بەهێزە. شەڕ و پێکدادانی من و ئەو وەک شەڕ و پێکدادانی فیل و ڕێوی بوو. ئەو جەستەیەکی زلی نەبوو، بەڵام ماسوولکەکانی وەک پۆڵا بەهێز بوو، بە شێوەیەک بە شەقەزلەیەک دەیتوانی لە پێم بخات. ئەم تاقیکردنەوە هەرچەندە بووە هۆی ترسی من، لانی کەم ئەم باشیەی بوو هەوڵمدا ئاگاداری خۆم بم. بڕیارمدا هەمیشە خۆی لێ بە دوور بگرم و تاو شوێنەی دەکرێت ڕێگە نەدەم دەستی بە من بگات. ڕەنگە لەم ناوەدا دەرفەتێکم دەست بکەوێت بتوانم لە پێی بخەم. هێرشەکانی ئەوم بەڕاکردن بەرپەرج دەدایەوە و هەوڵمدا تاو شوێنەی دەکرێت هیلاکی بکەم تا توانای خۆی لەدەست بدات. مناڵەکە بە حەزێکی سەیرەوە لەم دیمەنەی دەڕوانی و بزە لەسەر لێوەناسکەکانی بزر نەدەبوو. ئاشکرا بوو لەم دیمەنە مەرگ هێنەرە چێژ دەبات. پیاوی وەحشی چەند جارێک هێرشی کردە سەرم و تا دوای دارەکە ڕاوینام. گەشتمە شوێنێک کە بە جۆڵەیەک دەمتوانی خۆم لە پشت دارەکە بشارمەوە، بەڵام لەوێدا وەستام و نەجۆڵام. تا ئەوەی هێرشی کرد، هێرشەکەی زۆر توند بوو، بە شێوەیەک خەنجەرەکەی بۆ داهێنامەوە کە ئەگەر نوکەکەی لە جەستەم گیر بکردایە تا دەستکەکەی بە ئاسانی لە گۆشتمدا ڕۆ دەچوو. دەیناردم بۆ ئەو دنیا. ئەمجارەشیان زۆر بە خێرایی خۆم کێشایە دواوە و مەچەکی دەستیم بە بەهێزی گرت. ئەو مەچەکی دەستی منی گرتبوو، منیش مەچەکی دەستی ئەو. زەختمان لە یەک دەکرد. ڕەنگە یەکمان بتوانێت ئەوی تر لە پێ بخات. ئەم زۆر تاقیکردنەوە ڕەنگە خولەکێک و یان زیاتری خایەن. کەم کەم هەستم کرد نزیکە دەستم لە جۆڵە بکەوێت. زەختی پەنجەکانم لەسەر مەچەکی دەستم ئەوەندە زۆر بوو دەدوت دەستیان لە ناو گیرەیەکی ئەلکتریکی و یان لەسەر سندانی کارخانەی پۆڵاسازی داناوە و بە چەکوشێکی یەکتەنی پیای دەکێشن. زۆرم زەخت لە خۆم کرد و تا ئەو شوێنەی ئەگەری بوو هەوڵمدا خۆگری بکەم. کتوپەر بیرێک لە مێشکمدا هات و دەست بەجێ خستمە قۆناغی جێبەجێکردنەوە. قاچی ڕاستی خۆم بە هەمان شێوەکە لە دواوە بوو جوڵاندم و بە هەموو هێزی خۆم لە قەیەکم لە سکیدا. زۆرم زەخت لە خۆم کرد تا ئەو شوێنەی ئەگەری بوو هەوڵمدا خۆگری بکەم. کتوپەر بیرێک لە مێشکمدا هات و دەست بەجێ خستمە قۆناغی جێبەجێکردنەوە. قاچی ڕاستی خۆم بە هەمان شێوەکە لە دواوە بوو جوڵاندم و بە هەموو هێزی خۆم لە قەیەکم لە سکیدا. من بە ڕزگاری خۆم هیوادار نەبووم، بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو لەقەیە ئەوەندە بەهێز بوو کە قیژاندی و مەچەکی دەستی بەردام. من بە خێرایی دەستی ماندووی خۆم بەرەو سینەی برد و خەنجەرەکەم لە یەک دەرفەتدا تا دەستکەکەی لەسکی لە ژێر قەفەسەی سینەی ڕۆ کرد. ئەو هاوارێکی تری کرد و بەدواوە ڕۆشت تا سەرنجام لە چوار هەنگاوی من لە بەردەم قاچی ئەو مناڵە کە هێشتا پێدەکەنی و شادمان بوو کەوت و گیانیدا. خەنجەرە خوێناویەکەم لە دەستمدا بوو، بەڵام نەمدەویست ئەو مناڵە بکوژم و زیاتر لەمە سرم سوڕما بوو بۆ پێدەکەنێت و لە مردنی باوکی شادمانە. مناڵ لە هەمان کاتدا بێەوەی لە خەنجەرەکەی من بترسێت هاتە پێش و بە زمانی کوانچۆ هەندێشتی وت کە بە دژواری لە چەند وشەی تێگەیشتم و خۆشحاڵ بووم، چونکە پێی وتم ئێوە شەڕکەرێکی باشن، زۆر باش ڕاو دەکەن. دواتر سەیرێکی جەستەی ئەو پیاوەی کرد و بە ڕوخسارێکی ناڕازی وتی ئەمە ڕاوچێکی باش نەبوو، ئەمە مامۆستام بوو. زۆر باش بوو کە کوشتت، زۆر تەمەڵ بوو، لەگەڵ مندا نەداهاتە ڕاو. ئەمەی وت و چەند لەقەیەکی بەهێزی لەسەر و ڕوخساری خوێناوی ئەو پیاوەدا و دواتر بە ڕوخسارێکی کراوە بەرەو لای من هات. سێ هێڵی سوڕ ڕەنگم لە نێوان برۆکانی و بینی برۆ و سەری بینی و تێگەشتم نەجیب زادەیە. پێشەوەی لەم بارەوە پرسیاری لێ بکەم وتی باوکم سەرۆک هۆزی کوانچۆیە، تۆ مامۆستای منیت و پێکەوە دەچینە ڕاو، وەرە با بڕۆینە قەبیلە بۆ لای باوکم تا تۆی پێ بناسێنم، خێراکە؟ ساتێک بیرم کردەوە و دەست بەجێوتم ئامادەم لەگەڵ تا بێمە لای باوکت، من مامۆستای تۆ دەبم. و بە خێرایی لەگەڵەوەدا بەرەو خاڵێکی نادیار و مەترسیدار لە جەنگەڵی باران بەڕێکەوتین. لێرە بەدواوە چارەنووسێکی سیر چاوەڕوانی دەکردم، چونکە گەشتبوومە 1 میلی هۆزی ژنە وەحشیەکانی ئامازۆن و خۆم لەمە بێئاگا بووم، من وامزانی کەس منی نەبینیوە. بەڵام دواتر تێگەشتم لە سەرەتای کەوتنی من لە قەراغ ڕووبار
تا کاتێک لەگەڵە و کوڕەدا بەڕێکەوتم. پاسەوانانی ژنی هۆزی ژنانی وەحشی چاودێری جوڵە و کردەوەکانی من و بەردەوام بە سەرۆکی هۆزەکەی خۆیان کە ژنێکی زۆر جوان بوو راپۆر دەدەن. مناڵ لە ڕێگادا زیاتر خۆی ناساند و شانازیە ڕەگەزیەکانی خۆی باز کرد. بۆ نمونە دەیوت: ناوم سمیە، باوکم بەتالکانە و دەبرێت و سەرۆکی هۆزی پیچیەکانە. من کوڕە گەورەی ماڵم و ئەگەر باوکم بەم زوانە بمرێت و یان یەکێک لە سەرۆکەکانی هۆزەکانی تر بیکوژن، من دەبم بە سەرۆک. بە هەمان شێوە کە لە ناو دارە چڕەکانی جەنگەڵدا دەڕۆشتمە پێش و لەگەڵ سمی کە مناڵێکی چاونەترس و ئازادە هاتە بەرچاو قسەم دەکرد، باشتر و جوانتر لەگەڵ زمانەکەیان ئاشنا دەبووم. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 12. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 13 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 116. بە هەمان شێوە کە لە ناو دارە چڕەکانی جەنگەڵدا دەڕۆیشتمە پێش و لەگەڵ سمی کە منداڵێکی چاونەترس و ئازادە هاتە بەرچاو قسەم دەکرد، باشتر و جوانتر لەگەڵ زمانەکەیان ئاشنا دەبووم. زمانی پیچیەکان زمانی زۆربەی خەڵکی جەنگەڵی بارانە. یەکێک بوو لەو 12 زمانە وەحشیە و جیاوازە کە ئێمە لە زانکۆدا یاساکانیمان دەخوێند، بەڵام چونکە بەو زمانە قسم نەکردبوو ئێستا هەستم دەکرد زووتر دەتوانم فێر ببم. بە هەر حاڵ پێویستی خۆم بۆ کۆکردنەوەی ئەو وشانەی لەبیرم دامابووم لەناو دەبرد بۆ ئەوەی زیاتر قسەی لەگەڵدا بکەم و لەگەڵ دەستەواژەکانی زمانی پیچیەکان زیاتر ئاشنا ببم. لێم پرسی: مەگەر هۆزەکەی ئێوە دوژمنی هەیە؟ بەسەر سڵمانەوە سەیرێکی کردم وتی: مەگەر لە هۆزەکەی ئێوەدا شەڕکەران شەڕ ناکەن؟ دوژمنیان نییە؟ باوکم گەورەترین شەڕکەری جەنگەڵی بارانە و تا ئێستا دەیان کەسی کوشتووە و هەر بۆیە دەیانەوێت بیکوژن، بەڵام گەورەترین دوژمنی ئێمە ژنە وەحشیەکانن. بە بیستنی ڕستەی ئاخر تەکانێکم خوارد و بە خێرایی قسەکانی پچڕاند و پرسییم: مەگەر ژنە وەحشیەکانی ئامازۆن لێتان نزیکن؟ دووبارە سەیری کردم وتی: بەڵێ ئەوان لە دراوسێتی ئێمەدان. هەندێک کات هێرشمان دەکەنە سەر و تاقمێک لە پیاوەکانمان لەگەڵ خۆیان دەبن و دواتر دەیان کوژن و سەرەکانیمان بۆ دەنێرن. ئێمە ناتوانین شەڕیان لەگەڵدا بکەین چونکە لەگەڵ ئەوەی ژنن زۆر ئازان. شتی سەیرم دەبیست. ئاگادار بووم لەم بابەتە چونکە پەیوەندی بە ڕێگەزی ژنەوە هەبوو. هەم بۆم شیرین و سەرنجڕاکێش بوو، هەم دەیترساندم و پشتمی دەلەرزاند. دەمیست لەم بارەوە پرسیاری تری لێ بکەم، بەڵام لە ناکاو بە خۆشحاڵی قیژاندی و دەست بەجێ تیرێکی لە تیردانەکەی دەرهێنا و لە کەواندا داینا و بێ ئەوەی کاتی خۆی بۆ نیشانەگرتن بە فیڕۆ بدات تیرەکەی ڕەها کرد و ساتێک دواتر مەیمونێکی بچووک لە لای دارەکان کەوت. قیژاندی و گیانیدا. من بەسەر سوڕمانەوە لە جوڵەکانیم دەڕوانی، سرم سوڕما بۆ مەیمونەکەی بە تیر پێکا دەمویست سەر کۆنەی بکەم کە بۆ ئەو مەیمونە بێتاوانی کوشت، بەڵام هەستم کرد بە خۆشحاڵی و بە تەماحێکی نەشیا و بۆ وەسف چەقۆیەکی لە تیردانەکەی دەرهێنا و سەری مەیمونەکەی بڕی. من لە کاتێکدا لەسەر سوڕمان دەمم کرابوویەوە، لەم دیمەنە سەیرە و کەم وێنەیم دەڕوانی و نەم دەوێرا قسە بکەم. ئەو بە حەزێکی زیاد لە ڕادە سەرقاڵی کاری خۆی بوو، سەرنجی لای سەر سوڕمانی من نەبوو. سەرەتا سەری مەیمونەکەی بڕی و فڕیدا و دواتر ستی هەڵدڕی و ئەو ساڕی خۆڵەکانی هێنایە دەر و بە خێرایی و بە لێهاتوویەکی سەرسوڕهێنەر پێستەکەی داماڵی و لە کاتێکدا دەستە خوێنایی و سپیەکانی خۆی دەلستەوە وتی: چیلکە و دار کۆکەرەوە تا کەبابت بۆ دروست بکەم. دەمویست بەلەقەیەک فڕی دەمە ئەو لا و دواتر بە خەنجەر سینەی هەڵدڕم و درێژە بە ڕێگەی خۆم بدەم، بەڵام چونکە هێشتا مناڵ بوو ئەم کارم بە قێزەون دەزانی کە مناڵێک بکوژم. ئەگەر لە جیاتی ئەو کەسێکی گەورە دەیویست مەیمون بکاتە کەباب و بیخوات، بەدڵنیاییەوە دەمکوشت. بەم شێوەیە کە خوێنتانە و زانیتان مرۆڤ کوشتن بۆ من ئاسان ببوو، لە هەموو شوێنێک بۆ ڕزگارکردنی خۆم کەڵکم لێ وەردەگرت. خەریک بوو دەڕەشامەوە. مەیمونی پێزدامەڵژاو وەک مناڵێکی 2 ساڵە دەهاتە بەرچاو کە سەریان بڕی بێت. بە باوەڕی من خواردنی گۆشتی مەیمون لەگەڵ خواردنی گۆشتی مرۆڤ جیاوازی نییە، بۆیە لەم کردەوەی ئەو زۆر تووڕە بووم. بەڵام ڕێگە چارەیەک جگە لەوەی لەگەڵیدا بسازێم و سەرنجی ڕاکێشم لەبەر دەممانە بوو. ئەو سمی کوڕی سەرۆک هۆزی پیچیەکان بوو. لەم خاڵە لە جەنگەڵ بێ یارمەتی و ڕێنیشاندەر دوای نەمانی یوری باشترین دۆست و پارێزەری منە. دەمتوانی چی بکەم؟ گریمان ئەویشم دەکشت و بە دوای کاری خۆمدا دەڕۆیشتم. دەگەشتمە کوێ، چۆن لە زیانی ژنانی وەحشی ئامازۆن و هۆزی پیچیەکان لە ئاماندا دەچوومە کوێ کە ئەوان دەستیان بە من نەگات.
دەمتوانی چی بکەم گریمان ئەویشم دەکوشت و بەدوای کاری خۆمدا دەڕۆیشتم دەگەشتمە کوێ چۆن لە زیانی ژنانی وحشی ئەمازۆن و هۆزی پیسەکان لە ئاماندا دەبووم دەچوومە کوێ کە ئەوان دەستیان بە من نەگات لەبەر ئەمە دەستم بە کۆکردنەوەی چلکە کرد و دوای چەند خولەکسمی سەری تیرێکی وەک درێل لەسەر بەردێک سوڕاند و ئاگری خۆش کرد مەیمونی لە لقەناسکەکانی دار کرد و کەبابی کرد بۆنێکی ناخۆش لەم کەبابە بێزارکەرە هەڵدەسا کەلوتی ئازار دەدام بەڵام سمی بە حەزێکی تایبەتەوە کەبابەکەی لەسەر ئاگر دەسوڕاند و هەندێک کات ددانەکانی خۆی لە گۆشتی نیوەکوڵاوی مەیمون ڕۆدەکرد و پاریوێکی لێ دەخوارد دوای ئەوەی کەباب دروست کرا سمی قاچەکانی کردەوە و دەستی بە خواردن کرد بێ ئەوەی سەرنج بە من بدات وەک مانگا دەیخوارد و من لە سیرکردنی ئەو کە بەتام و چێژەوە گۆشتی مەیمونی وەک گۆشتی کەو دەخوارد خەریک بوو دەڕشامەوە و هێڵنجم دەدا بۆ ئەوەی زیاتر ناڕەحەت نەبم پشتم تێکرد بەڵام ئەو بانگی کردم وتی وەرە بخۆ بۆ وەستاویت لای ئێمە بە ئاسانی گۆشتی مەیمون دەست ناکەوێت ئەوەندە حاڵم خراپ بوو کە ئەگەر بۆ قسەکردن دەمم بکردایەتەوە دەڕشامەوە بۆیە بە ئیشارەی سەر تێم گەیاند حەزم لە خواردن نییە سمی کە دەدوو لە نەخواردنی من شادمان بووە بە ئاسوودەیی دەستی بە خواردن کرد و نیو کاتژمێر دواتر لەو پەڕیسە سوورماندا بینیم لە مەیمونە مناڵەکە لانی کەم 4-5 کیلۆ گۆشتی بوو بە ئەندازەی مناڵێکی 2-3 ساڵە بوو شتێک بێجگە لە ئێسقان نەماوەتەوە دوای خواردنی مەیمون سمی هەستا و لە کاتێکدا قامکەکانی دەلستەوە بەڕێکەوت و بە ئیشارەیەک منی بە دوای خۆیدا بان کرد بەڵام ئێستا سمی لەگەڵ کاتژمێرێک پێشووتر زۆر جیاواز بوو کاتژمێرێک پێش وەک بەچکەی بنیادەم بوو ئەندامێکی ڕێکی بوو بەڕاحەتی بەڕێگادا دەڕۆیشت بەڵام ئێستا سکی ئاوسا بوو بە دژواری هەنگاوی هەڵدەگرت و نەی دەتوانی بچەمێتەوە من لە زۆرخۆری و سکبرسێتی ئەو سرم سوڕما هەستم دەکرد ئەگەر مرۆڤە پێشکەوتەکان بزانن نەتەوەیەک لە نەتەوەکان گۆشتی مەیمون دەخۆن باوەڕ دەکەن یا نە بەڵام دواتر تێگەیشتم کە مەیمون باشترین خواردنی هۆزی پیچیە و تەنیا لە میوانی و جژنەکان بە دژواری چەند مەیمون بۆ سەرۆک هۆز ڕاو دەکەن سەرۆکیش دوای خواردنی یەکێکیان ئەوانی تریان لە ناودا دابش دەکات سرم سوڕما ئەم مناڵە چۆن چەند کیلۆ گۆشتی خوارد بەڵام دواتر زانیم هەموو پیچەکان زۆر خۆرن و کەم خۆرترینیان لانی کەم 4 تا 5 بەرامبەری شارنشینەکان دەخوات و تازە کە لەم ئیشتیایی خۆیان ناڕەزایی دەردەبڕن و بۆ چارەسەر دەڕۆنە لای جادوگەری هۆز سمی ڕێگەی جەنگەڵی باش دەناسی و منی بە دوای خۆیدا دەبرد دوای بڕینی ماوەیەکی درێژ گەیشتینە جادەیەک کە بەرزاییەکەی زیاتری بوو لەسەر تەپۆڵکەیەک کێشرا بوو کە ئەو تەپۆڵکەیەش درێژەی جەنگەڵ و ڕەنگە چڕتر لە زەویە تەختەکان بوو لەسەر تەپۆڵکە کە هۆزی پیچیەکان دیار بوو کە لەسەر تەختایەکی سافدا بوو خانوەکانیان لە چەندین ڕیزدا کێشرا بوون لەوێوە هاتوچۆی خەڵک دەبینرا بەڵام لە جیاتی ئەوەی کە دوای بڕینی ماوەیەکی دوور و درێژ و ئەو هەموو هیلاکیە دەگەیشتینە ناوچەیەکی ئاودان خۆشحاڵ و شاد بم تووشی ترس و پەرێشانی ناخ بووم ترسم لەوە بوو کە لای خۆم بیرم دەکردەوە دەموت ئەم مناڵە زۆر شەیتانە من بۆ ئەوەندە سادەم توانیم هەڵم خەڵەتێنێت من ڕاهێنەر و مامۆستای ڕاوەکەیم کوژ لەکوێوە بزانم ئەو منی هەڵنەخەڵەتان دەبێت ئەگەر بیانەوێت بمکوژن کێ بە فریام دەکەوێت چی دەبێت حەز دەکەم هەموو ئەو کەسانی ئەم دێڕانە دەخوێننەوە بۆ یەک ساتیش بێت خۆیان لە جێگەی مندا بنێن تا بزانن چ حاڵێکم هەبووە و بزانن ئایا مافی خۆم بوو بترسم یان نە چی بکەم لێرەوە بگەڕێمەوە ئەگەر ڕابکەم سمی و پیچیەکان بەدوامدا نایەن بە دڵنیاییەوە دێن کەواتە ڕاکردن بێسوودە چەند ساتێک ئەم پێ و ئەو پێم کرد و لەسەر تەپۆڵکەکە دوودڵ مامەوە بەڵام سەرنجام خۆم بەدەست قەزا و قەدەر سپارد و بەڕێکەوتم سمی لە پێش منەوە ڕێگەی دەبڕی بەڵام کاتێک لە هۆزەکە نزیک بووینەوە وەستا تا من گەیشتم و پێکەوە ڕۆیشتین لێرەوە سیرکردنی دیمەنە کەمیۆنەکان دەستی پێکرد هەموو شتێک بۆم سەرنجڕاکێش بوو خەڵکی هۆزەکە ژنان پیاوان مناڵەکان و شتەکانی تر کە لەسەر ڕێگەمدا دەمبینین هەمویان سەرنجڕاکێش بوون پیاوەکان بەخڕی سەری خۆیان تاشی بوو لەسەر لە ناوچاویاندا نەدارێکی ڕەنگاوڕەنگ کە لە پێستی ناستی دارەکان دروستیان دەکرد بەستە بوو ئەوان بە زۆری ڕوود بوون بەڵام هەندێکیان شتێک بۆ داپۆشینی شەرمی خۆیان دروست کرده بوو کە دیار نەبوو لە پێستی ئاژەڵە یان قماش هەر کام نێزەیەکی درێژ بەڵام باریکیان لەدەستدا بوو کە دیار بوو لە بەکاربردنی بەتوانان قولاپەی قاچیان تا ژێرنەرمەی ڕان بە ڕشتەیەکی سپی ڕەنگ کە هاوشێوەی تەناف بەستە بوو ژنەکانیش وەک پیاوەکان ڕوود بوون ئەگەر هەندێک لە پیاوەکان شتێکیان بۆ تاپۆشینی شەرمی خۆیان هەبوو لە بەرامبەر ژنەکان بە تەواوی ڕوود بوون و تەنیا پارچەیەک پێستێکی باریکیان لە بینی قاچەکانی خۆیان تێپەڕاندە بوو لە پشتەوە بە ڕشتەیەک کە لە کەمەنیاندا بوو بەستە بوویان پیاوان بە زۆری باڵایان نێوەنجی و بەڵام ژنان باڵابەرز و ئەندامێکی ڕێک و قژێکی ڕەشیان هەبوو کە لە ڕادە بەتەر جوان و سەرنجڕاکێش بوو پێستی ژنەکان کەمێک لە پیاوەکان ڕوونتر دەهاتە بەرچاو بەڵام لە بەرامبەر مووی پیاوەکان بۆری نزیک بە سپی بوو کە سەرەتا وام زانی شتێکی سروشتیە بەڵام دواتر زانیم بە ڕەنگێکی تایبەت ڕەنگی دەکەن و بە باوەڕی خۆیان دەڕازێننەوە دانیشتوانی هۆز و بە تایبەت ژنەکان بۆ سیرکردنی من کۆبوونەوە بەڵام سمی بە کەوانەکەی خۆی پاڵی پێوە ناو ڕێگەی کردەوە تا گەیشتینە ماڵی باوکی تالکا کە سەرۆکی هۆز بوو ڕۆیشتینە ناو لە ناو ژوورەکە کە زۆر گەورە بوو بەدەستی ڕاستیدا سوڕام و دوای تێپەڕینی لە ڕێگەیەکی باریک کە لە قامیش دروستکرا بوو گەیشتینە شوێنی تالکا
پیاوێک بوو 40 چەند ساڵ کە ئەندامێکی ڕێک و بەهێزی بوو، سکی لەبەر زۆرخۆری و حەوانەوەی زۆر قەڵە و ناوکی بە شێوەیەکی سەیر قوڵ بوو. تالکا چاوی ڕەش و گیرایی بوو کە هۆش و زیرەکی زیاد لە ڕادەی لێ ئاشکرا بوو. من لە یەکەم نیگادا بە زووی سەرنجڕاکێشی بوو بەڵام بەسەر خۆمدا زاڵ بووم. سمی ڕووداوەکەی باس کرد و بە شادمانیەوە وتی: ئەم کەسە وەک سەگ مووی زەرد ئانگۆ پاسەوانەکەی منی کوشت. ئەم کەسە وەک سەگ مووی زەرد ئانگۆ پاسەوانەکەی منی کوشت. ئەوەندە جوان کوشتی کە پەسەندم کرد و ئەو شەڕکەرێکی باشە و بە ئاسانی دەتوانێت دوان بکوژێت. تالکا بە چاوەتیژەکانی خۆی سێری کردم و وتی: باشە، بەڵام ڕۆحی گڵاوی نییە؟ لەم و توێژە ئەنجامم گرت و ئەنجامەکەش ئەوە بوو ئەوان وایان زانی سپی پێستەکان ڕۆحی شەیتانیان هەیە. تالکا ڕشتەی ئەفکارەکەمی پچڕاند و وتی: ئەو کاتێک ئانگۆی کوژ دەیتوانی تۆش بکوژێت و لەبەر ئەوەی تۆی نەکوشتووە ئێمەش نایکوژین. ئەوسا بەدەست ئیشارەیەکی کرد، بەو ئیشارەیە سمی دەستی گرتم و لە ژووری تالکا بردم یەدەر. سمی لەوەی باوکی بە من ڕازی ببوو شادمان دەهاتە بەرچاو، بۆیە بە هەڵبەز و دابەز منی لەناو دوو ڕیز لە ماڵەکان تێپەڕاند و بردمیە ناو ماڵێکی بچووک. وتی: ئێرە ماڵی ئێوەیە، داری خواردنتان بۆ دێنێت. نەمدەزانی داری کێیە و چییە. ویستم پرسیاری لێ بکەم بەڵام سمی دەرفەتی نەدا و لە ژوورەکە ڕۆیشتە دەر و ڕۆیشت. من تەنیا مامەوە و دەستم بە بیرکردنەوە کرد. چارەنووسی من چییە؟ ئەم پرسیارەم بەردەوام زەختی بۆ مێشکم دەهێنا. لەم کاتەدا دەرگا کرایەوە و ژنێکی زۆر جوانی نیوەڕوت کە بزەیەکی شیرینی لەسەر لێو بوو هاتە ژوور و لە بەرامبەرم داوەستا. بە هەمان نیگای یەکەم ئەسیری جوانیەکەی بووم، بەڵام چونکە نەمدەزانی کێ بە بزەیەک وەڵامی بزەکەیم دایەوە. ئەو پەنجەی لەسەر سینەی خۆی دانا و وتی: من داریم. ئەمە ئێوەن لەبەر عشقی من ئانگۆتان کوشت کە ببنە خاوەنی من و ماڵی ئانگۆ؟ لە مەبەستەکەی تێنەگەیشتم بۆیە وەڵامم نەدایەوە. ئەو دووبارە پرسیارەکەی دووبارە کردەوە کە وەڵامی نەبیست. ناوچاویدا بە یەکدا وتی: مەگەر من جوان نیم؟ من مناڵت بۆ دەهێنم، شیر دەدەم. ئەم جاریان هاتمە قسە و بە زاراوە تایبەتیەکەی خۆم کە بە دژواری لە مەبەستەکەم دەگەیشتن وتم: بۆنا تۆ جوانیت، بەڵام من ئانگۆم لەبەر تۆ نەکوشت. هەندێک کات مرۆڤ ناچار دەبێت پشت بە درۆ ببەستێت. درۆ چەکێکی باشە بۆ کەسانێک کە هەست بە ناتەوانی دەکەن و بەردەوام لە سەرەتای دنیاوە تا ئێستا لەو کاتەوەی هابیل و قابیل کەوتونە گیانی یەک و یەکیان ئەوی تری کوشت هەمیشە لە چەکی درۆ کەڵک وەرگیراوە. دەبێت لەبەر چاوماندا بێت لەو سەرزەمینە مەترسیدارە منیش لاواز بووم. نە سیلاحم پێ بوو، نە کەسێک منی دەناسی و نە بە جوانی ئەوانم دەناسی و لە ئاوا بارودۆخێکدا ژنێکی جوان عشقی خۆیم بۆ دەردەبڕێت و داوام لێ دەکات شتێک بڵێم کە لە ڕاستیەوە زۆر دوورە. کار لە کار ترازا بوو. پێشتر وتبووم ئانگۆم لەبەر تۆ نەکوشت، بەڵام بۆ قەرەبووکردنەوەی ڕستەی پێشوو دەستم گرت و بەرەو لای خۆم ڕام کێشا و وتم: تۆ زۆر جوانیت. من باسی تۆم کاتێک لە ڕووبار تێدەپەڕیم لە ڕاوچیەک بیست. دەیوت ژنی ئانگۆ زۆر جوانە و منیش دەمویست تۆ ببینم. بەم شێوەیە درۆم کرد و درۆکەم ئەوەندە لە ناخی ئەو ژنە نیوەڕوتە کاریگەر بوو کە دەدوت گڕیان تێبەرداوە و گەرما و سوتێنەری ئەو گڕە ڕوخساری ڕەنگ بە ڕەنگ دەکات. سەرەتا لە شادمانیدا ڕەنگی پەڕی، دواتر سوور بوو، لێوەکانی دەلەرزی و چاوەکانی دەبریسکانەوە کە کاریگەری لەسەر چاوەکانی منیش دانا. ئەو سات دەستی لە ملم ئاڵاند و بۆنی بە ڕوخسارمەوە کرد. لە دنیادا هۆز و نەتەوەی جیاواز دەژین و هەر کام لە هۆزانە عادەت و تایبەتمەندی و ئەخلاقی تایبەت بە خۆیان هەیە کە تەنیا بە پەیوەندی زۆر و گوزەری زەمان دەتوانین ئاشنایان ببین. حەز دەکەم ئەوەی لەبارەی دابوونەریتی و ئەخلاقی تایبەتمەندی ژیانی هۆز و نەتەوەکانی جەنگەڵی باران و بە تایبەتی هۆزی ئامازۆن فێری بووم، دۆزیومەتەوە. لەم کتێبەدا لەگەڵ باسکردنی سەربوردەی خۆم باسی بکەم، بەڵام بەداخەوە لەم کتێبەدا شوێنێک بۆ ئەم حەقایەتانە نییە. ناچارم بە شێوەیەکی کورد ئەوەی بینیومە بینوسم و چاو لە هەندێکی بپۆشم. نەتەوەیەک کە ئێستا لە ناویاندا دەژیم سمی جێگیریان بوو، عاداتی تایبەتیان هەبوو. ژنێک کاتی لای ژنانی تر سەربڵند و سەرفراز بوو کە ژمارەیەکی زۆرتر لەبەر ئەو بکوژرێن. من ئانگۆ پاسەوانی سمی کوڕی سەرۆک هۆزم بەڕێکەوت بۆ پاراستنی گیانی خۆم کوشت بوو، بەڵام بەپێی یاسا و ڕێساکانی ئەو هۆزە هەر کەسێک پیاوێک بکوژێت دەبێت ژنەکەی بباتە ماڵی خۆی و ماڵێکی تازە بەدەستی خۆی بۆ ئەو ژنە دروست بکات و ئاگاداری بکات. بەم شێوەیە منیش ببوومە ئانگۆ و بۆیە یەکڕاست منیان بۆ ماڵەکەی ئەو برد. لەلایەکی تر داری شادمان بوو کە من ئانگۆم کوشتووە، چونکە لای ژنانی تر شانازی دەکرد یەکێک لەبەر ئەو کوژراوە. من هیلاک و ناتەوان بووم، دەمویست بە حەسێمەوە و چەند کاتژمێرێک بخەوم، بەڵام داری بە پێچەوانەوە ئەو پیاوێکی تازەی لە جیاتی ئانگۆی تووڕە و مۆن دەستکەوت بوو لەم ڕووداوە خۆشحاڵ بوو، بۆیە دەستی کردە ملی من و بۆنی بە ڕوخسارمەوە کرد. ئەو وەک کەسانی تری ئەو هۆزە ماچکردنی نەدەزانی و من ئەمەم کاتێک ئەو لوتی لەسەر کۆڵمم دانا و بۆنی کردزانی، لەگەڵ ئەوەی دەموچاوم زبر و ڕیشم هەبوو ماچم کرد. ئەو سەرەتا ئەم کاری منی بەسەر سوڕمان و ناڕەحەتیەوە وەرگرت و برۆکانی هێنایەوە یەک و ناڕەزایی دەربڕی، بەڵام دوای چەند ساتێک ڕوخساری کرایەوە و دووبارە دەستی لە ملم ئاڵاندەوە و ڕوخساری هێنایە پێش و چاوەکانی بەست.
زانیم ماچکردنی پێخۆشە و بۆیە دووبارەم کردەوە. سەرنجام لە کاتێکدا لەم دۆزینەوە تازەی خۆی ڕازی بوو دەستەکانی لە یەکدا و بە خێرایی لە ژوورەکە ڕۆیشتە دەر. تازە دەرفەتم دەستکەوت و لە دەوروبەری خۆم ڕوانی شتێکی ئەوتۆ لە ژوورەکەدا نەبوو. دیوارەکانی لە حەسیر دروست کرابوو، شتێک وەک لانکە لە ژوورەکەدا هەڵواسرا بوو کە بە زیرەکی خۆم تێگەیشتم شوێنی خەوی ئانگۆیە. دواتر زانیم کە لەم هۆزە و هۆزەکانی دراوسێ پیاوان گرنگی تایبەتیان هەیە. پیاو لە ماڵەوە لە ئارامیدایە، کاتی حەوانەوە لەو لانکەدا دەخەوێت و ڕەمڕای دەوەشێنێت و وەک ژنانی ئێمە کە مناڵ بە لایلایە دەخەوێنێت ئەوەندە ئاوازی بۆ دەخوێنن و دەست بە قژی دادێنن تا خەو بیباتەوە. کاتێک چاوم بەو لانکە کەوت بێ ئیرادە خۆم تێفرێدا و هەناسەیەکم بە ئارامی کێشا، بەڵام دەرفەتی خەوم پەیان نەکرد، چونکە لەم کاتەدا دەنگی داریم بیست کە لە دەرەوەی پێدەکەنێت و لەگەڵ کەسێکی تردا قسە دەکات. ساتێک دواتر داری دەم بە پێکەنین هاتە ناو و دەست بە جێبەدوایدا کچێکی زیاد لە ڕادەجوان هاتە ژوور. داری دەستی کێشا و لەگەڵ خۆیدا دەیهێنا، بەڵام کچەکە زیاتر لە 18 تا 19 ساڵی تەمەن بوو. بە بێزاریەوە هەنگاوی هەڵدەگرت، دەردوت ڕازی نییە. بەهەرحاڵ داری ئەوی تا نزیک من بە کێشان هێنا، منی بە پەنجە نیشاندا و بە هەمان زەوقی مناڵانە وتی بینیت کەوتم ئەو ئانگۆی لەبەر من کوشتووە؟ ئەم لە ئانگۆ باشترە. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 13. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 14 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناوژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 124. داری دەستی کێشا و لەگەڵ خۆیدا دەیهێنا، بەڵام کچەکە زیاتر لە 18 تا 19 ساڵی تەمەن بوو. بە بێزاریەوە هەنگاوی هەڵدەگرت، دەتوت ڕازی نییە. بەرحاڵ داری ئەوی تا نزیک من بە کێشان هێنا، منی بە پەنجە نیشاندا و بە هەمان زەوقی مناڵانە وتی بینیت کەوتم ئەو ئانگۆی لەبەر من کوشتووە؟ ئەم لە ئانگۆ باشترە. منم قسانم کە ئەوان بە زمانی خۆیان دەیانوت تێدەگەشتم، بەڵام بە دژواری هەندێک کات لە وشەکان تێدەگەیشتم. کچەکە سەیرێکی کردم و سەری خۆی داخست. ئەو زۆر جوان بوو، ئەوەندە جوان کە نەم دەتوانی بە وشە و ڕستا وەسفی جوانیەکەی بکەم. ئەویش وەکداری و هەموو ژنانی تر نیوەڕوود بوو. تیکە قماشێکی گیایی بە پێشی جەستەیەوە هەڵواسی بوو کە تەنیا بەشێکی بچووکی لە جەستەیدا دەپۆشی. بۆ ئەوەی خۆم لەدەست ئەوان ڕزگار کردبێت وتم زۆر برسیمە، سەرەتا شتێکم پێ بدەن تا سکم تێر بێت. داری دەست بەجێ لە ژوورەکە ڕۆشتە دەر و چەند خولەک دواتر بە دەفرێکی پڕ خواردن گەڕایەوە. من کە دیمەنی گۆشتی مەیمون خواردنی سمی کوڕی سەرۆک هۆزم بینی بوو، بەبینینی ئەو خواردنە حاڵم بە یەک هادرا و پشتم تێکردن. داری بڕێک لە خواردنەکەی خوارد تا باوەڕی من بەدەست بێنێت، بەڵام تا مەزرۆی نەبووم بیخۆم، تاکووەوەی بە دژواری ڕستەی پێویستم لە مێشکی خۆمدا دروست کرد. لێم پرسی ئەم خواردنتان بەچی دروست کردووە؟ داری کەرەستە سەرەتاییەکانی خواردن کە لە ماڵەکەیدا بوو هێنایە پێش و نیشانیدا و تازە تێگەیشتم خواردنی ئەو ڕۆژەی من کە لە ناو ڕۆن و شیلەی شیرینی لە جۆرێک میوەی جەنگەڵی کوڵێنراو بوو. دوای بەدەستێنانی دڵنیایی لەوەی کە گۆشتی مەیمون نییە، دەستم بە خواردن کرد. داری و هانا هەردووکیان لە بەرامبەرمدا دانیشتە بوون و بە چاوەتیژ و لێوان لێو لە وشیاری خۆیان سەیریان دەکردم و لە چۆنیەتی خواردنی من سەریان سۆڕما بوو. ژوورەکە لە بێدەنگی و ئارامیدا ڕۆچوو بوو. ئەوان منیان سەیر دەکرد و منیش سەرقاڵی خواردن بووم و نەمدەزانی دوای خواردن چ پلانێکیان بۆ من هەیە و دەبێت چی بکەم. بۆەوەی بێدەنگی بشکێنم و لە هەمان کاتدا زانیاری سەبارەت بە هانا بەدەست بێنم، لە داریم پرسی هانا خوشکی تۆیە؟ داری پێکەنی. چ پێکەنینێک؟ دواتر شانەکانی بەرز کردەوە بە نازێکی ژنانەوتی من خوشکم نییە، ئەو کچی سەرۆکی هۆز و خوشکی سمیە، مەگەرێوە سمی ناناسن؟ لێرەدا بۆ مێشکم گڕی گرت و ڕنگ بە ڕوخسارمەوە نەما. من کچی سەرۆک هۆزم ماچ کردبوو. و چه بەدبەختێکی گەورە، ئەگەر تالکا بزانێت من کچەکەی ماچ کردووە چی دەبێت و چ فەرمانێک دەردەکات. بە دڵنیاییەوە بە زیندویی لە ئاگردا دەمسووتێنێت. هەردووکیان هەستیان بە شڵەژانی من کرد، بەڵام هیچیان نەوت. منیش دەرفەتی زیاترم بۆ قسەکردن یان بیرکردنەوە نەبوو، چونکە لەم کاتەدا دەنگەدەنگ لە دەرەوە دەبیسرا و
دەست بەجێ چەند پیاوی چەکدار کە تووڕە بوون و جنێویان دەدا هاتنە ژوور. یەک لەوان منی بە پەنجە نیشاندا وتی بیگرن، ئەم سەگە موزەردە بگرن. لە ناکاو ئەو چەند پیاوە چەکدارە خۆیاندا بەسەرما و بەڕاکێشان منیان لە ژوورەکە بردە دەر. من پەلە قاژەم دەکرد و هەوڵم دەدا، بەڵام بێ ئەنجام بوو. هەرچی پرسییم بۆچی منتان گرتووە و بۆ کوێم دەبەن، کەس گوێی لە قسەکانم نەگرت و سەرنجی پێنەدا. ناچار تەسلیم بووم و خۆم بەدەست چارەنووس سپارد. ئەوان منیان دەبرد و هەندێکات کە قاچم دەلەرزی و سس دەبووم، چەند مشت و لەقەیەکیان لە سەروسکم و کەلەکەم دەدا و بەم شێوەیە خێرایی هەنگاوەکانی منیان زیاتر دەکرد. چەند خولەک دواتر ڕووبەڕووی ماڵی جادوگەری هۆز کە لای ماڵی تالکا بوو پێشتر لە بەرامبەریدا تێپەڕی بووم گەیشتین. ئەوان منیان بۆ ژووری جادوگەر کە بەڕاستی ژوورێکی عەجیب و غەریب بوو پاڵپێوەنا. بێ خۆراگری ڕۆشتمە ژوور. لە بەردەم دەرگا چەند تیکە تەختەیەک لە چەپ و ڕاستی سەر و خوار دەبینرا کە لەسەر و تەختانە وێنە و شکڵی سەیریان هەڵکەند بوو. دواتر چەند سەری مرۆڤ لە ژوورەکەدا هەڵواسرا بوو. لە ژووری جادوگەر چەند ڕووبەندێک و چەند ئێسکە پەیکەرێک سەرنجی هەر تازە هاتوویەکیان ڕادەکێشا. لە یەکەم ساتدا چاوم بە چاوی جادوگەر کەوت کە بە چاوی خوێناویەوە سەیرم دەکرد. لای ئەو تالکە سەرۆکی هۆز وەستا بوو. کەمێک ئەولاتر سمی باسکی ئاوسا و ڕەنگی شین لە سەر زەوی کەوتبوو لە خۆی دەئاڵا و دەیناڵان. لەگەڵەوەی چاوی تالکە بە من کەوت لە شوێنەکەی هەستا و بەرەو لای من هات و وتی بەدبەخت، کوڕەکەی منت کوشت، یان چارەی دەکەیت یان دەتسووتێنم. نەمدەزانی چه بەڵایەک بە سەر سمیدا هاتووە. لەلایەکی تر ئەوانیش دەرفەتیان نەدەدا. دوایی تالکا جادوگەر هاتە پێش و ئەویش هەندێشتی وت و سەرنجام هەر کەس لەوێ بوو هاتە پێش و دنیایەک جنێوی پێشکەش کردم. نەمدەزانی چه بەڵایەک بە سەر سمیدا هاتووە. لەلایەکی تر ئەوانیش دەرفەتیان نەدەدا. دوایی تالکا جادوگەر هاتە پێش و ئەویش هەندێشتی وت و سەرنجام هەر کەس لەوێ بوو هاتە پێش و دنیایەک جنێوی پێشکەش کردم. لەم کاتەدا سمی تلێکی خوارد و کەوتە سەرپشت. کتوپەر چاوم بەسکا و ساوەکەی کەوت و بە خۆشحاڵی ئەوە ڕوون کردە تالکا وتم ئەو لە منەوە زیانی پێ نەگەیشتووە، بەڵکو خواردنی زۆری خواردووە و وای لێ هاتووە و بۆم باس کرد چۆن مەیمونێکی ڕاو کرد و بەتەنیا کەبابی کرد و خواردی. ئەوان باوەڕیان بە قسەکانی من نەکرد و جادوگەر کە زیاتر لە هەمووان دوژمنایەتی لەگەڵدا دەکردم پێشنیازی کرد ئەشکەنجەم بدەن تا چۆنیەتی سام و ژەهرێک کە دەرخواردم داوە بدرکێنم. ئەگەر بزانین چ ژەهرێکی دەرخوارد داوە بە دژە ژەهر چارەسەری دەکەین. من دووبارە ڕووداوەکەم بۆ باسکردنەوە کە بینیم باوەڕ بە قسەکانم ناکەنوتم بۆ چەند کاتژمێرێک بیدەنە دەست من و دواتر وەرن بە سەلامەت وەری بگرنەوە. ئەم پێشنیازەی منیان پەسەند کرد و بڕیاریاندا لەگەڵ سمیدا بە تەنیا بەجێم بێڵن و لەگەڵەوەشدا پیاوەکانیان لە دەوران دەوری ماڵەکەدا پاسەوانی بدەن تا نەتوانم ڕابکەم. ئەگەر دوای چەند کاتژمێر سمی مرد یان چاک نەبوویەوە بە زیندویی لە ئاگردا بمسووتێنن. بەم بڕیارە ئەوان ڕۆیشتن و منیان لە ماڵی جادوگەر لەگەڵ سمی کاسکی ئاوسا بوو ڕوخساری ڕەش ببوو دەیناڵان بە تەنیایی بەجێیان هێشت. کاتێک لەگەڵ سمیدا بە تەنیا مامەوە ترس سەراپای داگرتم. ئەو وەک کە زۆر ئاژەڵی خواردبێت و سکی ئاوسا بێت لە ناوەڕاستی ژوورەکەدا کەوتبوو دەتلایەوە و دەیناڵان. ڕوخساری ڕەش ببوو، چاوەکانی خەریک بوو دەرتۆقێن. سەیرێکی خۆم، سەیرێکی ژووری جادوگەر و سەیرێکی سمیم کرد و دەلەرزیم. بیری ئەوەی ئەگەر چارەسەر نەکرێت دەمخەنە ناو ئاگرەوە و بە زیندویی دەمسووتێنن دەیلەرزاندم. سرم بۆ لای ئاسمان بەرز کردەوە و داوای یارمەتیم لەخوا کرد. نازانم هیچ کات لە تنگانی ڕووداوەکاندا گیرتان کردووە یان نا. لەم کاتەدا کە هەموو دەرگاکانی هیوا بەڕووی مرۆڤدا دەبەسترێت، هەر کەس بە ئەندازەیەک ئیمانی هەبێت بەهێزی بێکۆتایی خوا پشت دەبەستێت و داوای یارمەتی لەخوا دەکات. هەرچەندە دین و ئیمانێکی تەواو بەهێزم نەبوو، بەڵام لەو کاتە کە خۆم لە یەک هەنگاوی مەرگدا دەبینی سرم بۆ لای ئاسمان بەرز کردەوە و لە قوڵایی دڵەوە داوای یارمەتیم لێ کرد. ئەوێ ماڵی جادوگەر بوو. هەندێشتی سەیر و سەمەرە و ترس ئەنگێز لە دەوروبەری دیواری ماڵەکەدا هەڵواسرا بوو. لەسەر تەختەی پان وێنەی جۆراوجۆریان کێشا بوو. بە چواردەوری ژوورەکەدا هەڵیان واسی بوو. لەلایەکی تری ژوورەکە لە چوارچێوەیەک لەدار
چەندین کولەکەی وشک دەبینرا و بڕێک نارگیل لەوێ ڕژابوو. سەرنجم بۆ لای کولەکەکان ڕاکێشرا. دەڕۆشتمە پێش. نەمدەزانی چیم دەوێت و بەدوای چیدا دەگەڕێم. سمیم بە هەموو ئازار و ناڕەحەتیەکانی خۆیەوە بەتەنیا بەجێ هێشت بوو. سەرقاڵی چوارچێوەدارەکە و کولەکە وشکەکان بووم. یەکێک لە کولەکەکان کە کونێکی گەورەی تیا بوو هەڵم گرت و تەکانم داش لە مەنیەکی تێدا بوو کە بۆنێکی زۆر ناخۆشی لێوە دەهات. زانیم کە جادوگەر لەم کولەکانە وەک گۆزەی دەرمان کەڵک وەردەگرێت. لەناو کولەکەکانی تریشدا شلەمەنی تری تیا بوو کە سەرنجم پێنەدان، چونکە دەمزانی ناتوانم لە تایبەتیەکانی ئەوان کەڵک وەربگرم. نارگیلەکانیش بە هەمان شێوە، یانی لە سەروی هەر کام کونێکیان تێکردبوو، ناوەڕۆکەکەیان لەو کونەوە دەرهێنا بوو، ئەوی تریان وشک کردبوو لە جیاتی شوشەی دەرمان کەڵکی لێوەردەگیرا. ئەمانە هی جادوگەر بوون و من دڵنیا بووم و دڵم ڕوون بوو کە سەرنجام لەناو ئەوانەدا دەرمانی پێویست دەدۆزمەوە. سمی زۆری خواردبوو دڵ ئێشەی توش ببوو. ئێستا ئەگەر بە شتێک دەمتوانی خواردنەکان لە سکی دەربکەم ئازار و ناڕەحەتیەکەی نەدەما. باشترین شت کە دەیتوانی ئەم مەبەستەم جێبەجێ بکات کەمێک ڕۆن وەک ڕۆن گەرچەک بوو. لەو کاتێک کە سمی دەیناڵاند و منیش سەرقاڵی ژێر و ژوورکردنی دەرمانەکانی جادوگەر بووم، دەنگێکم لە دەرەوەی ژوورەکە بیست و هەستم کرد ژن و پیاوێک بە توندی لەگەڵ یەکدا قسە دەکەن. سەرنجم پێنەدا و سەرقاڵی کاری خۆم بووم، بەڵام دەخولەک دواتر دەرگای ژوورەکە کرایەوە و هانا کچی سەرۆک هۆز و خوشکی سمی هاتە ژوور و تازە تێگەیشتم ئەو بۆ هاتنە ژوور لەگەڵ پاسەوانەکەدا شەڕی دەکرد و مۆڵەتی هاتنە ناوەوەی دەویست. هانا هاتە ژوور. بزەیەکی شیرین لەسەر لێوە قاوەیی ڕەنگە جوانەکانی دەبینرا کە مرۆڤی ڕادەشڵەکەن. وەک سمی سێ هێڵی ڕەنگاوڕەنگ بە شێوەی ستونی لەسەر ناوچاوی دەبینرا. ئەم سێ هێڵەی هانا کە سمی جیاواز لەوەی لەسەر ناوچاوی بوو نیشانەی گەورەزادەی و گەورەی بنەماڵە بوو. کاتێک هانا هاتە ژوور دەرگاکەی بەتوندی لە پشت سەری خۆیەوە داخست و کێلوونیدا. نیگایەکی لە ڕووی بێزاریەوە لە سمی کرد و دووبارە دەم بە بزە بەرەو لای من هات. دەستەکانی لە گەردنم ئاڵان کە لە هاتنی شادمان و لە سیرکردنی حەیران و لەرزان بووم. هەنا لێوەکانی هێنایە پێش تا ماچی بکەم. ئێوە خۆتان لە جێگەی مندانێن، ئایا لەو کاتەدا توانە و حەزی ماچکردنتان هەیە؟ لەو هۆزەدا کەس ماچکردنی نەدەزانی و لوتیان لە یەک دەخست. جاری پێشتر هانا لە ماچی من خۆشی هاتبوو، ئێستا دەیویست بە تەواوی فێری ببێت، بەڵام من پاڵم پێوە ناوتم ئێستا بڕۆ بەتەنیا بەجێم بێڵە، مەگەر نازانی باوکت دەیەوێت لا گردا بم سووتێنێت؟ ئەو سەرەتا ناوچاوی مۆن کرد و بەڵام کاتێک زیاتر بۆم ڕوون کردەوە وتی دەمی بۆ بلێ سەرەوە و بیمژات تا یارمەتیت بدەم. دەمزانی یارمەتی هانا کچی سەرۆک هۆز بۆ من کاریگەرە و بۆیە لەو پەڕی بێزاریدا ماچم کرد و بە خێرایی وتم دەتوانی کەمێک ڕۆن گەرچەکم بۆ بێنی؟ نەمدەزانی بە گەرچەک چی دەڵێن، بەڵام بۆم ڕوون کردەوە و ئەوەندەم بۆشی کردەوە تا تێگەیشت. بیری کردەوە وتی نا، ئێمە ڕۆن گەرچەکمان نییە، بەڵام ڕۆنی ترمان هەیە وەک ڕۆنی نارگیل. من دەستیم گرت و بردمەلای دەرمانەکانی جادوگەر و وتم ئایا تایبەتمەندی ئەم دەرمانانە دەزانی؟ دواتر کولەکەیەک و نارگیلێک کە بەهاراتی تیا بوو لە بەرامبەر لوتی ئەو داگرتم و ئەو بۆنی کرد. سێم کولەکەی لە دەستم وەرگرت و دووبارە بۆنی کرد و وتی ئەمە گوشتراوەی جۆرەگیایەکی جەنگەڵە کە لە ماڵەکان بۆ کەسانی کەم ئیشتیا بەکاری دەبەن. لە ئەو سەبارەت بە شێوە و تایبەتمەندیەکانی ئەو گیایە ڕوونکردنەوەم ویست. هانا جوان بەو پەڕی حەزەوە بۆی ڕوونکردمەوە. تێگەشتم ئەو گیایە هەرچی بێت مەترسیدار نییە و لەبەرەوەی بۆ ئیشتیا بەکار دەبرێت ئەگەر کەمێک دەرخواردی سمی بدەم دەبێتە هۆی وروژاندنی ڕژێنەکانی ناوگەدە و دواتر گرێ. ئەوم دانا و داوام لە هانا کرد بەڕێگڕۆنم بۆ بێنێت و جگە لە ڕۆنی نارگیل هەر ڕۆنێکی تر دەزانێت بڕێکی زۆرم بۆ بێنێت. هانا بە خێرایی هەستا و ڕۆیشت و من لە نەمانی ئەو 100 گرام لە گوشتراوی گیای ئاماژە پێدراوم لە قورگی سمیدا خاڵی کردەوە. بەخۆمم وت ئاو لەسرم تێپەڕیوە، ئەگەر سمی چارەسەر نەکرێت دەمکوژن، کەواتە ئیرادی نییە هەر جۆرە دەرمانێک لێرەدا بێت دەرخواردی دەدەم، ڕەنگەیەکیان کاریگەری بێت و ئەو ڕزگاری ببێت.
ئەمە موت و 100 گرامی تر لەو گوشتاوەم کردە قورگی. سمی کە لە حاڵەتی بێهۆشیدا بەسەری دەبرد و بێ ئیرادە دەتلایەوە و دەیناڵان بە خواردنی دەرمانەکە ئارام بوویەوە. چەند خولەکێک تێپەڕی، نەدەجوڵا، دەنگ لە قورگی نەدەهاتە دەر. ڕەنگی پەڕی بوو، زیاتر پەڕاو بوو بە ڕەنگی شیر. ترسم زیادی کرد و بەخۆمم وت: خوایە، ئەو مرد و کاری منیش کێشایە مەرگ. بەڵام کۆڵم نەدا و گوێم بە دڵێوەنا. دڵی سمی بە هێواشی کاری دەکرد و دانەدانە هەناسەی دەکێشا. سینەی ئەوەندە هێواش بەرز و نزم دەبوویەوە، نەهەستی پێدەکرا و نەدەبینرا. چەند خولەکێکی تر بەم شێوەیە تێپەڕی، بەڵام لە ناکاو سمی لە شوێنەکەیدا ڕاپەڕی. بینیوتانە لە خەودا کەسێک ماربی گەزێت؟ بیهێننە بەر چاوی خۆتان، کەسێک ئارام خەوتووە و لە ناکاو مارددانی لە قاچی ڕۆدەکات. چۆن ئەو کەسە لە شوێنەکەیدا بەرز دەبێتەوە. سمیش بە هەمان شێوە و 2-3 جار بەسکە ئاوساوەکەی خۆی بەم لەولادا خست و قیژاندی. لەم کاتەدا دەرگای ژوورەکە کرایەوە و هانا هاتە ژوور. ئەگەر هانا لەو کاتەدا نەهاتایە، لە ترسا دەم قیژاند و سەری خۆم دەکێشا بە دیواردا، چونکە ئەم جارەیان دڵنیا بووم سمی خەریکی گیاندانە. هانا بە خێرایی ڕۆیشت و بە هەمان خێرایی گەڕایەوە و چەندین کولەکە ڕۆنی جیاوازی بۆ هێنابووم. لە عارەقدا خوسا بوو، دیار بوو ماوەی ڕێگا چ زۆر و چ کەم بەڕاکردن هاتووە و زۆر هیلاک بووە. لەگەڵ هاتنی بزەیەکم گرت و تێگەیشتم هەمان بزەی ڕەزامەندی کە لێوەکانی منی کردەوە هەموو هیلاکی لە جەستەی ئەودا دەرکرد، چونکە بە خۆشحاڵیەوە لای من دانیشت و کولەکەکانی لە بەردەستمدا دانا. بە خێرایی دەست بەکار بووم. سەرەتا گوێم لە لێدانی دڵی سمی گرت و هەستم کرد لە جاری پێشتر تونتر بووە. دواتر دەستم بە بۆنکردن و ناسینەوەی ڕۆنەکان کرد. لەم کاتەدا بەو پەڕی خۆشحاڵیەوە یەکێک لە کولەکەکانم هەڵگرت و زانیم ڕۆنی گەرچەکە. لە خۆشیدا قیژەیەکی کورتم کرد و وتم: هانا، ڕۆنێک کە من دەمەوێت ئەمەیە، چۆن دەدوت ئێمە لەمەمان نییە؟ هانا کە زۆر لەم ڕووداوە شادمان ببووتی: ئێمە ئەم ڕۆنە ناخۆین و بە مەترسیداری دەزانین، بەڵام ئەو کەسانی لە شۆردا بریندار دەبن ئەم ڕۆنە لە جەستەیان دەستین، بەتایبەت ئەم ڕۆنە بۆ پێست لە بەرامبەر تیشکی هەتاودا زۆر باشە. دەست بەجێ بڕێک لەم ڕۆنەم کردە ناو قورگی سمی و لە چاوەڕوانی دەرکەوتنی ئەنجامەکەی لای دانیشتم. هانا زۆر لەوەی ڕۆنی پێویستم دەستکەوت بوو شادمان بوو. بەردەوام دەیوت: ئێستا سمی باش دەبێت؟ ئێستا دڵی بچووک دەبێت؟ و من بەڵێنم پێدا کە بە خێرایی براکەی باش دەبێت، بەڵام دەمزانی زۆر ئارەزومەندی باشبوونەوەی براکەی نییە، بەڵکو شادمانی لەوەیە کە بە باشبوونەوەی ئەو من ڕزگارم دەبێت و مەترسی مردن لە سرم نامێنێت. ئێمە 2 نەفەر قسەمان دەکرد کە لە ناکاو سمی سەری بەرز کردەوە و دەستی بە ڕشانەوە کرد. لەگەڵەوەی ڕشایەوە بۆنێکی ناحەز و ناخۆش ژوورەکەی پڕ کرد و ئێمەش هێڵنجمان دەدا. هانا ڕووی کرد بەولاوە، بەڵام من بە حەزەوە لە سمی نزیک بوومەوە و دەستم بەسکیدا هێنا. ڕشانەوە کاریگەری ڕۆنگەرچەک نەبوو، بەڵکو کاریگەری دەرمانی یەکەم بوو. بەهۆی بزواندنی ڕژێنەکانی ناوگەدە سمی حاڵەتی ڕشانەوەی گرت و سەرنجام ئەوەی لە سکیدا بوو هێنایە دەر و چەند خولەک دواتر چاوە بە قوڵاچووەکانی خۆی کردەوە. من و هانا لە ناو پیسایەکاندا دوورمان کردەوە و لە سوچێکی ژوورەکەدا ڕامان کێشا. سمی چاوەکانی کردەوە، بەڵام هێشتا سکی بچووک نەبوو بوویەوە و کەمێک ئازاری بوو. دڵنیا بووم ئازاری سینە و ناڕاحەتی ئەو تا 1-2 کاتژمێری تر نامێنێت، بۆ یەکەمێکی تر ڕۆن گەرچەکم دەرخواردا و بەهانام وت: ئەم ڕۆنانە ببەرە دەر تا جادوگەر نەیان بینێت و نەزانێت چۆن چارەسەرم کردووە. دەرمانەکانی جادوگەریش لە شوێنی خۆیان دادانێرەوە. هانا ئەم کارەی کرد و بە خێرایی ڕۆشتە دەر. سمیم دانیشاند و حاڵیم پرسی. بزەیەکی گرت و وتی: باشم، بەڵام دڵم کەمێک ئازاری هەیە. دەڵی مەیمونەکە مێچکە بوو. خواردنی مەیمونی مێچکە باش نییە. زۆر خەوتم، وانییە؟ زانیم لە ڕووداوەکە ئاگادار نییە، بۆیە ڕووداوەکەم بۆ باس کرد و بە پاسەوانەکانم وت بە تالکە بڵێن سمی باش بووەتەوە بابێن. جادوگەر و باوکی سمی هاتن، تاقمێکی تریش لەگەڵیاندا بوون، بەڵام کاتێک سمیان دەم بە پێکەنین بینی بەسەر سوڕمانەوە سەیریان کردم و دواتر دەستخۆشیان لێکردم. هەمووان شادمان بوون، بە تایبەت تالکە
شادمانی زۆری دەربڕی و بە منی وت ئێوە جادوگەرێکی باشن و دەبێت لەناو هۆزەکەدا بمێننەوە نەخۆشەکان چارەسەر بکەن. من کە زانیم بەم شێوەیە دەبمە دوژمنی جادوگەری هۆز و ئەگەری ئەوە هەیە ژەهراویم بکات و یان بە شتێک لە ناوم بەبادوتم، نا، من جادوگەر نیم و ئەگەر سمیم چارەسەر کرد بە یارمەتی دەرمانەکانی جادوگەر بوو، من هیچ شتێک نازانم. بەوتنی ئەم ڕستەیە دەرمانەکانی جادوگەرم نیشاندا و کولەکەی گوشراوی گیا ئاماژە پێدراوەکەم دەرهێنا. جادوگەر لەوەی من ڕێز و گرنگی ئەوم پاراستە بوو زۆر شادمان بوو. لەژێر چاوەوە سەیری کردم و بەو پەڕی ڕێز و سپاسەوە لێ میڕوانی. سمی دوای ئاگاداربوون لە ڕووداوەکە سپاسی کردم و بەم شێوەیە من بەو پەڕی ڕێزەوە لەوێ هاتمە دەر. لە دەرەوەی ماڵی جادوگەر داری بەناو چاوێکی مۆن لە کاتێکدا خەنجەرێکی لەدەستدا بوو وەستا بوو. لەگەڵەوەی منی بینی هاتە پێش و ڕێگەی لێگرتم و دواتر خەنجەرەکەی لە سەرسکی خۆی داناوتی دەمەوێت خۆم بکوژم تا بتوانیت بە ئاسانی لەگەڵ هانا زەماوەند بکەیت. گازم لە لێوی خۆم گرت و وتم من هانام خۆش ناوێت و تەنیا تۆم خۆش دەوێت، بۆ نەتبینی ئانگۆم لەبەر تۆ کوشت. داری خێرا باوەڕی کردووتی ئەگەر وایە ئیتر لێوی هانا مەمژە، چونکە ئەو مژینی فێری هەموو هۆزەکە کردووە. بەڵێنم دا ئیتر ئەم کارە نەکەم و لە دڵدا تووشی دڵەڕاوکێ بووم، چونکە پەیوەندی من لەگەڵ کچی سەرۆک هۆز بابەتێکی ناگرنگ نەبوو. بەم شێوە بە شێوەیەکی کاتی هەنا لە ژیانی من و داری ڕۆشتە دەر و ئێمە دوانە پێکەوە ڕۆیشتینە ماڵی ئانگۆ. ئەو شەوە تێپەڕی. بەیانی ڕۆژی دواتر هێشتا لە خەودا بووم کە دەنگەدەنگ لە دەرەوەی ماڵەکە دەبیسترا. بەپەلە لە شوێنەکەمدا هەستام وامزانی دووبارە بۆ گرتنی من هاتوون. بەڵام داری کە لەسەر سرم دانیشت بوو دەستی بە قژم دادەیەناوتی شتێکی گرنگ نییە، بێگانەیەکیان گرتووە و بۆ کوشتن دەیبەن. کوشتنی بێگانەیەک کە وامزانی یەکێک لە دانیشتوانی هۆزەکانی دراوسەیە لای من گرنگ نەبوو، شتێک نەبوو پەیوەندی بە منەوە هەبێت، بۆیە گوێم پێنەدا و سرم لەسەر ئەژنۆکانی داری دانا. داری بەپێی دەستورێک کە شەوی پێشتر پێمدا بوو باڵندەیەکی حەڵال گۆشتی گرتبوو، کوشتبووی و سووری کردبوویەوە تا بیخۆم. ناشتایی من بە خواردنی ئەو باڵندەیە کە دەدوت جۆرێک کۆترە کۆتایی پێهات و دواتر کەوتمە بیری دەستخستنی کراسێک. لە داری پرسیارم کرد چۆن جلوبەرگ دەدورن. لە ڕاستیدا ئەوان جلوبەرگیان نەبوو، ئەوەی هەندێک کات لە بەریان دەکرد یەک دوو دەرزی بوو کە دەبوایە بدورایەتەوە. داری چۆنیەتی درومانی بۆ کەرەستانی لە بەردەستیدا بوو فێر کردم و دواتر هەردووکمان دەست بەکار بووین و لە پارچەیەکی کۆنە کراسێکمان دووری و لەسەر شەڕواڵەکەوە لەبەرم کرد. ئەو کراسە زۆر باش نەبوو، بەڵام چونکە قوماشەکەی ئەستور بوو جوان لەبەرم داوەستا. ئەو ڕۆژە بڕیارمدا بوو لە ماڵی داری نەڕۆمە دەر، چونکە سمی نەخۆش بوو کارم نەبوو. لەلایەکی تر ئارەزوومەند بووم ئەو ڕۆژە با قسەکردن لەگەڵ داریدا ببەمە سەر، بۆیە دەستم بە دروستکردنی پیپ کرد. لە جۆرێک تەختەی نەرم پیپێکم دروست کرد و ڕۆنم لێدا و لە جۆرێک گیای وشک کە شێوەی تووتن و بگرە تووتنیش بوو دووکەڵێکی سازگاری بوو دەستم بە دووکەڵکردنی پیپ کرد. داری لەوەی دەیبینی لە دەستمەوە دووکەڵ دێتە دەر سەری سوڕما بوو، زەق زەق لێی دەڕوانیم. یەک دوو کاتژمێریش بەم شێوەیە تێپەڕی و من لە دەرەوەی ماڵ هیچ هەواڵێکم نەبوو. نزیک نیوەڕۆ لە کاتێکدا پاڵم بە دیوارە حەسیریەکە دابوویەوە و پیپم دەکێشا داری خواردنی بۆیەنام. کاتێک خواردنەکەی دانا ئەو دەنگە و قەرەباڵغیەی بەیانی بیستە بووم دەستی پێکردەوە و لە داریم پرسی چی بووە؟ داری شانەکانی بەرز کردەوە. من لە سیرکردنی کوشتنی سپی پێستەکان لەو کاتەوەی کە تۆ هاتووی چێژ نابم. زانیم قەرەباڵغیەکە پەیوەندی بەو بێگانەی بەیانیەوە هەیە، بۆیە ترسا و مەچەکی دەستیم گرت و وتم چی دەڵێیت؟ سپی پێست؟ وتی بەڵێ، سپی پێستێکیان گرتووە و ئێستا دەیبەن بیکوژن. من بەپەلە و ترسەوە لە شوێنەکەم هەستام و لە ماڵ ڕۆشتمە دەر. دانیشتوانی هۆز بەدەم شادیەوە لە بەرامبەر ماڵەکەی ئێمە تێپەڕین و دیار بوو هێشتا سپی پێستەکەیان نەهێناوە، چونکە هەمووی دەگەڕان و سێری دواوەیان کرد. یەک دوو خولەک تێپەڕی و کتوپڕ لە دوورەوە دوو لە پیاوە چەکدارەکانی هۆز دەرکەوتن کە سپی پێستێکیان بەدەست بەسراوی ڕادەکێشا. ڕزگارکردنی سپی پێستێک کاری من بوو، بۆی ڕۆشتمە پێش تا جوانتر ببینم. بەڵام هێشتا دووسێ هەنگاو نەڕۆشتە بووم کە لە شوێنەکەمدا وشک بووم.
چونکە بینیم ئەو سپی پێستە یوری ئازیز و خۆشەویست و هاوڕێی ئازیزی منە کەوام زانی لە ڕووبار خنکاوە. یوری ئەم دەنگە بێ ئیرادە لە قورگەماتە دەر. یوری سەری بەرز کردەوە و تا چاوی بە من کەوت لە خۆشیدا قیژاندی و خۆی بەرەو لای من فڕێدا. بەڵام لەم کاتەدا ئەو دوو پیاوە پاسەوانە لێیاندا و کێشایە نەدواوە. ئێوە خۆتان لە جیاتی من دانێن و دوای ئەو هەموو ڕوودا و کارە ساتانی بووە هۆی نوقمبوونی یوری لەناو شەپۆلە هەڵەشەکانی ڕووبار لەگەڵ ئاوا دیمەنێکدا ڕووبەڕوو ببنەوە بە ویژدان بڵێن ئایا شیاوی باوەڕکردنە یوری زیندوو بێت؟ تازە کاتێک ئەویان بەرچاوەکانم هەڵگڵۆفی گومانم کرد ڕەنگە خەو ببینم. من یوریم خۆش دەویست. ئەو ئەوەندەی بەرامبەر بە من چاکە و خۆشەویستی دەربڕی بوو مافی ئەوەم بوو بە یەکێک لە باشترین هاوڕێکانی دنیای ناو ببەم. دووبارە چاوە سەرسوڕماوەکانی خۆم لە دواوە تێبڕی. هەرچەندە هەنگاوێک یوری دەوەستا سەیری دەکردم و دواتر سەری خۆی دادەخست و دەڕۆیشت و دووبارە چەند هەنگاو ئەولاتر ئەم کارەی دووبارە دەکردەوە. دەدووت لە دڵ و ڕۆحمدا ئاگریان داگیرساندووە. سینەم لە چێژ و ئازارێکی تایبەت لێوان لێو بوو. ڕۆحم کێشرا بوو وەکرانەوەیەکی دڵگیری پێیا کردبوو کە شیاوی باوەڕپێکردن نییە. یوریم دۆزیەوە. ئەوەندەم بەسە ئیتر لە دنیا هیچ شتێکم ناوێت. بەڵام دەیبەن بۆ کوشتن دەیانەوێت بیکوژن. لە بیرهێنانەوەی ئەم خاڵە نزیک بوو بقیژێنم و یەخەی خۆم بەدرم. نەمدەزانی چی بکەم و بۆ ڕزگارکردنی ئەو پشت بە چ کەسێک ببەستم و چ کارێک ئەنجام بدەم زووتر بگەمە ئەنجام. دەترسام لەوێ دوور بکەومەوە و بڕۆمە لای سمی و لەم کاتەدا سەری بپەڕێنن. دەرفەت بە فیڕۆ دەچوو. کات تێدەپەڕی و یوری بە خێرایی لە مردن نزیک دەبوویەوە و من هێشتا پەرێشان و گێژ و وەڕ لەوێدا وەستا بووم کە لە ناکاو هەستم کرد دەستێکی نەرم و ناسک بەرشانم کەوت. بە تووڕەییەوە بە گومانی ئەوەی داری هەوەسی ڕابواردنی کردووە سوڕام کە لە خۆمی دوور بخەمەوە. بەڵام چاوم بە ڕوخساری جوان و شیرین و دەم بە بزە و لێوی ئاڵی هانا کچی سەرۆک هۆز کەوت و جنێوێک کە لە ناو دەممدا کۆ ببوونەوە مرد و لە جیاتی ئەوە بزەیەک لێوەکانمی کردەوە. هانا کە لە سەرەتاوە ئاگاداری جوڵە و کردەوەکان و ناڕەحەتی من بوو بەسەر سۆرمانەوە پرسی بۆ لە بینینی ئەم بێگانەیە ئاوا شێواویت؟ لە دانیشتوانی هۆزەکەی ئێوەیە؟ پێش ئەوەی وەڵامی هانا بدەمەوە بیرم هێنایەوە هەرچی بێت ئەو کچی سەرۆک هۆزە و زۆر کاری لەدەست دێت بۆیە دەست بەجێ دەستەکانم کردەوە لە خۆشیدا باوەشم کرد. بردمە ژوورەکەی داری و پێش ئەوەی شتێک بڵێم بۆ ڕازیکردنی چەند جارێک لێوەکانی ماچ کرد و بە وتەی خۆیان دەمیم لێسایەوە. هانا کە بۆ جارێک ماچکردن دوو کاتژمێر دەپاڕایەوە و بەرتیلی دەدا سەری سۆڕما و بە شادمانیەوە وتی تۆ بەردەوام ئاوا دەمم دەلێسیتەوە؟ وتم بەو مەرجەی کارێکم بۆ ئەنجام بدەیت بەڵێن دەدەم هەمیشە تۆم خۆش بوێت. هانا کە لە شادمانیدا پێدەکەنی سەری خۆی تەکاندا و ڕازیبوونی خۆی بە پێشنیازەکەی من ڕاگەیاند. من ئەوم بردە سوچێک و وتم تۆ دەبێت ئەم پیاوە کە بینیت بۆ کوشتنی دەبن لە مردن ڕزگار بکەیت. ئەو دانیشتووی هۆز و هاوشاری منە. ناوچاوانی مۆن کرد و بە تووڕەییەوە وتی کەواتە تۆ منت خۆش ناوێت و ناتەوێت من هۆی تۆ بم؟ لە ترسی ئەوەی نەکاکات بە فیڕۆ بڕوات بە خێرایی وتم ڕزگارکردنی ئەو بە خۆشویستنی من یان خۆشویستنی تۆ چ پەیوەندیەکی هەیە؟ من بەڵێنت پێدەدەم. ئەو هەستی بەوە کرد کە من ئەم خاڵە نازانم وتی ئەگەر من لە مردن ڕزگاری کەم وەک ئەوە وایە خوازبێنیم کردبێت. لێرە داوا بەوە هەر پیاوێک بکوژێت عاشقی ژنەکەیەت و دەبێت ژنەکەی بە ژنی خۆی قبول بکات و هەر ژنێک پیاوێک لە مردن ڕزگار بکات یانی ئەو پیاوەی خۆش دەوێت و دەبێت بیکاتە مێردی خۆی. وتوێژی ئێمە لەم بارەیەوە خەریک بوو درێژە بکێشێت. من پەلەم بوو ناڕەحەت بووم و هانا هەوڵی دەدا ئەنجامدانی ئەم کارە شانخاڵی بکات. سەرنجام بە هەزاران فێڵ و بەڵێن و وەعد ڕازیم کرد بۆ ڕزگارکردنی یوری کارێک بکات. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 14 بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 15 لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 136. وتوێژی ئێمە لەم بارەوە خەریک بوو درێژە بکێشێت
من پەلەم بوو و ناڕەحەت بووم و هانا هەوڵی دەدا ئەنجامدانی ئەم کارە شانخاڵی بکات. سەرنجام بە هەزاران فێڵ و بەڵێن و وعد ڕازیم کرد بۆ ڕزگارکردنی یوری کارێک بکات. هانا ڕازی بوو بە خێرایی ڕۆیشت. منیش بەدوای ئەودا و هەردووکمان بەڕاکردن لە گۆڕەپانی هۆز دوورکەوتینەوە. ڕۆیشتینە شوێنێک کە تایبەت بوو بە تاوانبارکردنی تاوانباران. کاتێک گەیشتینە ئەوێ کۆمەڵێکی زۆر بۆ سیرکردن کۆبووبوونەوە و بۆ کوشتنی یوری بێتاوان شادمانیان دەکرد. هۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە ژنان لەوێ کۆبوونەوە ئەوە بوو کە بەپێی یەکێک لە نەریتەکان هەمیشە ژنان خوازبێنی لە پیاوان دەکەن. لە ڕۆژی ئەدامدا ژنان کۆ دەبوونەوە و جادوگەرانی هۆز ئەو پیاوە نیشانی ژنان دەدات و لەگەڵ سەمایەکی تایبەت 3 جار دەڵێت ژنێک خوازبێنی دێ بکات و گیانی بکرێتەوە. ئەم یاسایە یوریشی دەگرتەوە، بەڵام یوری ناشیرین کێ پێی ڕازی دەبوو. ئێمە کاتێک گەیشتین جادوگەر خەریکی سەماکردن بوو. لەم کاتەدا هانا ڕۆیشتە پێش و دەستی بە سەماکردن کرد. هەموو ئەوانەی لەوێ کۆبووبوونەوە سەریان سوڕما لەوەی هانا کچی سەرۆک هۆز ئامادەی خوازبێنی لە بێگانەیەک بوو. بەڵام دوای چەند خولەک گەڕانەوە بارودۆخی ئاسایی خۆیان و دەستیان بە چەپڵە لێدان و شادیکردن کرد. کەمێک دواتر سەرۆکی هۆز خەنجەرەکەی دەرهێنا و دای بە هانا. هاناش بەدەم سەماکردنەوە خۆی گەیاندە یوری و بەندەنەکانی دەست و پێی کردەوە و لوتی خۆی لە لوتی سوو. کاتێک یوریمان هێنایە ماڵ بەسەرهاتی خنکاندنی خۆی بەم شێوەیە بۆ باس کردم. لەسەر بەلەمەکە سەرنجم لای ئێوە بوو نەکا بکەونە ناو ئاوەکە. لە ناکاو شەپۆلێک منی دزی و فڕێی دامە ناو ئاوەکە. لەگەڵ شەپۆلەکاندا شەڕم دەکرد و کات ژمێرێک دواتر کە نزیک بوو ماسفەکانم لە هیلاکدا وشک ببن خۆم گەیان دەبەستێن. شەوانە لەسەر دارەکان دەخەوتم و بەڕۆژ دەڕۆیشتم. ڕۆژێک بەیانی زوو خۆم لە گەماروی کۆمەڵێک وەحشی زر و چوارشانە چەکدار بە نێزەی ئاسنینی مەترسیدار بینی. ناچار لەگەڵیاندا ڕێکەوتم و لە پێچ و پەنایەکی زۆر لە جەنگەڵ تێپەڕین و سەرئەنجام 1-2 کاتژمێر دواتر گەیشتینە شوێنی مەبەستی ئەوان. لەو هۆزەدا بەو ژیانە و ئەو دانیشتوانە تەنیا 10 پیاوی لێبوو. ئەوانەی تر هەمویان ژن بوون. کاتێک گەیشتمە بەردەم سەرۆکی هۆزەکە ژنێکی زیاد لە ڕادەجوان و هەوەس ئەنگێز بوو. تێگەیشتم لە ناو هۆزی ژنانی ئامازۆندام. ئەو پیاوە ڕەشپێستانە دەستیان کردمەوە و بەمشت و لەقە ناچاریان کردم لە بەردەمیدا کڕنوش ببەم. ژنی گەنجی جوان کە بینی ناوچاوم نابەمە سەرخاک لە پلیکانەکانی تەختەکەیدا بەزی و قاچی ڕاستی خستە سەرم و ئەوەندەی زەخت لێ کرد ناوچاوم لە خاک درا. من بە خێرایی قسەکانی یوریم پشڕاند و وتم ئایا ئەوەی دەیڵێت ڕاستە؟ چی بوو؟ تەواوی ڕووداوەکە بگێڕەرەوە. چۆن تویان ئازاد کرد؟ یوری سەری تەکاندا وتی ئەوان بە دوای ئەوەدا دەگەڕێن دەزانن ئێوە ئێستا لە ناو ئەم هۆزەدا دەژین و تەنانەت دەزانن لە ماڵەوە ژنێکی گەنج و جوانتان بەناوی داری هەیە. بەسەر سوڕمانەوە وتم شیاوی باوەڕپێکردن نییە، چۆن شتیوا ئەگەری هەیە؟ یوری پێکەنی وتی سەرتان سوڕ نەمێنێت، هەنگاو بە هەنگاو لە دواتانە هاتوون. هەڵبەت مەبەستم ژنەکانە، چونکە ئەگەر پیاوەکان بە دوای ئێوەدا بەهاتنایە دەزگیرکردنی ئێوە ئیرادی نەبوو. سەرۆکی هۆز منی ڕاست پاردووە بێمە ئێرە و ئێوە بەرم بۆ لای و بە تایبەت لە دوایین خولەکدا پێی وتم ئەگەر جگە لەمە کارێک بکەیت لە هەر کوێبیت بەدەستی خوڕەکانی ئێمە دەکوژرێت و من دڵنیام ئەو هەرچی بڵێت ئەنجامی ئەدات ئەگەر ئەوەی ئێوە ببەمە لای. نەم دەزانی مانای ئەم قسانە چییە. سرم گێژی دەخوارد و سەرسوڕمانێکی تایبەت کە وەسفکردنی ئەگەر نییە نەم دەزانی لە وەڵامی یوری و پێشنیارەکەی ئەو کە بۆ من ئەفسانەی و باوەڕ نەکراو بوو چی بڵێم. کاتێک یوری بێدەنگ بوو چاوەڕۆش و خڕەکانی خۆی کە لێوان لێوە لە پاڕانەوە سەیری کردم کەوتمە دەریای بیرم دەکردەوە ئەو ژنە جوانە وەحشیانە بە تایبەت ئەو ژنەی یوری بۆی باز دەکردم. دەبێت کاری بە من چی بێت، لەکوێوە من دەناسن و چۆن لە تایبەتمەندیەکانی ژیان و شوێنی مانەوەی من ئاگادارن. من بێ ئاگا لە هەموو شتێک و هەموو شوێنێک بووم. لەگەڵ ڕووداوێکدا خۆم ڕوبەڕوو دەبینی و لە دەمی یوریەوە شتی وام دەبیست ئەگەر بە ڕاستگۆیی و ڕاستی ئەو باوەڕی تەواوم نەبوایە گومانم لە ڕاستیەکەی دەکرد و بێژەرەکەیم بە پیاوێکی درۆزن لە قەڵم دەدا. بەڵام یوری کەسێک نەبوو درۆ بکات بە تایبەت لەبارەی من لەگەڵ من. دەبێت چی بکەین؟ خولەکێک بیرم کردەوە لایەنە جیاوازەکانی بابەتەکەم هێنایە بەرچاو و لەبەردەم زەین و هۆش و زیرەکی خۆم لێکدانەوە و شیکردنەوەم بۆ کرد. بەڵام شتێکی گرنگم بەدەست نەهێنا و بۆ ئەوەی ڕەنگە لە نێوان قسەکانی یوری هەست بە شتێک بکەم داوام لێ کرد بابەتەکەم دووبارە بۆ بگێڕێتەوە. یوری درێژەی بە قسەکردندا و ئەوەی پێشتر وتبووی و من کورتەیەکم گێڕایەوە باسی کرد. من لە یوری بەدەنگێکی تایبەت کە بۆی سەرنجڕاکێش و پێکەنی ناوی بوو پرسییم یوری دەزانی ئەوان منیان لەکوێ بینیوە و چۆن لەبوونی من لە ماڵی داریدا ئاگادار بوون؟ یوری پێکەنی و دوای ئەوەی لە پێکەنین بەدەنگی بەرز ئارام بوویەوە بەگاڵتەوە وتی نا سەرۆک ئاگادار نیم،
بەڵام ڕێگە بدەن بڕۆم و ئەم پرسیارانە بکەم و بگەڕێمەوە. من بە خۆشحاڵی تەواو وتم یوری کاتی گاڵتەکردن نییە، بۆ پێدەکەنی؟ زۆر نیگەرانم بەو شێوەی تۆ دەڵێی ئەم ژنانە بەو هەموو جوانیەوە خەڵکێکی مەترسیدار و لە هەمان کاتدا خوێنخۆرن. دەبێت فکرێکی بنچینەیی بکەینەوە چونکە بە هیچ نرخێک ناتوانم خۆم ڕازی بکەم بەم ئاسانیە بڕۆمە لای ئەوان و بە قاچی خۆم بخەمە ناو تەڵەی مەترسیداری مەرگەوە، لەم شێوەدا گیانم بە فیڕۆ بڕوات. بەسەر سوڕمانەوە وتم تۆ ئەوەندە دڵنیایت کە ئەوان لە ئەگەری شکاندنی بەڵێن دەتکوژن؟ دڵنیام، چونکە لەم 1-2 ڕۆژەدا هەندێک لە ڕاستیەکانم بۆ دەرکەوتووە. ئەوان لەگەڵ ئەوەی ژن و جوان و ناسکن بەڕادەیەک ئازا و چاونەترسن دەبنە هۆی سەرسوڕمان و واقوڕمانی بینەر، لە تیر هاوشتن و ڕاومەترسیدارەکان لە پێش پیاوانەوەن و لەگەڵ بەهێزترین ڕاوچیانی جەنگەڵی باران بەرانبەری دەکەن. بەو وەسفەش یەکێک لەوان خۆی بگەێنێتە دەوروبەری ئەم ناوچەیە و بە یەکێک لە تیرە ژەهراویەکانی دڵم کون دکات. بۆیە هاوڕێیانە داواتان لێ دەکەم لەگەڵمدا بێن و گیانم وەرگرن. بارودۆخێکی سەیریش هاتبوو، من لە تنگانەیەک داگیرم کردبوو کە ڕزگاربوون لێی دژوار بوو. ئەگەر ڕازی دەبووم و لەگەڵ یوری دەڕۆشتمە ناو ژنانی وەحشی ئامازۆن، چیم بەسەر دەهات و چی دەبووە کەفێری گیانم. و ئەگەر ڕازی نەدەبووم و وەڵامی نام بە یوری دەدا، ئەگەر بەڕێکەوت دەکوژرا، چۆن دەمتوانی لە ئازاری ویژدان و پەشیمانی خۆم ڕزگار بکەم؟ دەبێت چی بکەم؟ ئەم پرسیارە ئازاری دەدام. بە یوری موت ڕێگەم بە شەو ڕۆژێک بیر بکەمەوە و بەیانی لەم کاتەدا وەڵامەکە دەدەمەوە و بەبوون و نەبوون چارەسەری ئەم کێشەیە دەکەم. یوری زۆر زیرەک و وشیار بوو، لەگەڵ ئەوەشدا زۆر منی خۆش دەویست و سەری خۆی تەکاندا و بزەیەکی هێنایە سەر لێ و وتی دڵنیام ئێوە ڕازی دەبن، چونکە ئامادە نین من لە دەست بدەن و ناتانەوێت بینەری مەرگی یەکێک لە باشترین هاوڕێکانی خۆتان بن. من لەو کاتەدا وەڵامم نەدایەوە و بە خێرایی لە ژوورەکە ڕۆیشتمە دەر و بۆ ئەوەی خۆم سەرگەرم کەم لە قەراغ دارەکانی جەنگەڵ دەستم بە پیاسەکردن کرد. کاتێک 5 مەتر لە دوایین ماڵ دوور کەوتمەوە، دەنگێکم لە پشتسەری خۆمەوە بیست. کاتێک ڕووم وەرگەڕاند، هانام بینی بە ناز و ئیشوەیەکی تایبەت بەرەو لای من دێت. هانا تا ئەو کاتەی گەشتە بەردەمم پێدەکەنی. پێکەنینێک شیاوی وەسفکردن نییە و ناتوانم بە یارمەتی وشە و ڕستە بۆ ئێوەی بنەخشێنم تا بزانن پێکەنینەکەی چەندە جوان و دڵنشین بوو. خۆزگە نیگار کێش دەبووم و یان کامێرای وێنەگرتنەکەم ون نەدەکرد تا وێنەیەکم لێ بگرتایە و ئێوە بتاندایە ئەو سامافتان بە من دەدا. هانا بە پێکەنینەوە لێم نزیک بوویەوە و کاتێک گەیشتە یەک هەنگاوی من دەستی ڕاستی خۆی وەک نیشانی ڕێز و دەربڕینی خۆشەویستی لەسەر سینەی من دانا و دواتر لەسەر سینەی خۆی. ئەو ڕۆژە هانا جلوبەرگی تایبەتی لەبەر کردبوو کە زیاتر لە هەر کاتێکی تر ئەوی جوانتر و دڵگیرتر دەکرد. من لەو شێوە جلوبەرگەم لە هۆزەکانی ئەواندا نەبینی بوو. گردنبەندێکی لە دەنووی جۆرە خورمایەکی تاڵ کە بۆ دەرمان بەکاردەهێنرا لە ملیدا بوو. 2 ئاڵقەی ئاڵتونی گەورەی وەکو نیشانەی گەورەزادەیی خۆی لە گوێدا بوو. تەنورەیەکی لە ساقی خورما لە پێدا بوو کە دەوروبەری سمتی دادەپۆشی و لە کەمەریدا بە کەمەربەندێکی لە حەسیر هەڵواسرا بوو. جلوبەرگی ئەو پێک هاتبوو لەم تەنورەیە، بەڵام ئەم ساکاریە ئەوەندەی جوان کردبوو دەمویست لە ئامێزی بگرم و ئەگەر ئەو هەواڵە دڵتەزێنەی یوری نەبوایە ئەم کارم دەکرد، چونکە هانا ترس و بێزاری نەبوو. هانا کاتێک گەیشتە بەردەم وتی شادمان بە کە ئەمڕۆ کارێکی گرنگم بۆ ئەنجام دایت. من بە گومانی خۆم کە دەیەوێت سەبارەت بە ڕزگارکردنی یوری قسە بکات وتم ڕاست دەکەیت و کارێکی گرنگە و من سوپاست دەکەم. هانا وتی نا، مەبەستم ڕزگارکردنی هاوڕێکت نییە، بەڵکو ڕزگارکردنی خۆتە. ئەمڕۆ چاوم بە باوکم کەوت و ڕازیم کرد ئەرکی پاسەوانیکردنی سمی بە کەسێکی تر بسپێرێت و هەر کەس ئەم کارە بکات ناچارە ببێتە هاوسەری داری و من لەم بابەتە کە تۆ نابیتە هاوسەری داری دڵنیا دەبم. ئەمەش هەواڵێکی خۆش بوو، چونکە بە هەمان ئەندازە کە لە سمی بێزار بووم لە تێکەڵبوونیشی دەترسام، بەڵام بەو هەموو خەمەی هەم بوو گۆڕانێک بە بیستنی ئەم هەواڵانە لە ڕوخساری مندا دروست نەبوو. هانا سەیرێکی کردم وتی بۆ ئەوەندە مۆنیت؟ مەگەر منت خۆش ناوێت؟ ڕەنگە لەوەی داری لە دەست دەدەیت ناڕازیت. بە هیچ جۆرەیەک باش نەبوو سەبارەت بە بابەتەکەی خۆم و یوری قسەی لەگەڵدا بکەم، چونکە ئەو منی خۆش دەویست و ئەگەر ئەم هەواڵەی ببیستایە حەسوودی دەکرد و ئەگەری ئەوە هەبوو کارەکە بشێوێنێت. بۆیە وەڵامێکی بێسەروبەرم پێدا کە بە شێوەیەکی کاتی ئاسوودەیی جێم بێڵێت. بەڵام هانا بەم ئاسانیە وازی لێ نەدەهێنام. ساتێک بیری کردەوە و دواتر وتی گوێ بگرە، دەتەوێت دادەستێکی بریقەدار و چەتێکی جوانت پێ بدەم بۆ مەرجەی شادمان بیت و بەم شێوە ناوچاو مۆن نەکەیت. دەمویست شتێک بڵێم تا بڕوات و وازم لێ بێنێت و چەند خولەکێک تەنیا بم و بیر بکەمەوە. بەڵام هانا دەرفەتی نەدا و دەست بەجێ دەستمی گرت و بە دوای خۆیدا ڕای کێشام. هەرچەندە ویستم خۆراگری بکەم و لەگەڵیدا نەڕۆم، نەکرا. سەرنجام بە کێشان منی بە دوای خۆیدا ڕاکێشا و
بردمیە ناوەڕاستی جەنگەڵ تا دووری چەند میلی دەوروبەری هۆزی پیچەکان بارودۆخێکی ڕێکی بوو. چەندین ڕێگای لێوە تێدەپەڕی کە لەبەر زۆری هاتوچۆ ڕێک و ساف ببوون. هانا لەم ڕێگایانەوە منی نەدەبرد، بەڵکو لەناو گەڵا و لە قیدارەکان تێتەپەڕاندم و دەگەیشتینە ئەو شوێنانەی مەترسی هێرشی ئاژەڵە وەحشیەکان و مارەکان زۆر بوو. هانا بە هەڵبەز و دابەز و سەماکردنەوە دەڕۆیشت و منی لەگەڵ خۆیدا دەبرد تا ئەوەی بە دووریەکی زۆر لە هۆز دوورکەوتینەوە. ئەوێ شوێنێکی زۆر دڵگیر و دیمەنێکی جوان بوو، ڕووبارێکی بچووک لەناو جەنگەڵەوە تێدەپەڕی کە هانا دەیوت لە کوێستانەکانی ئەو لە هۆزی باشیەکان سەرچاوە دەگرێت. ئاوی ڕووبار لەو شوێنەدا بە دەوری خۆی دەسوڕا و حەوزێکی گەورەی دروست دەکرد و دواتر ڕێگەی لەناو دارەکانی جەنگەڵ دەکردەوە و دەڕۆیشت. لە دەوروبەری حەوزەکە کە دیار بوو شوێنی ئاو خواردنەوەی ئاژەڵە وەحشی و ناوەحشیەکانیشە، دارەکان تەڕی و دڵگیریەکی تایبەتیان هەبوو. ئەوێ بەهەشتێک بوو ڕەنگە هاوشێوەی لە هیچ شوێنێکی دنیادا دەست نەکەوێت. دەوروبەری حەوزەکە گیای کورد ڕوابوون کە وەک چیمەن هەموو شوێنێکی زەویەکەی داپۆشی بوو سەوزی کردبوو. چەند تاشەبەردێکی بچووک و گەورەش لای حەوزەکە بوو کە دیار بوو ئاو لە کوێستانەوە ئەو بەردانەی هێناوە و کە گەیشتینە ئەم شوێنە هانا دەستی بەرەڵا کردم و دەست بە جێپەڕیە ناو ئاو. من لە ڕۆیشتنی ناو حەوزەکە بێزار بووم، چونکە وامزانی ڕەنگە مەلەکردنی من لەگەڵ کچی سەرۆک هۆز شێوەیەکی جوانی نەبێت و ببێتە هۆی شەڕ و خوێنڕێژی. هانا لە فکرەکانمی نەدەخوێندەوە و سوور بوو، چونکە من خۆم بە دوور دەگرت بە هەمان شێوە هاتە دەر و منی بردە ناو ئاوەکە. مەلەکردنی ئێمە زیاتر لە یەک کاتژمێری خایاند و من چونکە ناڕەحەت بووم دوای هاتنە دەر لە ئاوەکە کرانەوەیەکی تایبەت لە مندا دروست بووە. کێیە لە مەلەکردن لەگەڵ ئاوا کچێکی جوان و ناسک چێژ نابات و لە خۆی بێخۆی نابێت. کاتێک لە ئاوەکە هاتینە دەر و هانا جلو بەرگەگیایەکەی خۆی لەبەر کردەوە و قژەکانی وشک کردەوە و دووبارە دەستی منی گرت و بردمیە ناو جەنگەڵ. 5 متر لە ئەستێرەکە دوورکەوتینەوە. هانا وەستا و ورد بوویەوە و جوان لە دەوروبەری ڕوانی و کە دەوروبەری بەچۆڵ بینی بەڕاکردن ڕۆیشتە ناو گیایەکانی قامیشەڵان و بە تفەنگێکی بەلژیکی و کڵاوێکی حەسیری گەڕایەوە. کە چاوم بە تفەنگەکە کەوت نزیک بوو لە خۆشیدا بقیژێنم، بەڵام خۆم گرت. هانا تفەنگەکەی دایە دەستم وتی: ئەم دەردەستە ئاسنینە بۆ تۆ بەو مەرجەی منت خۆش بوێت. من تفەنگەکەم وەرگرت و کڵاوەکەم لەسەر نا، تفەنگەکەم پشکنی و بە خۆشحاڵیەوە بینیم تفەنگەکە ئیرادی نییە و 5 فیشێکی تایە. لە هانام پرسی: ئەم شتانت لەکوێوە هێناوە؟ هانا پێکەنی وتی: ساڵی پار چەند سپی پێستێک هاتنە ئێرە، بەڵام هۆزی باشیەکان ئەوانیان گرت و کوشتنیان. کاتێک پیاوانی باش گەمارۆیاندان من لەناو ئەم ئەستێرەدا بووم، خۆم شاردەوە تا نەمبینن. کاتێک ئەوان ڕۆیشتن من شتەکانم کۆ کردەوە و دام شاردن. لە هانام پرسی: بێجگەل لەم کڵاو تفەنگەشتی تریشی لێیە؟ هانا وتی: زۆر شتی ترە کە نایان ناسم. بە دوای هانادا ڕۆیشتمە ناو قامیشەڵان و بینیم بڕێکی زۆر کەرەستەی سەفەر لەوێدا ڕژاوە کە گرنگترینیان خەنجەر، فیشەک، دووربینی ڕاو و سەعاتێکی دەست بوو. ئەم شتانم کۆ کردەوە و لەگەڵ هانا بەرەو هۆز بەڕێکەوتین. لە ڕێگادا من بە تفەنگ فیشەکێکم تەقاند و بەرازێکی بچووکم ڕاو کرد. هانا بەسەر سوورمانەوە لە شوێنی گولەکەی ڕوانی وتی: ئەم داردەستە پڕە لە ڕۆحەگڵاوەکان فڕێدا. من سەرقاڵی ڕوونکردنەوە لەبارەی سوودەکانی تفەنگ بووم لە ناکاو. هانا قیژاندی و خۆی لە پشت مندا شاردەوە و تفەنگەکەم ئامادە کرد ئاژەڵە دڕندەکە لە پێ بخەم، بەڵام بەو پەڕی سەرسوورمانەوە بینیم لە جیاتی ئاژەڵی دڕندە لە ناو دارەکان دوو پیاوی هۆزی پیچیە کە یەکیان بە نێزە و ئەویتریان بە خەنجەر چەکدار بوون. هاتنە دەر یەک لەوان ڕێگەی لێگرتم و لە کاتێکدا خەنجەرەکەی بەرەو ڕووم گردووتی: بۆ لە ماڵی خۆشەویستەکەی من شوێنت خۆش کردووە. من داریم خۆش دەوێت و ئەو دەبێت شوو بکات بە من دەبێت تۆ بکوژم تا بە خەیاڵی ئاسوودە و بەپێی یاسا بمە مێردی داری کە ئێستاژ نی تۆیە. ئەویتریان هاتە پێش و دەستی هانای گرت و لە پشت منەوە دەری هێنا. هانا لە ترسا قیژاندی و بێهۆش بوو کەوت. دەست بەجێ لای خۆم گەیشتمە ئەو ئەنجامەی ئەگەر بە نەرمی لەگەڵیاندا بجوڵێمەوە دەمکوژن و دوای کوشتنی منیش ئەگەری ئەوە هەیە دەستدرێژی بکەنە سەر هانا. بۆیە بڕیاری بەرگریمدا. لەم کاتەدا تیمساحێکی گەورە لای حەوزەکە تێدەپەڕی. ئاشکرا بوو بۆ ئاو خواردن دەڕوات. و تیمساحەکەم نیشاندان و وتم: سیرکەن. دواتر بە فیشەکێک ئاژەڵەکەم لە پێ خست و خستمە ناو حەوزەکە. ئەو ساڕوم کردە ئەو دوانە کە لە ترسا چاویان زەق بوو. وتم: ئەگەر تا یەک خولەکی تر لێرەدا بوەستن بەم داردەسە جادوویە هەردووکتان دەکوژم. ئەوان ترسان و بە لەرزەلەرز ڕۆیشتنە دواوە و لە پشت دارەکانەوە ون بوون. منیش بە خێرایی هانا کە بێهۆش بوو خستمە سەر دەست و لەوان دوور کەوتمەوە. تا دووریەکی زۆر ئەوان بە دواماندا هاتن و بەڵام نەیان دەوێرا نزیک ببنەوە. لە ماوەی ڕێگادا لەگەڵ ئەوەی مەترسی بە دوامانەوە بوو لە شادمانیدا دڵم بێهێز دەبوو. نازانم ئایا هەرگیز لە ماوەی تەمەندا لەگەڵ ڕووداوێکی دڵخۆشکە ڕوبەڕوو بوونەتەوە یان نا. بیر بکەنەوە لەو کاتەدا مرۆڤ چەندە شادمانە، چۆن دڵی بە یەکدا دێت و هەست بە شادمانی دەکات.
لەم کاتەدا من کە هانام لەسەر دەست گرتبوو لەوێەوە دوور دەکەوتمەوە. ئاوا حاڵێکم بوو، بەڵام دەبێت دان بەوەدا بنێم شادمانیم لەبەر ئەوە نەبوو کە هانام بەدەست هێنایەوە، یان لەگەڵ ئەوەدا لە جەنگەڵدا بەتەنیا بووم، بەڵکو لەبەر ئەوە بوو کە لەو جەنگەڵە مەترسیدارەدا و لەو شوێنە پڕترسا کە مرۆڤ لە یەک کاتژمێری داهاتووی خۆی دڵنیا نەبوو ببوومە خاوەنی تفەنگ و فیشەک لەوەش گرنگتر کراسێکی باش و کڵاوێکی حەسیری. هەتاو چاوی کس کردبوو چەند جار بڕیارمدا بە لقی وشکی دارەکان بە یارمەتی داری کڵاوێک بۆ خۆم دروست بکەم، بەڵام چونکە خۆم چنینی کڵاوم نەدەزانی و لەگەڵ ئەوەشدا تێگەیاندنی شێوەکەی لە داری ئاسان نەبوو، لەبوونی کڵاو چاوم پۆشی تا ئەوەی هانای خۆشەویست بە وتەی خۆی منی کردە خاوەنی داردەستێکی ئاسن و چەترێکی پێدام. ئەو وای دەزانین تفەنگ داردەست و کڵاو چەترە. ئێستا کە خاوەنی زۆر شت بووم، تفەنگ کڵاو و لە هەمووی گرنگتر ئەوەی هانا منی خۆش دەویست و ئەوەی کە کەسێک هەیە لە ناو هۆزدا هانای خۆش دەوێت و ئەوی تر کەسێکە عاشقی داری هاوسەرە سەپێنراوەکەی منە. سەرنجام بە هەر ترسێک بوو گەیشتینە هۆز و من هانام ڕاستەوخۆ بردە ماڵی داری و شێلام تا هاتەوە هۆش خۆی. کاتێک چاوە جوانەکانی کردەوە پرسییم ئەمانە کێن؟ لە من و تۆ چیان دەویست؟ هانا بێ دوودڵی و بێ ڕیا ڕاستی وتی ئەو لاوەی نێزەی بەدەستەوە بوو منی خۆش دەویست. ماوەیە کە هەر کات بەتەنیا دەڕۆمە جەنگەڵ ڕێگام لێ دەگرێت تا ئەوەی ئەمڕۆکە ئەو سپی پێستەم ڕزگار کرد و ڕژدی برد و لەگەڵ عاشقی داری هاتنە جەنگەڵ کە ئێوە و من بکوژن. نازانم چۆن بوو زیندووماینەوە. من نامەوێت بمرم، پێشتر لە مردن نەدەترسام، بەڵام ئێستا دەترسم، نازانم بۆ. ئەو بەم شێوەیە دەیویست عەشق و خۆشەویستی بۆ من دەرببڕێت، بەڵام نەیدەزانی چی بڵێت و نەشی دەزانی دڵداری منە و مانای ئەمە چییە. لەم کاتەدا یوری هاتە ژوور و کاتێک منی بینی شادمان بوو. نازانم شادمانی من لەو ساتەدا بۆچی بوو، ڕەنگە وای دەزانی من ڕادەکەم و لەم گێژاوەدا بەتەنیا جێی دێڵم. بە هەر حاڵ کاتێک چاوی بە من کەوت بزێک بەو پەڕی ڕەزامەندی چاوەکانی کردەوە. بەبینینی ئەو کەوتمە بیری وادەی مۆڵەتەکەی خۆم. 24 کاتژمێر لە یوری کاتم ویستە بوو وەڵامی بدەمەوە. بۆ ئەم مەبەستە بە هانام وت تۆ داری بەتەنیا جێمبێڵن. هانا بزەیەکی گرت و وتی ئەگەر بیان وتایە تۆ لەگەڵ داریدا بەتەنیا جێبێڵم دەگریام، بەڵام لەگەڵ ئەم پیاوەدا ئیرادی نییە. هێواش کاری من و هانا دەگەیشتە شوێنە ناسکەکان و ئەو بێترز نهێنیەکانی دڵی خۆی بە زمان و چاو و نیگا و ئیشارەت و وتە و وشە لە من دەگەیاند و دەری دەبڕی، بەڵام لەگەڵ ئەوەشدا منیش کە ئەوم خۆش دەویست بەرژەوەندی خۆم لەوەدا دەبینی ڕووی خۆشی پێنیشان نەدەم و خۆم بەم لە گێلی و نەزانی. کاتێک داری و هانا ڕۆیشتنە دەر، چاوی یوری بە سوچی ژوورەکە کەوت و تفەنگەکەی لەوێدا بینی و لە شادمانیدا قیژاندی کە هانا ترسا و پەرێشان گەڕایەوە تا ببینێت چی بووە. یوری تفەنگەکەی لە ئامێز گرتبوو وەک دایکێک مناڵەکەی خۆی دۆزی بێتەوە. ماچی دەکرد، بۆنی دەکرد و بە سنگیەوە دەگوشی. چاوەکانی لە فیلمێکی شادیدا تەڕ بوو، ئەوەندە سەرقاڵی تفەنگەکە بوو منی لەبیر کردبوو بەردەوام لە خۆم دەپرسی چی بکەم، دەبێت چی وەڵامی یوری بدەمەوە. کاتێک لە زانکۆ دەمخوێند، زانیاری کەم سەبارەت بە ژنانی وحشی ئامازۆن بەدەست هێنا بوو. دەمزانی ئەوان پیاوانیان تاکتاکێک خۆش دەوێت کە لێیان تێر نەبوون و کاتێک لە پیاوێک تێربوون دەیکوژن. کەواتە عەقڵانە نییە بە پێی خۆم لە مردن نزیک بمەوە. بە خۆمم دەوت من سپی پێستم، هەرچەندە لای کچانی ئامازۆن خۆشەویست بم، درەنگی یازوو لێم تێر دەبن و ئەوسا بەدەستی جەلادم دەسپێرن. لەم کاتەدا دووبارە لە یوریم پرسی چی دەزانیت و چیان لێ تێگەیشتووی؟ یوری وتی من لە زیداندا بووم و شتێکی ئەوتۆیان لەبارەوە نازانم. تەنیا شتێک دەزانم ئەوەیە ئەگەر بەڵێنەکەی خۆم نەبەمە سەر و ئێوە نەبەمە لای سەرۆکی ژنان بەدەست شەڕکەرەکانی ئەوان دەکوژێم و ئەمەش گاڵتە نییە. دڵم بۆ یوری دەسووتا هەرچەندە دەمزانی پیاوێکی ترسنۆک نییە. یوری لەم ماوەدا بۆی سەلماندە بووم پیاوێکی ئازا و بەجەرگە، بەڵام ئێستا کە ئەوەندە لە ژنانی ئامازۆن دەترسێت، گرنگە و هەڕەشەکەی درەنگی یازوو دەبێتە ڕاستی و یوری دەکوژرێت. حەیف بوو هاوڕێیەک بەو ڕادەیە خۆشەویست بکوژرێت. لە جوامێری بە دوور بوو لە بەرگیانی خۆم بیخەمە ناو داوی مردنەوە. ئەو چەند جار منی لە مردن ڕزگار کردبوو، کەواتە ئەرکی منە ئەم جاریان گیانی ئەو بکڕمەوە ئەگەر بە نرخی گیانی خۆم تەواو دەبێت. ئەوە دوایین فکر و دوایین قۆناغی دوودڵی و گومانی من بوو، چونکە دەست بەجێ پێم وت یوری گوێ بگرە، من لەگەڵ تۆ دێم، بەڵام مرجەکەی ئەوەیە کوێرانە فەرمانەکانم جێبەجێ بکەیت. تێدەگەیت؟ مۆنی کرد و وتی لەم ماوەدا کە ساڵێکە کەی سەرپێچی فەرمانەکانتم کردووە تێنەگەیشت. سەبارەت بە ڕابردوو قسە ناکەم، لە داهاتوودا ڕەنگە ڕووداوی وا بێتە پێش باوەڕی تۆ بەرامبەر بە من بگۆڕێت و یان لە خۆشەویستی تۆ کەم بکاتەوە. مەبەستم ئەوەیە لە داهاتوودا کوێرانە فەرمانەکانم جێبەجێ بکەیت و لەو پەڕی بەزەیدا دەستورەکانم ئەنجام بدەیت. ئەگەر ڕازی دەبی لەگەڵ تا دێم. ئەو بێدرەنگ وتی ڕازیم. دواتر دەستی بۆ لای من درێژ کرد و جارێکی تر وەک ئەو شەوەی کە لە قاوەخانەکەدا ڕوبەڕووی یەک بووینەوە دەستی یەکمان گوشی و من دەست بەجێوتم کەواتە ئامادەی بەڕێکەوتن بە.
یوری هەستا و بە خێرایی جلی لەبەر کرد. قەیتانی پێڵاوەکانی تند کرد، دوو خەنجەری لە چەپ و ڕاستی کەمەری خۆی دانا و دواتر تفەنگەکەی منی بەدەستەوە گرت و وتی: سەرۆک، من ئامادەم، بەرەو پێش، بەرەو چارەنووسێکی تازە. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 15. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 16 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 147. یوری هەستا و بە خێرایی جلی لەبەر کرد. قەیتانی پێڵاوەکانی تند کرد. دوو خەنجەری لە چەپ و ڕاستی کەمەری خۆی دانا و دواتر تفەنگەکەی منی بەدەستەوە گرت و وتی: سەرۆک، من ئامادەم، بەرەو پێش، بەرەو چارەنووسێکی تازە. من داوایەکی سەیرم لە یوری کرد کە خۆیشم ماناکەیم نەدەزانی. بیرم کردەوە ئەگەر بکەوینە قەیرانەوە فێڵ بەکار بەرین و دوژمنانی خۆمان بکوژین، بەڵام من کە توانای کوشتنی کەسم نەبوو ئەم پێشنیازەم کرد بەدەستی یوری مەبەستەکانی خۆم ئەنجام بدەم و گیانی خۆم ڕزگار بکەم. منیش پێڵاوەکانی خۆم هەڵکێشا و ئامادە بووم، بەڵام پێش ئەوەی لە ماڵی داری بڕۆینە دەر، هانا شڵەژا و هاتە ژوور و وتی: ئاخ، بۆ کوێ دەڕۆن؟ مەڕۆن. من بە پەلە پرسییم: چی بوو؟ بۆ کوێ نەڕۆین؟ هانا لە کاتێکدا دەستەکانی لە ملم ئاڵاند گریا وتی: بۆ کوێ دەڕۆیت؟ دەڵی دەتەوێت بۆ ڕێگایەکی دوور بڕۆیت و بوەستە، بارودۆخ مەترسیدار و جەنگەڵ ئەمن نییە. پرسییم: بۆ؟ مەگەر چی بووە؟ ژنانی وەحشی ئامازۆن وەک ساڵی پێش هاتوونە ئەم دەوروبەرە، هەر کات ئەوان بە شەڕکەرانی خۆیان لێمان نزیک دەبنەوە، کۆمەڵێک لە پیاوە جوان و لاوەکانی هۆزەکان دەبن و دواتر دەیکوژن. وتم: ئەوان کاریان بە پیاوانی هۆزی ئێوە نییە، مەبەستیان منم، کاتێک من ڕۆشتم ئەوان دەڕۆن و ڕووداوەکە کۆتایی پێدێت. هانا وەک شێت دەگریا و بە هیچ جۆرێک ئامادە نەبوو دەست بەردارم بێت. دەستەکانی تند لە ملم ئاڵاندە بوو، قاچی لە زەوی بەرز کردەوە، بەڵکو ناچارم کات دانیشم و لە ڕۆشتن پەشیمان ببمەوە. سەیرێکی یوریم کرد و سەیرێکی هانا. چاوە جوانەکانی هانا فەرمانیان پێدەکردم لە ڕۆشتن لەگەڵ یوری چاو بپۆشم، بەڵام لەولاوە نیگا پڕداوەکاریەکانی یوری هانی دەدام هانا بەجێ بێڵم و بڕۆم. ماوەیەک لە ترس و گوماندا بەسەرم برد، چەند خولەکێک بە دژواری لێم گوزەرا، خولەکە پەرێشانیەکان کە تیایدا نەمدەزانی چی بکەم و دەبێت چه بڕیارێک بگرم. سەرنجام دەستەکانی هانام بە زۆر لە ملم کردەوە و وتم: هانا، گوێ بگرە، من تۆم خۆش دەوێت، بەڵام ئێستا ناتوانم ببمە هاوسەرت. سەبر کە با بڕۆم و بێمەوە ئەوسا ماڵێکی جوان لای تافگە بۆ خۆمان دروست دەکەین، تێدەگەیت؟ هانا بەگریانێک بەدەنگێک کە دنیایەک ناوەمێدی لێ دیار بووتی: تۆ دەڕۆیت، بەڵام دڵنیام بەدەست ژنە جوانەکانی ئامازۆن دەکوژدەیت. هەرگیز پیاوێک بە سەلامەتی لە دەستیان دەرباز نەبووە. من تفەنگەکەم نیشاندا وتم: بەم داردەستە کەس ناتوانێت بمکوژێت. بە هەزار قسە و پارانەوە رازیم کرد بە شێوەیەکی کاتی وازمان لێبێنێت. بە هەر حاڵ ئەو بە خۆشحاڵی و ڕاکردن ڕۆشت و من و یوری لە دەرگا ڕۆشتینە دەر و بۆ ئەوەی کەس نەمان بینێت ڕێگەی خۆمان خوار کردەوە. لە پشت ڕێزی ماڵەکان ڕێگەی جەنگەڵمان گرتە بەر. من و یوری بە نەرمی دەڕۆیشتینە پێش. یوری ڕێگاکانی جەنگەڵی باشتر لە هەر کەسێکی تر دەناسی، لە پێچ و پەنا، بەرز و نزمی و سەرنجام هەموو شوێنێکی ئەو سنوورە شارەزا بوو. زۆنگاوە مەترسیدارەکانی لەوێ بە پەنجە دیاری کرد و بە شێوەیەک منی لە زۆنگاوەکان تێپەڕان کە بەڕاستی سیر بوو. تووشی سەرسوڕمان بووم. خوێنەرانی بەڕێز، کاتێک لە ڕاستی ڕووداوەکە و ناسنامەی ڕاستەقینەی یوری ئاگادار بن، ڕەنگە زیاتر لە من سەرتان سۆڕ بمێنێ. ئێستا چونکە نامانەوێت ڕێڕەوی دارستانەکە بگۆڕین، ڕووداوەکانی یەکیەک بەو شێوەیە ڕوویانداوە. دەگێڕینەوە و دەگوزەرین بەبێ ئەوەی ئاماژە بەم بابەتە بەرێت. ئەو ڕۆژە یوری لە پێش منەوە دەڕۆیشت و ڕێگاکانی جەنگەڵی نیشاندام و منی تێپەڕ کرد. زۆر سرم سوڕما، بەڵام چونکە ئەوم بە کەسێکی وشیار دەزانی، بەخۆمم وت ئەو جارێک لەم ڕێگا ناوە تێپەڕیوە و ئەم سنوورانەی ناسیوە، بۆیە جێگەی سەرسوڕمان نییە، بەڵام ڕاستی شتێکی تر بوو. ڕێپێوانی ئێمە درێژەی بوو دەڕۆیشتینە پێش، لە خاڵێک لە جەنگەڵ کە سەرچاوەیەکی ئاوی پاک لە ژێر زەوی هەڵدەقڵا. وەستاین و بڕیارماندا دوای کاتژمێرێک حەوانەوە دەست بە ڕێگا ڕۆشتن بکەینەوە. ئاوابوونی هەتاو نزیک بوو.
هەوا هێواش تاریک دەبوو. منیش تووشی ترس دەبووم. لەلایەکی تر برسێتی تەنگی پێ هەڵدەچنین. لەو کاتژمێرەوەی لە هۆزەکەی هانا هاتبووینە دەر تا ئێستا برسی بووین. لەلایەکی تر بە هاتنی شەو درێژەدان بە ڕێگە ڕۆیشتن دژوار دەبوو. بۆیە بەیوری وت سەرەتا بۆ تێرکردنی سکی خۆت و من کارێک بکە و دواتر پێم بڵێ لێرەوە تا هۆزی ژنانی وەحشی ئامازۆن چەندە ڕێگایە. یوری بیری کردەوە وتی ئەگەر بە خێرایی بڕۆینە پێش نزیک بەیانی دەگەینە هۆزەکەیان. ئەگەر وانە بێت ناچارین ئەم شەو لە ناو جەنگەڵدا بمێنینەوە. کاتێک دڵنیا بووم هێشتا ڕێگەیەکی زۆرمان تا گەشتن بە هۆزی ژنانی ئامازۆن ماوە بە یوریم وت هەستە تا بە دوای ڕاودا بگەڕین. تا هەوا تاریک نەبووە دەبێت شتێک بۆ خواردن پەیا بکەین وەگەرنا گیرۆدەی برسێتی دەبین. و دەست بەجێ تفەنگەکەم هەڵگرت و بەڕێکەوتم. یوریش بەسەر سوڕمانی من لە شوێنەکەی هەستا و بە دوامدا بەڕێکەوت. کەمێکی تر لە ڕێگادا ڕۆیشتین. نەمدەزانی چ چارەنووسێکی شوم چاوەڕێمان دەکات. لە هەر شتێک بێ ئاگا هەنگاومان هەڵدەگرت و چاومان لەسەر شاخ و گەڵای دارەکان بە دوای باڵندەدا دەگەڕا تا بە فیشەک بکوژرێت و ببێتە خواردن بۆمان. لەم کاتەدا گەیشتینە پانتاییەکی بەربڵاو کە داری تیا نەبوو. دەنگی چۆڕەی ئاوێکی کەم لەسەرەوە دەبیسرا و ڕۆشناییەکی سوور ڕەنگ لەسەر زەوی ڕەنگی دەدایەوە. سرم سوڕما بۆچی خۆڵ و گیا تیشکی هەتاوی زەرد ڕەنگ پێدەداتەوە؟ و جگەلەوە لە یوریم پرسی بۆ ئەم بەشە لە جەنگەڵ چۆڵەدارەکانی ئێرە کێ بڕیوێتی؟ یوری بە وردی و ترسەوە لە دەوروبەری خۆی دەڕوانی و کاتێک من لە چاوەکانی زەق بووم ترسام. ئایا لە هەموو شوێنێکی ڕوخسار و چاوی ئەووا بووە بە سەر سوڕمانەوە پرسییم یوری تۆ چیت لێ دێت؟ بۆوە ڕەنگت پەڕاوە؟ ئاوی دەمی خۆی قوت داوتی سەرۆک لەسەر قەراغەکانی مردن جێگیر بووین. ئێرە مەترسیدارترین زۆنگاوەکانی بەستێنی ئامازۆنە. لقەکانی ڕووباری ناپۆ کە لە جەنگەڵدایە دێتە ئێرە و ئەگەر بەردێکی بچووک بکەوێتە ناوی تا قوڵایی 200 مەتر دەڕواتە خوار و هیچ هێزێک نییە ڕزگاری بکات. من شانەکانی خۆم بەرز کردەوە و بە خوێن ساردی وتم ئەم زۆنگاوانە ئەوەندەش مەترسیدار نین چونکە ئێمە هێشتا پێیان نەگەیشتوین و لەم ڕێگەیەوە کە هاتوین دەتوانین بگەڕینەوە. لێرەدا بوو کە منیش ترسام و هەموو گیانم لەرز دایگرت چونکە یوری وتی سەرۆک بە هەڵەدا چوون. ڕێگەی گەڕانەوە گیراوە. من و ئێوە لە ناوەڕاستی زۆنگاو داین و بە خۆشحاڵیەوە تا ئێستا لە تەنیا ڕێگەی زۆنکا و کەڕەق و بەهێزە هاتوین و بێەوەی هەستی پێ بکەین. بەڵام گەڕانەوە کارێکی ئاسان نییە. زانیم چارەنووس مەرگێکی مەترسیداری بۆ پێشبینی کردوین. ڕنگ بە ڕوخسارمەوە نەمابوو. دەلەرزیم. هەرچەندە هەوا تاریکتر دەبوو زیاتر دەترسام. زمانم لە ترسا گیرا بوو. لەگەڵەوەشدا هەوڵی خۆمم دەدا و بەرەو دواوە یانی ئەو ڕێگەی لێوەی هاتبووین ڕۆشتم. بەڵام هێشتا دوو هەنگاو نەڕۆشتە بووم کە قاچی ڕاستم تا ئاژنۆ لە ناو زۆنگاوەکەدا ڕۆچوو. ئەگەر یوری دەستی نەدەگرتم لە قوڵایی زۆنگاو ڕۆدەچووم. لەم کاتەدا دەنگی چەڵب لەم لاولامان بەرز بوویەوە. لە دەوروبەرم دەڕوانی بەڵام چونکە هەوا تاریک بوو چاوم هیچ شوێنێکی نەدەبینی و هیچم بۆ جیا نەدەکرایەوە. لە ترسا بازووی یوریم گرت و وتم یوری ئەم دەنگانە چین؟ یوری بازووی لە دەستم دەرهێنا وتی سەرۆک مەجوڵێن منیش مەجوڵێنن. ئێرە کە لێی وەستاوین ڕقە بەڵام ئەگەری ئەوە هەیە ئێوە شوێنی قاچمان بگۆڕێت و بڕۆینە ناو قوڵایی زۆنگاو. بەپەلەوتم وەڵامی پرسیارەکەم بدەرەوە ئەم دەنگانە چییە؟ ئەو دووبارە شتێکی تری وت و من تێگەشتم کە نایەوێ وەڵامی پرسیارەکەم بداتەوە و بۆیە جاری سێم بە تووڕەیی یەخەیم گرت و وتم ئەحمەق بڵێ ئەم دەنگانە چییە؟ گوێ بگرە دەنگی چڵب دەیبیستی؟ ناچار یوری هاتە قسە و بە پێچەوانەی حەزی خۆی وتی ئەمە دەنگی ئانی کاتۆڕەکانە. تیمساحەکان هاتوون جەستەمان بخۆن. ئەم ئاژەڵانە لە دوورەوە بۆنی مرۆڤ دەکەن و بە خێرایی خۆیانی پێدەگەێنن. تیمساحی زۆر لە ناو زۆلکاوەشلەکانی ئەم زۆنگاوانەدا هەیە کە مەترسیدارترین ئاژەڵەکانی جەنگەڵ دەژمێردرێن. ئەوان ئێستا ئێمەیان گەمارۆ داوە تا لە کاتی گونجاودا هێرشمان بۆ بکەن. تازە تێگەیشتم بۆ یوری لە وەڵامدانەوەدا مینگە دەکرد. ئێمە لەو خاڵە یانی لە شوێنێک بەپانی 1 مەتر بە 1 مەترونی و مابووینەوە. ڕێگەی گەڕانەوەمان ون کردبوو. ڕێگەی پێشکەوتنیشمان نەبوو.
دەوروبەرمان تیمساحە خوێنخۆرەکان بوون و هەر سات ئەگەری هێرشمان هەبوو. لە ڕاستیدا مرگ لە چەند هەنگاویماندا بوو هێدی لێمان نزیک دەبوویەوە. زیاد لە ڕادە ترسا بووم و لە ترسیەوەی نەوەک تیمساحەکان گاز لە قاچم بگرن و بمکێشنە ناو زۆنگاوەکە دانیشتم و جوامیلکەمدا. یوری کامەی بینی وتی سەرۆک ئاسوودە بن، تا کاتێک ئێمە زیندوین ئەم تیمساحانە هێرش ناکەن. دەترسام، نەمدەویست ناوی مردن ببیستم، بەڵام لەم زۆنگاوەدا بێجگە مردن ڕێگایەکی تر نەبوو. چ مەرگێکی مەترسیدار و پڕ ئازار. شەو تێدەپەڕی، تاریکی چۆرتر دەبوو، برسێتی فشاری دەهێنا و کەم کەم من و یوری لە لاوازی و ناتەوانی و بێخەونی لە پێدەکەوتین. سەرنجام ئەو شەوە بە هەموو دژواریەکانی تێپەڕی و بەیانی بوویەوە. کاتێک هەوا هێواش ڕوون بوویەوە لە دارەکانی جەنگەڵ کە بە شێوەی بازنەیی لە دەوروبەرماندا بوو، سەیرم کرد و دواتر سەیرێکی ئاسمانم کرد و بە خۆمم وت خوا چارەنووسی منی وا دیاری کردووە لێرەدا بمرم. لێرە و بەم هەموو ئازارە یوری کە زیاتر لە من بە بارودۆخ و مەترسی زۆنگاوەکە ئاشنا بوو، زیاتر لە من ترسا بوو، زۆرتر لە من لە پێکەوت، هەتا هەوڵی دا و هەتا و تیشکی دەپرژاندەوە سەر ئاوی پیسی زۆنگا و هەڵمێکی پیس و بێزارکەری دروست دەکرد. هەوا گەرم بوو، گەرمتر تاوەی من و یوری ناچار ڕوود بووینەوە. گەرما لە زۆنگاوەکە بوو، ئاوەکە لە ژێر تیشکی تیژ و ڕاستەوخۆی هەتاو دەبوو بە هەڵمی ئاو شوێنەکەی نەشیا و بۆ خۆراگرتن و هەوای نەشیا و بۆ هەڵمەژین کردبوو. لەگەڵەوەی هەردووکمان بە تەواوی خۆمان ڕوود کردبوویەوە لە گەرمای زۆر عارەقمان دەڕشت. دەتوت ئەندام و ئێسقانەکانم دەبنە ئاو و لە جەستەم دەردەچن. مردنیش نزیک دەبوویەوە تا شوێنێک چنگاڵی خوێناوی خۆی لەسەر قورگی یوری دانا. ڕەنگ بە ڕوخساری یوریەوە نەما بوو. من لە ڕووی حسابێکەوە کە دەمزانی مرۆڤ هەر چەندە لاوازیش بێت تا دوو شەو و ڕۆژ بە برسیەتی دەتوانێت زیندوو بمێنێت. گومانم برد ئێمە بەهۆی هەڵمەکانی زۆنگا و واژەهراوی بووین. بەڕاستیش هەروە بوو. یوری ڕەنگ پەڕا و بە لێوەشین و وشک هەڵگەڕاوەکانی چەمایەوە تاوەی کەوتە سەرزەوی. بە دژواری و ترس و لەرزی زۆر خۆم پێگەیاند و گوێم لە دڵی گرت. هێشتا دڵی هێواش لی دەدا و نیشانی دەدا کە هێشتا زیندووە. بە بینینی ئەمە نزیک بوو شێت بم. زۆر خۆم ڕاگرت تا شێت نەبم. سەیرێکی دەوروبەرم کرد و دواتر هەر چوار لام خستە ژێر سەرنجەوە، لە چەپ و ڕاست، سەر و خوار. کەنارەکانی زۆنگا و دوور بوو. لەگەڵەوەشدا ڕێگەیەکم هەڵبژارد و ڕۆشتمە پێش. چەند هەنگاوێک کە ڕۆشتمە پێش زەوی ڕق بوو. شادمان بووم و بە دڵنیایەکی زۆرترەوە درێژەم بە ڕۆشتندا. بەڵام لە ناکاو ژێر قاچم ڕۆچ و تا هاتم بکەومە خۆ تا کەمەرم ڕۆشتە ناو زۆنگا و لە سینەمادا بینی بووم و لە ناو ڕۆژنامە و گۆڤارەکاندا خوێندەبووم کاتێک مرۆڤ دەکەوێتە ناو زۆنگا و نابێت زۆر هەوڵ بدات، چونکە هەرچی زیاتر تەکان بەخۆی بدات و وزە بەکاربەرێت زیاتر ڕۆدەچێت. بۆیە کاتێک بینیم کەمەرم لە زۆنگاوەکەدایە هەوڵمدا خوێنسارد بم و بە خوێنساردی ڕێگایەک بۆ ڕزگاربوون بدۆزمەوە. بەڵام چ شتێک ئەگەری بوو من لە مردن ڕزگار کات. لەگەڵەوەی هەوڵم نەدەدا سات لە دوای سات زیاتر لە زۆنگاوەکەدا ڕۆدەچووم. ئاوی زۆنگا و لە کەمەرم هاتە سەر تا ناوک تێپەڕی و گەشتە ژێر پەراسووەکان و لەوێوە وردە بەرز بوویەوە. چی بکەم؟ ژیان تەواو بوو. ماڵ ئاوا هەموو شتێک و هەموو شوێنێک و هەموو کەسێک. ماڵ ئاوا دایە براکەم، ماڵ ئاوا ئەی هاوڕێ عەزیزەکانم، ماڵ ئاوا ئەیهانەی خۆشەویست. من لەم زۆنگاوەدا مردم و بووم بە پاروی تیمساحەکان. بێ ئیرادەم ڕستانم هێنایە سەر زمان و وەک شێت لە چەپ و ڕاستی خۆمڕوانی. دووبارە دەنگی چڵب دەبیسترا و زانیم تیمساحەکان نزیک دەبنەوە. چاویانم دەبینی دەمکراوە و ددانە تیژەکانیان مووی لەسەر جەستەم سێغ دەکرد. زۆنگا و فشاری بۆ جەستەم دەێنا. دەدوت بەشێکی جەستەمیان خستۆتە گەچەوە. نزیک بوو چاوەکانم دەرپەڕن. دەستەکانم درێژ کرد و کاتێک زیاتر دەڕۆشتمە خوار بە هەموو هێزی خۆم قیژاندم و لە هۆش چووم. ڕوخساری مەترسیداری مەرگ پێشەوەی بمرم و ڕۆح لە جەستەم دەرچێت ئەوەندە ترسیتیا دروست کردم کە بێهۆش بووم. بەڵام لە دوایین ساتدا داخی دڵی خۆم بە قیژەیەک خاڵی کردەوە.
جۆرێکی تایبەت بێهۆش بووم، کەم کەم سات بە سات بە هەمان ئەندازە لە هۆش دەچووم. ڕۆشنە خوارەوەی خۆم لە زۆنگا و نزیک بوونەوەی تیمساحەکانم هەست پێدەکرد. لە هەمان کاتدا شادمان بووم بەبێ هۆش دەمرم و ئازار ناکێشم. بیستە بووم گیاندان سەختە، کەوا ئێستا بێهۆش بووم هەستم بە گیان کێشان نەدەکرد. ئەوە دوایین شت بوو بەبیرم داهات و ئیتر نەمزانی چی بوو. واز دەکەم مردن زۆر شیرین و ئاسان بێت. ئەو ڕۆژە کە من و یوری کەوتینە زۆنگا و مردین. مەگەر مردن شتێکی زیاترە؟ یوری لە هەڵمەژاهراویەکانی زۆنگا و حاڵەتی گۆڕا. لێدانی دڵی کەم بوویەوە و لای چەند تاشە بەردێک کەوت لە مردن نزیک بوویەوە. منیش کەوتمە ناو زۆنگا و لەگەڵەوەی لێ دەترسام ڕوبەڕوو بوومەوە. کەمکەم لە زۆنگاودا ڕۆ دەچۆم کە وەک شێت قیژاندم و لە هۆش خۆم چووم. مردن ئەمەیە، زۆر ئاسان و شیرین، وەک خەوێکی قورس خۆش. کاتێک مەرگ هات جەستەی مرۆڤ بە هەموو ئازارەکانیەوە هەست بە ڕاحەتی دەکات. دەمی مرۆڤ لە هەنگوینێکی شیرین چێژدەر و ئارامکەرەوە پڕ دەبێت. ڕۆح لە کۆتی جەستا ئازادی دەبێت و کار تەواو دەبێت. واز دەکەم مردن زیاتر لەمە شتێک نییە و منە و ڕۆژە ئەم حاڵم هەبوو تا دوایین سات دوایە و قیژە بە ئازارەی کێشام هەستم دەکرد دەڕۆم بمرم و لەم مردنەکە وەک خەوێکی قورس بە دوام داهات چێژم دەبرد. گومانم دەبرد کە من مردووم. ئێستا لە تابوتدام. ئێرە کە ئارام پاڵ کەوتوین تابوتێکە جوان کە منیان تیا پاڵ خستووە و دەیانەوێت بمخەنە ژێر خاک. لەوەی مردووم گومانم نەبوو، بەڵام بیرم لەوە دەکردەوە چه هێزێک منی لە زۆنگاوەکەدا هێناوەتە دەرۆ لە ناو تابوتدا دایناوم. بیستە بووم قەشەکان دەیانوت کاتێک مرۆڤ مرد ڕۆح ئازاد دەبێت و دوای ماوەیەک ڕۆح بە دوای جەستەی خۆیدا دەگەڕێت و سەردانی جەستەی خۆی دەکات. وامزانی چەند مانگ یان چەند ڕۆژ تێپەڕیوە و ئەمە ڕۆحی منە گەڕاوەتەوە و هەست بەم شتانە دەکات. بەڵام لەوە سەرگەردان بووم چۆن دەتوانم هەناسە بکێشم. هێواش دەستی ڕاستی خۆم بەرەو لای خۆم تەکان دەدا. دەمویست تابوتەکە بدۆزمەوە، بەڵام هەرچەندە دەستم گێڕا دەستم بەر تابوت نەکەوت. دواتر دەستی چەپی خۆم بە هەمان شێوە جوڵان. ئەم جارە دەستی چەپم بە شتێک کەوت کە گەرم بوو، وەک جەستەی مرۆڤ گەرم بوو. بەسەر سوڕمانەوە سەری خۆم سوڕان تا مردوویەکی تر کە لای مندایان نابوو بیبینم. چەندە سرم سوڕما کاتێک یوریم لای خۆم بینی. بەبینینی یوری کرانەوەیەکی سەیر دڵوگیان میگرتەوە و تازە هەستم بەوە کرد کە سەر و کەلە و گردن و نیوەی جەستەی خۆشم بەرز کردوتەوە. بەخۆمم وت ئەگەر مردووم چۆن و بۆ دەجوڵێم. هەناسەشم دەکێشا، سینەم بەرز و نزم دەبوویەوە. دەستم لەسەر دڵی خۆم دانا، لێدانی نەرم و ئاسایی دڵم هەست پێ کرد. یوریش زیندوو بوو، تەنیا کەمێک ڕنگ پەڕاو دەهاتە بەرچاو. دەستم لەسەر دڵی دانا و هەستم کرد حاڵی ئەویش باش و ئاساییە، کەواتە هەردووکمان زیندوین. دەمویست لە شادمانیدا بقیژێنم، دەمویست لە شوێنەکەمدا هەستم و سەما بکەم. بەخۆمم دەوت خوایە چه هێزێک جگە لە دەسەڵاتی تۆ توانای ڕزگارکردنی ئێمەی لەو زۆنگاوە مەترسیدارەدا بوو. چه کەسێک ئێمەی لە قورگی مردن هێنایە دەر و گەڕانینیەوە بۆ ژیان. کەس نەبوو وەڵام بداتەوە، هەموو شتێک لام نامۆ بوو، بەڵام دەمتوانی بە ئازادی لە دەوروبەری خۆم بڕوانم. یوری لەسەر زەوی پاڵ کەوتە بوو، تەنیا سەرینێکی بچووکی لە ژێر سەردا بوو، بەڵام ژێر من نەرم بوو. پارچەیەکی گەورەی پێستی گایان لە ژێردا ڕاخستە بووم و سەرینێک گەورەتر لە سەرینەکەی یوریم لە ژێر سەرە. پارچە سەرین لێرە؟ ئێرە کوێیە؟ کەس وەڵامی ئەم پرسیارەشی نەدایەوە. دەستم بە لێکۆڵینەوە بە چاو کرد. دەورمان دیوارێک بوو، ئەوێ ژوورێکی گەورە و پاک بوو، هەرچەندە وەک زۆربەی ژوورەکانی جەنگەڵی باران لە بەرگ و گەڵای درێژ و تایبەت دروست کرابوون، بەڵام جیاوازی لەگەڵ ماڵ و ژوورەکانی تر لەوەدا بوو کە زیاد لە ڕادە پاک و خاوێن بوو. بەڵام سەلیقەیەکی تایبەت ڕازێنرا بوویەوە و چەند دەلاقەیەک بۆ ڕوونکردنەوە ڕووناکی لە ناو ژوورەکەدا دروست کرابوو. ئێرە کوێیە؟ یانی چی؟ کەوتمە دەریای بیر و سرم لە ناو دەستم گرت و دەنگێک سەرنجی منی بۆ لای خۆی ڕاکێشا و کە سرم بەرز کردەوە یوریم بینی چاوی خۆی کردەوە دەیناڵان. زۆر شادمان بووم، خۆم گەیاندە سەر سەری و دەستم بە شێلانی شانەکانی کرد. یوری ناڵەیەکی کرد و
بەڵام کاتێک چاوی بە من کەوت بزەیەکی گرتووتی سەرۆک ڕزگارمان بوو. بە هێواشی وتم بەڵێ ڕزگارمان بوو، بەڵام هێشتا دیار نییە کێ ڕزگاری کردوین و ئێرە کوێیە. یوری هەستا و دانیشت. زۆر بە خێرایی ئەم کارەی ئەنجامدا، چونکە هێشتا شوێنەواری ژەهرەکە لە جەستەی داما بوو. هەستی بەسرە گێژە کرد و چەند ساتێک چاوەکانی بەست و سەری لەسەر دەستگرت تا باشتر بوو. پێشەوەی دەست بە گێڕانەوەی ڕووداوەکان بکەم تا باشترە خوێنەران لە ڕووداوی چۆنیەتی ڕزگارکردنی خۆم و یوری ئاگادار بکەمەوە، چۆنیەتی دەرکەوتنی ئەم موعجیزەیە باس بکەم و دواتر بڕۆم بە دوای ڕووداوەکان. دروست لەو کاتەی من کەم لە ناو زۆنگاوەکەدا ڕۆدەچووم، بە هیچ شوێنێک هیوادار نەبووم. لە قەراغ زۆنگاوەکە کۆمەڵێک بەرەولای هۆزی پیچیەکان دەڕۆشتنە پێش. ئەم تاقمە لە 2 پیاوی زل و 4 شانە و ڕەشپێستی چەکدار و 4 ژنی جوان پێکداهاتن. ئەمانە لە هۆزی ژنانی ئامازۆن بوون، ژنانی دانیشتوانی هۆز و ڕەشپێستەکان. لەو پیاوانە بوون کە ببوونە دیلیان و دوای ئەوەی ئەرکی خۆیان ئەنجام دەدا چارەنووسی وەک کەسانی تریان پێدەبرا، وەک لە بەشەکانی پێشووتردا ئاماژەی پێدرا. کاتێک من و سمی بەرەولای پیچیەکان دەڕۆیشتین، چەند ژنی چەکداری هۆزی ژنانی ئامازۆن ئێمەیان بینی بوو. لەوەی سپی پێستیان لەگەڵ سمیدا بینی بوو، سەریان سوڕما بوو. خێرا سەرۆکەکەی خۆیان کە ژنێکی زۆر جوان و دڵڕەفێن بوو ئاگادار کردبوویەوە. سەرۆکی هۆز دەستوری دابوو بە هەر شێوەیەک دەکرێت دەستگیرم کەن و بمبەنە لای و بۆ ئەم مەبەستە و تاقمە بەرەو هۆزی پیچیەکان بەڕێکەوتبوون و لە هەمان کاتدا من و یوری لە زۆنگاوەکەدا گیر کەوتبووین. لە قەراغ زۆنگاوەکەدا بەرەو هۆزی ئاماژە پێدراو دەڕۆیشتین کە لە ناکاو دەنگی قیژەی منیان بیست. من لەو کاتەدا خۆم قیژاندم، سرم سوڕما، چونکە تەنیا مرۆڤێکی ئەحمەق داوای هاریکاری لە هیچ دەکات. منیش دەبوایە زۆر ئەحمەق بم کە لەو کاتەدا قیژاندم داوای یارمەتیم کرد. لەو جەنگەڵەدا کەسم نەدەناسی بێتە یارمەتیمان و یارمەتی من و یوری بدات. بە هەر حاڵ قیژاندم و ئەم دەنگە بەگوێی ئەوان گەشت و بە خێرایی وەستان. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 16 بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 17 لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنەوەحشیەکانی ئامازۆن لاپەڕە 157. بارحاڵ قیژاندم و ئەم دەنگە بەگوێی ئەوان گەیشت و بە خێرایی وەستان. سەرەتا 2 پیاوەکە بەرەو زۆنکاوەکە هاتن و بە دوای ئەواندا 4 ژنەکە کە بە تیرروکەوان چەکدار بوون هاتنە پێش. کاتێک لە چڕی دارەکان تێدەپەڕین لە ڕووناکی کەمڕەنگی ئێوارێ سەری منیان بینی. هەموو ئەم شتانم دواتر زانی. ڕەشپێستەکان ئارزومەندی ڕزگارکردنی ئێمە نەبوون و دەیانویست درێژە بە ڕێگای خۆیان بدەن. تەنانەت ژنەکانیشیان لەگەڵ خۆیاندا هاوڕا کرد و بەڕێکەوتن. بەڵام لە ناکاو چاوی یەکێک لە ژنەکان بە من و پێستی من کە ڕوود بوو دەکەوێت و کە دەزانێت سپی پێستم بەوانی تر دەڵێت ئەمە ئەو کەسەیە کە سەرۆکی هۆز داوای لێکردوین و ئێستا بۆ دەزیرکردنی ئەو دەڕۆین، بگەڕێنەوە بۆ کوێ دەڕۆن. بە خێرایی دێنە پێش و کە دڵنیا دەبن من سپی پێستم فەرمان بەو 2 ڕەشپێستە دەکەن بۆ ڕزگارکردنی ئێمە خۆیان بدەن لە زۆنکاوەکە. بیرخستنەوەی ئەم خاڵەش پێویستە کە ژنانی ئامازۆن زیاتر سەرنجیان بە من دەدا و بە یوری کە پێستی جەستەی تا ڕادەیەک قاوەی ڕەنگ و سوتاو بوو سەرنجیان نەدەدا، چونکە ئەویان بە سپی پێست نەدەزانی. بە هەر حاڵ یەکێک لەو 2 ڕەشپێستە لەسەر وشکەدارێکدا دەنیشێت و ئەوی تریان بە قاز دارەکەیان پاڵ پێوە دەنێت. تیمساحەکان وەک دیار بوو زۆر لێمان نزیک ببوونەوە. ئەگەر ئەوان چارەکێک درەنگتر بگەشتنایە ئەو ئاژەڵە دڕندانە تیکەتیکیان کردبووین. بەم شێوەیە 2 ڕەشپێستەکە دێنە پێش و لە یارمەتی نێزە درێژەکانی خۆیان وشکەدارەکە دەجوڵێنن. کاتێک من بێهۆش بووم ڕۆچوونم لە ناو زۆنکاوەکەدا وەستا، چونکە پەلەقاژەم نەدەکرد و ئەمەش بووە هۆی ئەوەی لە شوێنەکەی خۆمدا بمێنمەوە. دەرکێشانی من لە ناو زۆنکاوەکەدا دژوار بوو، بەڵام ئەو 2 ڕەشپێستە هەر جۆرێک بوو ئەم کاریان ئەنجامدا بوو. من دەکێشنە دەر دەمخەنە سەر دارەکە و دەڕۆنە لای یوری و ئەویش دەخەنە سەر دارەکە و هەر لەو ڕێگایەوە کە هاتبوون دەگەڕێنەوە. هەرچی بوو قیژەیەک لە دوایین ساتا لەو پەڕی بێهیوایی لە قوڕی من هاتە دەر بۆ هۆی ڕزگاری ئێمە. هەڵبەت ئەو کاتەی یوری هاتە هۆش و ئێمە لە ژوورەکەدا دانیشت بووین. لەم بابەتە ئاگادار نەبووین کاتێک یوری هاتە هۆش و سەرگێژەی نەما وەک ئەوەی بیەوێت پشتی لە من داشارێت و ڕووی تێکردم و بە دوای کراسەکەی خۆی داگەڕا. بە خۆشحاڵیەوە ئەوان کە ئێمەیان ڕزگار کردبوو هەموو شتێک تەنانەت پێڵاوەکانی ئێمەیان هێنا بوو لە ژوورەکە هەڵیان ڕشت بوو.
یوری کاتێک چاوی بەجلەکان کەوت زۆر شادمان بوو بە هەمان شێوە کە پشتی لە مندا ئاشارد بەرەو کراسەکەی ڕۆیشت و لەبەری کرد سرم سوڕما یانی چی بۆ پشتی لە مندا ئاشارێت ئایا لە پشتی ئەودا برینێک هەیە ئەم سەرسوڕمانم زۆری نەخایاند و کاتێک یوری کراسەکەی لەبەر دەکرد توانیم پشتی ببینم لە پشتی ئەودا وێنەیەکی سەیر دەبینرا هەموو پشتی ئەو بەشێک لە شانیان خاڵ کوتا بوو خاڵی وێنەکان ڕەنگی جۆراوجۆریان بوو بەشێک ڕەش بەشێک سەوز و بەشێک سوور زیاتر لە یەک نیگا نەمتوانی پشتی ببینم بەڵام لە هەمان سات و بە هەمان نیگا هەستم بەوە کرد خاڵەکەی هاوشێوەی خاڵی وحشیەکانی باشووری ئەمریکایە و وێنەی یەکێک لە بتەکان نیشان دەدات ئەم بابەتەم بە هەموو گرنگیەک دواتر بەدەستهێنا زۆر زوو لە بیرم چوویەوە و دەرفەتی ئەوم دەست نەکەوت زۆر بیدرێ بکەمەوە چونکە لە هەمان کاتدا یوری کراسەکەی خۆی لەبەر کرد و سەرقاڵی لە پێکردنی شەڕواڵەکەی بوو دەرگای ژوورەکە کرایەوە و ڕەشێکی چوار شانەی زل و بەهێز هاتە ناو زەق لە من و یوری ڕوانی یوریش بەسەر سوورمانەوە لێی دەڕوانی و دواتر بزێکی گرت و شتێکی وت کە من دەمانە و ناوەڕۆکەکەی حاڵی نەبووم یوری زمانە ناوچەیەکانی زۆر دەزانین کە یەک لەوان زمانی هۆزی ژنانی وحشی ئامازۆن بوو ئەو بە ڕەشپێستەکە شتێکی وت و ڕەش دەستەکانی بەرز کردەوە و داینایەوە و بە هەمان شێوە کە هاتبووە ژوور ڕۆیشتە دەر و دەرگاکەی لەسەر داخستین لە یوریم پرسی چی تێگەیشتیت ئەم ڕەشە کێ بوو لەگەڵیدا پێکەنیت ئێستا لەکوێین یوری بە پێکەنینەوە وتی لە ماڵی خۆمان داین دڵنیا بە تا یەک ساڵی تریش زیندوین و دوای ئەوە خوا دەزانێت چی دەبێت لە شتەکان تێنە دەگەیشتم و لەبەر ئەوەی لە مەتەڵیش بێزار بووم وتم جوان قسە بکە وەڵامی من بدەرەوە گەورم ئێمە لەناو هۆزی ژنە وحشیەکانی ئامازۆن داین ئەوان ئێمەیان لە زۆرکاوەکە ڕزگار کرد ئەوەی کە بینیتان من و ئەو قسەمان ئەکرد شتێکی گرنگ نەبوو من سڵاوم کرد ئەو وەڵامی دایەوە و دەستی بە نیشاندانی پیرۆزبایی بەرز کردەوە من و یوری سەرقاڵی قسەکردن لەم بارەوە بووین کە بۆ جاری دووهەم دەرگاکە بە توندیەکی زیاتر کرایەوە وەک بڵێ لەقەیان لێدا بێت قاپی دەرگاکە ڕۆیشتە دواوە و بەر دیواری ئاڵفی ژوورەکە کەوت کاتێک دەرگاکە کرایەوە کۆمەڵێک ژنم بینی کە لە پشت دەرگا وەستا بوون دوو نەفەر ڕەشپێس کە بە نێزە و خەنجەر چەکدار بوون هاتنە ژوور و لەم لاولای ژوورەکە وەستان و ئەو سات ژنێکی باڵابەرز خۆش ئەندام جوان هاتە ژوور و بە چاوە شەهلاکانی لە چەپ و ڕاستی ڕوانی و سیرێکی من و یوری کرد کاتێک نیگام بەر نیگای کەوت دەدوت دەستیان لە کارەبا داوم و کارەبا لە لەشمدا تێدەپەڕێت لەرزینێکی کەم بەڵام بەردەوام هەمووی گیانمیدا گرت چاوە جوانەکانی نیگایەکی جوانتری بوو کە هەر پیاوێکی دەلەرزان چ بگات بە من کە توانای ڕۆحی خۆم بەکەمتر لە پیاوانی تر دەزانی و بەردەوام لە بەرامبەر ژنە جوانەکان لاواز بووم زۆر زوو تێگەیشتم کە ئەو سەرۆکی هۆزە نەم دەتوانی چاوی لێ هەڵبگرم هێشتا سەیری یەکمان دەکرد کە کتوپڕ ڕووی خۆی سوڕاند و بە یەکێک لە ڕەشەکان شتێکی وت و ڕۆشتە دەر ژنانی تریش بە دوایاندا ڕۆشتن تەنیا ئەو دوو ڕەشپێستەمانەوە کە یوری وتی بۆ بردننی ئێمە وەستا بوون و منیش جلەکانم پۆشی و هاوڕێ لەگەڵ یوری تفەنگم بەدەستەوە گرت و ڕۆیشتم ڕەشەکان بە نەرمی و میهرەبانیەوە ڕێنوێنیان کردین و تا گۆڕەپانێکی گەورە کە لە پشت ڕیزێک لە ماڵە جوانەکانی هۆزیان بردین لەوێ ئەو ژنە لەسەر تەختەیەکی گەورە لەسەر دار دانیشت بوو ئێمەیان لەوێ دانیشاند و وتوێژی ئەوان دەستی پێکرد یوری بەهێواشی بە منی وت ئەمان بەپێی نەریتێکی کۆن لەبارەی دیلەکانی خۆیان کۆبوونەوە ئەنجام دەدەن ئێستا سەبارەت بە ئێوە قسە دەکەن و دوای چەند خولەک کە دەنگی ژنان بەرز بوویەوە و هەرایەک دەستی پێکرد یوری وتی هەمووان دەنگیاندا ئێوە ببنە غوڵامی سەرۆک و پەیوەستی ئەو بن چەند خولەکێکی تر ڕاوبۆچوونیان گۆڕیەوە و ئەم جاریان سەبارەت بە یوری قسەیان دەکرد و کاتێک دەنگیاندا و هەڵبژاردنیان کرد یوری بەر کچێکی جوان کەوت کچەکە بەڕاکردن خۆی بە یوری گەیاند و خۆی فڕێدایە باوەشی یوری لە دوایین سات کە لەگەڵ هاوسەرەکەی دەڕۆیشتە پشت ماڵەکان قیژاندی وتی سەرۆک لە باوەشی بگرن نەریتیان وایە بە خێرایی لەسەر دەست بەرزم کردەوە و بە پەنجە ماڵێکی گەورەی نیشاندام و تێگەیشتم کە دەبێ بۆ ئەوێ بڕۆم بە هەمان شێوە کە لەسەر دەستم بوو بەڕێکەوتم و ڕۆیشتمە ژوور کاتێک ڕۆیشتمە ژوور پیاوێکی ڕەشپێس کە ڕوخسارێکی پەرێشان و بە یەکدادراوی بوو هاتە دەر ئەو کاتە نەمناسی بەڵام دواتر تێگەیشتم کە ئەو کاری منی ئەنجامداوە و کاتێک من هەڵبژێردراوم کارەکەی لە دەستدا و بەپێی یاسا دەبێت لە ماڵی ژنەکە بڕواتە دەر ئەگەر کەس ئەوی نەویستایە زمانی مەرگی هاتبوو بەیانی ئەدام دەکرا ڕەشی ئاماژە پێدرا و بە ڕق و تووڕەییەوە سەیری کردم وزانیم نەخشەیەکی مەترسیداری بۆ کێشاوم لەگەڵ ئەوەشدا گوێم پێنەدا و هاوسەرە جوانەکەم لەسەر دۆشێکێکی ئەتڵەس دانا و خۆشم لە بەردەمیدا کەوتمە سەر چۆک سەرەتا لە چارەنووسی خۆم نقمی چێش بووم دواتر ترسی ئەوەی خوازرا و نەخوازرا و یەکێکی تر جێگەم دەگرێتەوە و منیش وەک ئەم ڕەشپێستە لەم ژوورە دەکرێمە دەر پشتی لەرزاندم ئێستا دەمبینی ئەوەی لەبارەی ژنانی وحشی ئامازۆن بیستبووم و خوێندبووم ببووە ڕاستی موو بەم و یەک بە یەک دێتە دی کەوانی مەرگی من و یوریش ڕۆژێک دێتە دی
بیستە بووم ژنانی ئامازۆن کاتێک لە پیاوێک تێردەبن دەیکوژن ئایا منیش دەکوژن؟ ئەم فکرانە دەیترساندم و بیری پێدەکردمەوە. یەک خولەک کە لە ڕوخسارە جوانەکەیم دەڕوانی نوقمی ئەم فکرانە بووم، بەڵام بە شادمانیەوە ئەو نەیهێش زیاتر لەمە بیر بکەمەوە و بزەیەکی گرت. نزیکەی 24 کاتژمێر من و ئەو لەو ژوورە کە لە هەموو ژوورەکانی تر گەورەتر و جوانتر بووماینەوە و نەهاتینە دەر. ئەوەندە چێژم بردبوو دەمیست هەر لەوێدا بمێنم، بەڵام ڕسم و نەریتەکانی هۆز زیاتر لەمە ڕێگای نەدەدا. دوای 24 کاتژمێر وەرزێکی تر دەستی پێکرد بەپێی نەریتێکی کۆن. کاتێک سەرۆکی هۆز پیاوی دڵخوازی دەست دەکەوت و دەبووە هاوسەری، جموجوڵێک لە ناو دانیشتوانی هۆز دەردەکەوت و کاتێک من و ئەو لە ژوورەوە بووین دانیشتوان سەرقاڵی ڕابواردن و خۆشی بوون، بەڵام من خەبەرم نەبوو. کتوپڕ بە دەنگەدەنگی زۆر هاتمە خۆم و لە خەوی چێش بەخشی 24 کاتژمێری خۆم بە ئاگا هاتمەوە. ڕاستی بیرم چوو باسی بکەم. ئەو پێش هەر شتێک ناوی ڕاستەقینەی خۆی بە من وت. ئەم بابەتەی زۆر بە دژوایی تێگەیاندم و من بەو خوێندنەوانی لەسەر هۆزە جیاوازەکان بووم و ڕستەی زمانە وەحشیەکانم دەزانی. لە مەبەستەکەی گەیشتم. ناوی ئەو موناک بوو. دواتر زانیم موناک لە زمانی ئەوان بە مانای داری گوڵی یاسە. بەڕاستی ئەو گوڵی یاسە بەڵکو جوانتر و خۆشبۆنتر لە گوڵی یاس بوو. من بە بیستنی دەنگی تەپڵ و قەرەباڵغی دانیشتوان بەپەلە لای ئەو هاتمە خوار و سەری موناک کە لەسەر سینەمدا بوو لەسەر زەوی دامنا. ئەو ترسی لە چاوەکانی من خوێندەوە چونکە هەر چەند سات جارێک ئەم دیمەنە بوو ئەو دووبارە دەبوویەوە. قاقایەکی بەرزی کێشا لە تەختەکەیدا بەزی و سەری لەسەر سینەمدانا و بە جوڵەکانی خۆی منی دڵنیا کرد شتێکی گرنگ نییە و لەگەڵ ئەوەشدا تێگەیاندم کە منی خۆش دەوێت و دەتوانم بە عشق و خۆشەویستی ئەو دڵگەرم بم. کاتێک من و ئەو لە ناوەڕاستی ژوورەکەدا وەستا بووین و من دەستم بە پرسەکانیدا دەهێنا. دەرگاکە بە توندی کرایەوە و ژنێک کە دەدوێت پیرترین ژنی هۆزەکەیە هاتە ژوور و دەرگاکەی لە پرسەری خۆی بەست. موناک بە بینینی ئەو منی بەردا و ڕاست و ڕێک وەستا. منیش وەک ئەو پیرەژن کە قاپێکی تەختەیی لە دەستدا بوو هاتە پێش و دەستە چرچەکانی خۆی کردە ناو شلەمەنیەکی سەوز ڕەنگی خۆشبۆن و چەند هێڵێکی ڕاستی لە ڕوخساری موناکدا کێشا و دواتر هەمان کردەوەی لەسەر ڕوخساری من ئەنجامدا. پیرەژن وێردی دەخوێند لەگەڵ ئەوەشدا لە تەواوی ئەو ماوەدا بزە لەسەر لێوەژاکاوەکانی دوور نەدەکەوتەوە و دەم و ڕوخساری پێدەکەنی. دوای ئەنجامدانی کارەکەی لە ژوورەکەدا ڕۆیشتە دەر، بەڵام دەرگاکەی دانەخست. لە بینی دەرگاکەوە بینیم هەموو دانیشتوانی هۆز لەگەڵ ئەو چەند پیاوەی لە ناویاندا بوون هەر کام شتێکیان لەدەستدایە و شادمانی خۆیان دەردەبڕن. پیرەژن قاپە تەختەیەکەی دایە دەست یەکێک لە پیاوە ڕەشپێستە چەکدارەکان و لە یەکێکی تر لە پیاوەکان تیرروکەوانێکی وەرگرت و هاتە ژوور. بەدوای ئەودا چەند کەس لە ژنەکان هاتنە ژوور و هەر کام شتێکیان لەدەستدا بوو بە ڕێزەوە دایان ناو ڕۆیشتنە دەر. پیرەژن تیرروکەوانەکەی ڕوبەڕووی من گرت و هەندێشتی وت کە من تێنەگەیشتم. دواتر لە دەرگای ژوورەکە تیرروکەوانێکی تر کە دیار بوو هی موناک و تایبەتە بەخۆی هەڵی گرت و دایە دەستی. خەنجەرێک و ڕمێک سیلاحەکانی تری من و ئەو بوو. ناڕەحەت بووم بۆ زمانیان نازانم و لە مەبەستەکانیان ناگەم. ئەگەری هەبوو بەهۆی نەزانین و بێئاگایی کردەوەیەکی پێچەوانە لە من سەر بدات و کارەکەم خراپ بکات. دڵم دەکوڵا و پەرێشان بووم کە کتوپڕ یوری لەبەردەم دەرگاکە دەرکەوت و دوای ئەوەی بەڕسمی خۆیان سڵاوی کرد و دەستی تا سەر زەوی هێنایە خوار بەو پەڕی ڕێزەوە لەوێدا وەستا. بە ئیشارە مەبەستەکەی خۆم لە یوری گەیاند و یوریش هاتە پێش و شتێکی بە موناک وت کە من تێنەگەیشتم. موناک بەسەر ئیشارەیەکی کرد و دواتر یوری هاتە لای من و بە هێواشی وتی هیوادارم خراپتان لێ نەگوزەرابێت. ئێستا لەگەڵ هاوسەرەکەتان کە سەرۆکی ژنانی ئامازۆنە دەڕۆنە ڕاوی پڵنگ. ئەم سیلاحانە بۆ ئەو مەبەستەیە کەسێک کە دەبێتە هاوسەری سەرۆکی هۆز دەبێت بوێر و ئازابێت و لانیکەم بتوانێت بە تەنیایی پڵنگێک ڕاو بکات. بۆیە لە ئێستاوە ئێوە و خاتون دەڕۆنە جەنگەڵ و شەو ڕۆژ لەوێ دەبن و دوای هەفتەیەک بە پڵنگێک دەگەڕێنەوە. بەبیستنی ناوی پڵنگ و ڕاوی پڵنگ ڕنگ بە ڕوخسارمەوە نەما و وەک بڵێ هەر ئێستا ڕوبەڕووی پڵنگێک بوو بێتمەوە. ئەژنۆکانم کەوتە لەرزین و پشتم لە ئارەقدا خوسا. لەگەڵ ئەوەشدا بەڕووی خۆم نەهێنا وتم ئەگەر نەمتوانی پڵنگ ڕاو بکەم چی دەبێت؟ هیچ. یەکێک لە تیرەکانی خاتون لە دڵی ئێوەدا جێگە دەگرێت و موناک تەنیا دەگەڕێتەوە بۆ ناو هۆز و بە هەمووان دەڵێت کە ئەو شیاو نەبوو بۆ ژیان لەگەڵ من، بۆیە ئەوم کۆش. لە کاتێکدا دەنگم دەلەرزی بە هێواشی بە یوریم وت ئەمە چ ڕسمێکی شێتانەیە؟ نامەوێت مێردی سەرۆکی هۆز بم، ئەمە چ بارودۆخێکە؟ یوری دەستی لە گاڵتە هەڵنەگرت، سەری لە گوێشکەم نزیک کردەوە وتی ئەمە بە حەزی ئێوە نییە بتانەوێت یان نا، موناک ئێوەی پەسەند کردووە، ئەمە بەسە. ئەوەش بزانن بەهاکەتان لەوەدایە کە سپی پێستن و گەرنا لەگەڵ پیاوانی تردا جیاواز نین. لەم کاتەدا ڕەنگی من پەڕاو دەم لە ترس و تووڕەییدا وشک ببوو. ڕێوڕسمی مەذهەبی کۆتایی هات و پیرێژن دەرگاکەی کردەوە و بە جوڵاندنی دەست و سەر لە ئێمەی گەیاند کاتی ڕۆیشتنە. نەم دەتوانی هەنگاو هەڵبگرم، بەڵام یوری کە لای من وەستا بوو دەستی لەسەر پشتم دانابوو بۆ پێشەوە پاڵی پێوەنام و وتی مەترسن، خوا یارمەتیتان دەدات. بە هەر دژواریەک بوو بەڕێکەوتم و بە دوای موناک وە لە ناو چەپڵە و قاوقیژی دانیشتوان لە گۆڕەپانی هۆز تێپەڕین.
من گێژ بووم و وەک ئەوە بوو گوێچکەکانم هیچ نەبیستن، دەنگی قیژەی ژنانم نەدەبیست و شادی و خۆشی ئەوانم نەدەبینی، تەنیا سەرقاڵی خۆم بووم و بەس. لەو لای گۆڕەپان کە لە قەراق جەنگەڵەوە نزیک بوو، یوری بۆ ساتێک ون بوو، دواتر لە کاتێکدا تفەنگەکەمی لەدەستدا بوو گەڕایەوە. لە شادمانیدا دەمیست بقیژێنم و سەما بکەم، لای خۆم وتم بیری تفەنگەکەم نەبوو، ئەحمەق بووم کە دەترسام، تا تفەنگ هەیە خەمم نییە، لە دێویش ناترسم. یوری تفەنگەکەیدایە دەستم و دەستمی گوشی و ماڵئاوایی کرد. دواتر موناک دەستمی گرت و منی بە دوای خۆیدا بردە جەنگەڵ و یەک خولەک دواتر لەناو شڕی دارەکاندا ون بووین و دەڕۆیشتین. هەندێک لە دیمەنەکانی ژیان مرۆڤ ناتوانێت بیریان بکات. ئەم دیمەنانە جوان و هەندێک کات قێزەونن، هەندێک جار لەبەر شیرینبوونی بیرەوەریەکانی لەبیر ناکرێت و هەندێک جار لەبەر ئەوەی زۆر تاڵ و ناسازگارە. کاتێک من و موناک دەست لە ناو دەست ڕۆیشتینە ناو جەنگەڵ، هەستم کرد یەکێک لەم دیمەنە لە بیر نەکراوانی ژیانم دەست پێ دەکات. جەنگەڵ سەرسەوز و ڕۆح پەروەر بوو، شاخ و گەڵای سەوزی دارەکان لە یەک ئاڵا بوون و لەسەر ڕێگایەکی باریک کە لە ناو دارەکانەوە تێدەپەڕی سێبەری خست بوو. دەستی موناک لە دەستی مندا بوو، ڕێمان دەپێوە. نزیکەی کاتژمێرێک بەم شێوەیە ڕۆیشتینە پێش. دووریەکی زۆر لە هۆز دوورکەوتە بووینەوە کە گەیشتینە ڕووبارێکی پان کە ئاوێکی خرۆشاوی بوو. دەوروبەری ڕووبار گیابەرزەکان دایپۆشی بوو، گیای وەحشی پێچاوپێچ و لەناو یەک. موناک وەک نەزانێکی وەحشی هەڵبەزە و دابەزی دەکرد، پێدەکەنی و ڕای دەکرد. لێرەدا وەستا و خۆی فڕێدایە سەر گیانمدارەکانی قەراغ و ڕووبار و منیشی لە پاڵ خۆیدا ڕاکێشا. لەو کاتەدا خۆم بە بەختەوەرترین پیاوی دنیا دەزانی. موناک سەری خۆی خستە سەر ئەژنۆم و دەستی بە فێرکردنی زمانەکەی خۆیان بە من کرد. بە دژواری وشە و ڕستەکانی تێدەگەیاندم و ماناکانی بە ئیشارە دەوت و من بە پێشینەیەک کە لە ڕیشەی زمانەکەی ئەواندا هەمبوو بە یارمەتی سروشتی خۆم لە مەبەستەکانی تێدەگەیشتم و ماناکەیانم لەبەر کرد. یەک شتێک کە فێری کردم عشق، ژن، مێرد، شەو، ڕۆژ، مناڵ و ڕاو بوو. ئەو پێی وتم دەبێت مناڵی باشم پێ بدەیت و تێیگەیاندم مناڵەکانمان دەبێت کچ بن، دەبێت سپی پێست بن تا زیندوو بمێنن. بەم شێوەیە کەم کەم قسەکردن لەگەڵ ئەودا فێر بووم و هەرچەندە زیاتر تێکەڵاوی دەبم زیاتر ئارەزومەندی دەبووم. زمان فێرکردنی من لەناو گیاکان زیاتر لە 2 کاتژمێری خایاند تا ئەوەی هەردووکمان هەستمان بە برسێتی کرد. موناک لە شوێنەکەی من هەستا و تیرروکەوان و ڕمەکەی بە مندا وتی ڕاو بکە، نان بخۆین. بۆ یەکەم جار لەمانەی قسەکانی بەبێ دژواری گەیشتم و دەست بەجێ ڕۆیشتمە ناو دارەکان و دەستم بەڕاوکردن کرد. موناک لە ئامادە نەبوونی بۆ ئامادەکردنی شوێنی گونجاو و کۆکردنەوەی چیرکە بۆ برژاندن سەرقاڵ بوو. لێرە و لەوێ سەر و خواری دارەکان بە دوای باڵندە و یاخۆری شیاوی خواردن گەڕام و بەم شێوەیە مەودایەکی زۆر لە موناک دوورکەوتە بوومەوە کە کتوپڕ لەبەردەم من چەند قرقاوڵێکی گەورە هەستان و هەڵفڕین. ئەگەر دەمیست بە تیرروکەوان ڕاو بکەم چەند چرکەیەکی پێدەچوو قرقاوڵەکان دەڕۆیشتن. بۆیە بێدرەنگ ڕمەکەم لە دەستمدا بە نەرمی باڵام بە بەهێزی بۆ دەستەی قرقاوڵەکان ڕەهاویشت. ڕم هەوای بڕی دەڕۆیشتە پێش، کەوانێکی بەرزبوونەوەی پێوە و لە کاتی دابەزین لە پشتی قرقاوڵێک ڕاچوو لە سینەی هاتە دەر و کەوتە سەر زەوی. قرقاوڵەکان پەرێشان و بڵاویان لێ کرد، بەڵام چونکە شاخ و گەڵای دارەکان زۆر چڕ بوو نەیانتوانی زۆر دوورکەونەوە. بۆیە من تیرروکەوانەکەم ئامادە کرد و یەکێکی تر لە قرقاوڵەکان کە لەسەر دارێک هەڵنیشت بوو نیشانەم گرت. قرقاوڵەکان بۆ تێرکردنی سکی 5-6 کەس بەس بوو. هەڵم گرتن، ڕم و تیرەکەم پاکردەوە و بە سەرکەوتویی بەرەو موناک گەڕامەوە. هێشتا بۆ بەستێنی ڕووبار زیاتر لە 100 مەتر مابوو کە تیرێک لە پانا گوێمەوە ڕۆیشت و بەرداری لای چەپی جەستەم کەوت. سەری خۆم کێشایە دوا و قرقاوڵەکانم فرێدا. بە ڕەنگێکی پەڕاو لە کاتێکدا ڕمەکەم لە دەستمدا فشاردەتا بەم لەولادا گەڕام، بەڵام چونکە ڕکەبەرم نەبینی ترسام نەکا دووبارە بمکاتەوە بە نیشانە. بێدەنگی چواردەوری گرتبووم، تەنیا لە دوورەوە دەنگی خۆرۆشانی ئاو و شەپۆلەکان بەگوێ دەگەشت. دەوروبەرم جیاواز لە دارەکۆنەکان گیابەرزەکان بوون. بەرزی گیاوەحشیەکان ئەوەندە بوو مرۆڤێک دەیتوانی جێی ئەوە ببیندرێت بە ناویاندا ڕێ بکات. دڵنیا بووم دوژمنەکەم لە ناو گیاکاندایە، چونکە تیرەکە جۆرێک لە دارەکە ڕۆچوو بوو نیشانی دەدا لە خوارەوە هاویژراوە. چاوی خۆم بڕیە گیاکان کە لە ناکاو هەستم کرد بەشێکی دەجوڵێتەوە. هەنگاوێک ڕۆیشتمە پێش خشەخش بەرز بوویەوە و جوڵەی گیاکان زۆرتر بوو. ئێستا دڵنیا بووم ئەو لەوێدایە. ڕمەکەم ئامادە کرد لەسەر دەستم ڕام گرت، بەڵام نەمهاویشت، چونکە لەم کاتەدا ڕەشێکی چوارشانە ئەو ڕەشە کەوتم پێشن مێردی موناک بوو. زەق لی دەڕوانیم لەناو گیاکان هاتە دەر و هێرشی کردە سرم. لێدان و شەڕێکی تون دەستی پێ کرد و ئەو چەکدار بوو، بەڵام ڕمەکەی فرێدا. منیش ڕمەکەم فرێدا، خەنجەری کێشا، منیش خەنجەرەکەم لە کەمەرم دەرهێنا و بەربووینە گیانی یەک. بەڕواڵە دوا دەردەکەوت من دەبەزیم و دەکوژرێم، بەڵام لە یەک ئاڵین. زۆر شادمان بووم چونکە هەستم کرد بە هەموو بەهێزی خۆی و ئەو قیافەزلە لاوازە و تەکنیکەکانی شەڕی دەستەویەخە نازانێت و من بە پێچەوانەوە تەکنیکی زۆرانبازی لە زانکۆ فێر بووم. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 17. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا.
بەشی هەژدا لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 166. بەرواڵە دوا دەردەکەوت من دەبەزێم و دەکوژرێم، بەڵام لە یەک ئاڵایم. زۆر شادمان بووم چونکە هەستم کرد بە هەموو هێزی خۆی و ئەو قیافەزلا لاوازە و تەکنیکەکانی شەڕی دەستە و یاخە نازانێت و من بە پێچەوانەوە تەکنیکی زۆرانبازی لە زانکۆ فێر بووبووم. زۆر بە خێرایی خەنجەرەکەم لە دەستی دەرهێنا و فڕێمدا. خۆیشم خەنجەرەکەم فرێدا چونکە لە جوامێریەوە دوور بوو بەڕکەبەرێکی بێچەک بەچەکەوە شەڕ بکەم. لەم کاتەدا کە من و ئەو دەتلاینەوە و هەندێکات ئەو لەسەر سکی من و هەندێکات من لەسەر سکی ئەو جێگەم دەگرت، موناگ نزیک بوویەوە. چاوەکانی دەبریسکایەوە، لەوەی دەیبینی دوو کەس لەسەر ئەو شەڕ دەکەن چێژی دەبرد. هەستی لە خۆڕازیبوونی ژنانەی بزوا و نوقمی چێژ بوو، بە چێژێکی زۆرەوە لەم دیمەنەی دەڕوانی و دەیویست لە هەستی هێزی بازوی من ئاگادار بێتەوە. کاتێک چاوم پێکەوت هێزێکی تازەم لە بازوانی خۆمدا هەست پێکرد و بە هێرشێکی تازە ڕەشەکەم لە پێخست. قورگیم لە چنگ گرت، ئەوەندەم گوشی تا خنکا و قاچی سست بوو، دواتر درێژ بوو و مرد. سەرکەوتوانە بەڵام ماندوو خوساو لە عارەق لە سەر جەستەکەی هەستام و هەناسەیەکم بە سوودەی هەڵکێشا. بەڵام موناگ کە لە سەرکەوتنی من زۆر شادمان بوو هاتە پێش و دەستی لە ملم ئاڵقە کرد. قرقاوڵەکانمان هەڵگرت و بەرەو شوێنێک کە موناگ ئامادەی کردبوو گیای زۆری لێ هەڵکەندبوو گەڕاینەوە و بە چاککردن و برژاندنی قرقاوڵەکان سەرقاڵ بووین. موناگ بە لێزانینێکی سیر قرقاوڵەکانی لە شیشدا کەبابی کرد و خواردمان. چ خواردنێک بەتام سازگار، هیچ کات خواردنێکی بۆ خۆشیم نەخواردووە و نایخۆم. دوای خواردن موناگ جارێکی تر سەری لەسەر سینەم دانا و خەوت. منیش چاوەکانم قورس بوو خەوم لێکەوت. کاتێک کە لە خەو هەستام پەرێشان بینیم موناگ لای من نییە. لە چەپ و ڕاست و سەر و خوارم ڕوانی لە موناگ نە هەواڵ و نە شوێن پێک نەبوو. هەستامە سەر پێ و زیاتر گەڕام و لەو کاتەدا لەو پەڕی خۆشحاڵیدا خاڵخاڵ و بازوبەندەکەی موناکم لە چەند هەنگاوی خۆم دابینی و زانیم بۆ مەلەکردن ڕۆشتۆتە ڕووبار. لەناو شاخ و گەڵای دارەکان ئەوم بینی لەسەر تاشەبەردێک کە دەڕوانێتە سەر ڕووبار وەستاوە و ئامادەیە خۆی فڕێداتە ناو ئەو. موناگ بە جوانترین شێوە پەڕی و ڕۆشتە ناو ئاوەکە. لە دەوروبەری چەند شەپۆلێکی بچووک دروست بوون و لەبەر چاوم ون بوون. بەڕاستی لە خۆفڕێدانی بۆ ناو ئاوەکە سرم سوڕما. هەر کەس لە جیاتی من بواە سەری سوڕدەما، چونکە موناگ بە وردی و لە بەرچاوگرتنی یاساکانی مەلە و پەڕین دوو قاچی کێشا بە تاشەبەردەکەدا و وەک باڵندەیەکی باڵسووک بەرز بوویەوە و بە جوڵەیەکی خێرا خۆی فرێدایە ناو ئاوەکە. بە شێوەیەک ڕۆشتە ناو ئاوەکە کە لە دەوروبەریدا تەنیا چەند شەپۆلێکی بچووک و گەورە دروست بوو، هیچ دەنگێک بەرز نەبوویەوە. لەم بیرانەدا بووم لەوەی موناگ لە چ کەسێک یاسای مەلەکردن فێر بووە. بیرم دەکردەوە کە لە ناکاو هەستم کرد موناگ هێشتا لە ئاو نەهاتۆتە دەر. چرکەکان لە دوای یەکدا تێپەڕین و دەدوت لە سەردەڵی من بەردی قورسیان کەڵەکە دەکرد. هەر چرکەیەک کە تێدەپەڕینی گەرانی و پەرێشانی من زیاتر دەبوو. 1 2 3 5 10 11 ڕەنگە 20 چرکە تێپەڕی و موناگ لە ژێر ئاو نهاتە دەر. زۆر ترسام و ئەم بیرم لا دروست بوو ڕەنگە ڕۆشتنە خواری موناگ لە ناو ئاوەکەدا زۆر بووە و سەری لە ژێر ئاوەکە بە گیا و قوڕاو گیری کردووە و یان تووشی قرشە مرۆڤ خۆرەکان بووە. چ بەدبەختیەکی گەورە! دڵم بە خێرایی لێی دەدا. ڕەنگم پەڕا. هەموو گیانم کەوتە لەرزین و بێ ئیرادا وەک ئەوەی کارەبایان لێمدا بێت لە شوێنەکەم بەرز بوومەوە بەرەو ڕووبارەکە ڕام کرد. بەڵام دەمتوانی چی بکەم؟ جلوبەرگم لەبەردا بوو. ئەگەر دەمویست کاتی خۆم بۆ دانانیان بە فیڕۆ بدەم کات لە دەست دەڕۆشت و موناگ دەخنکا و دەمرد. کاتێک گەشت مەلای ئاوەکە دەلەرزیم و عارەق لە سەر ڕوخسارم دەباری. گومان و دوودڵیم زیاتر لە 2-3 چرکەی نەخایاند و بە خێرایی بە جلوبەرگەوە خۆم فڕێدایە ناو ئاوەکە. جلەکانم تەڕ بوو بە جۆستەمەوە لکان و قورسی جلەکانم ئەوەندە زۆر بوو کە لە 3-4 مەتریدا بازوەکانم هیلاک بوون. نزیک بوو وەگەڕم، بەڵام زەختم لە خۆم کرد و کاتێک بە تەواوی گەیشتمە ژێر ئاو دەستم بە ڕیشەی دارێکی ئاویەوە گرت. چەند ساتێ حەوامەوە. ئاو ڕوون بوو. بە ئاسانی چاوی خۆم کردەوە و دەوروبەری خۆمم بینی. تا چەند مەتر ئەولاتر هیچ هەواڵێک لە موناگ نەبوو.
بۆیە بڕیارمدا بە مەلەکردن لە ژێر ئاو خۆم بگەێنمە ئەو خاڵەی ئەو تیایدا ڕۆچوو بوو. بەداخەوە هەناسەم سوار بوو، ناچار بە خێرایی خۆم گەیاندە سەر ئاوەکە. سیەکانم پڕ کرد و دووبارە ڕۆشتمەوە ژێر ئاو. چەند جارێک ئەم کارە دووبارە بوویەوە. لە موناک هەواڵێک نەبوو. لە خەم و پەژارەدا دەمویست بقیژێنم و کاتێک دوایین جار هەموو شوێنێکی ڕووبار گەڕام نەمدۆزیەوە. بەخۆمم وت من خۆشم دەویست. لەلایەکی تر بە مردنی ئەو گەڕانەوەم بۆ ناو هۆزەکە گەری نییە. خۆم دەکوشم. بەم حاڵە پەرێشانە هاتمە سەر ئاو و بەم بڕیارە کە خۆم بکوشم. بەڵام لەم کاتەدا هەستم کرد لە چەند مەتری لای ڕاستی من ئاو دەجوڵێتەوە و شتێک بە خێرایی هاتە سەر ئاو و دەڕۆشتە خوار. نەمزانی چی بوو. گومانم برد قرش بێت. بە خێرایی سیەکانم پڕ کرد لە هەوا و لەولایەدا ڕۆشتمە پێش. جوان بەردەمی خۆم سیر کرد. لە ناکاو هەستم کرد شتێکی گەرم و لوس بەر ڕوخسارم کەوت و بە خێرایی لە سەرسەرمەوە تێپەڕی. سوڕان لە ناو ئەودا بە دژواری ئەنجام دەدرێت. لەگەڵەوەشدا قاچم تەکاندا و سوڕام. لەم کاتەدا موناکم بینی وەک ماسیێکی زرنگ بە دەوری مندا دەسوڕێت و هەندێک کات لە من نزیک دەبێتەوە و دەستی بە ڕوخسارمدا دێنێت. لە تووڕەیی و لەوەی تام ئەندازە منی نیگەران کردبوو بە مەلەکردن بە دوایدا ڕۆشتم. بەڵام چونکە ئەو ڕوود بوو من جلوبەرگم لەبەردا بوو، پێشم کەوت و خۆی گەیاندە سەر ئاو. منیش بە دوایدا هاتمە سەر ئاو و کاتێک سرم لە ئاوەکە دەرهێنا، دنیایەک ڕق و تووڕەیی لە چاوەکانم دەباری. بەڵام موناگ لەگەڵەوەی چاوی بە من کەوت پێکەنی و ئەوەندە قاقای کێشا نزیک بوو ببورێتەوە. باسوودەی لە ئاوەکە هاتمە دەر و سەرقاڵی وشکردنەوەی جلەکانم بووم. موناک هێشتا مەلەی دەکرد و هەر کات لە قەراغ نزیک دەبوویەوە دەستەکانی پڕ دەکرد لە ئاو و دەیپرژان بە سەر و چاومدا و دەگەڕایەوە ژێر ئاوەکە. کاتژمێرێک دواتر هیلاک و ماندوو کە لە مەلا سوودەبوو هاتە دەراوەندە هیلاک بوونەی دەتوانی بە ڕێگادا بڕوات و چەند مەترێک ئەولاتر لە سەر گیانەرمەکاندا ڕاکشا. کاتێک سەبارەت بەوەی بۆچی منی نیگەران کردووە بە دژواری و ئیشارە پرسیارم لێ کرد. لە وەڵامدا پێکەنی وتی بۆ ئەوەی بزانم منت خۆش دەوێ یان نا. کاتێک خۆت فڕێدایە ناو ئاوەکە من لە ناو گیاکاندا خۆمدا شاردبوو. بە باوەڕی من ژن هەمیشە و لە هەموو شوێنێکدا ژن و هەموو ژنانی دنیا چ وەحشی و چ نیوە وەحشی و چ پێشکەوت و تایبەتمەندی وەگیەکیان هەیە و لەلایەکی تر فێڵ و کەڵەکەی ئەوان هاوشێوەیە. فێڵی ئەو بۆ دۆزینەوەی خۆشەویستی من بەرامبەر بەخۆی ڕەنگە لە ژنێکی شارنشین سیر نەبێت. بەڵام لەوێ من سرم سوڕما. بەڵام دواتر کە خوێندنەوەم بۆ زۆربەی دانیشتوانی هۆزی ژنە وەحشیەکان کرد، زانیم لە بابەتە سەرەکیەکانی ژیان لە نێوان وەحشی و شارنشین جیاوازی نییە. بەرحاڵ ڕێکەوتی ئەو ڕۆژە و ترسێک کە من بە شێوەیەکی سروشتی لە نەهاتنە سەری ئەو لە ژێر ئاو لە خۆمم دەربڕی، خۆشەویستی ئەوی بۆ من گەیاندە ترۆبک و جێگەیەکی گونجاوی بۆ من لە دڵی ئەودا کردەوە. ئەو ڕۆژە من و موناگ لە سەر گیانمدارەکانی قەراغ ڕووبار خەوتین و کاتێک هەتاو ئاوا بوو جەنگڵ لە تاریکیدا ڕۆچوو لە خەوەستین. بەم شێوە هەرچەندە ئاشنایەتی من و ئەو زیاتر دەبوو، باشتر تێدەگەشتم کە بە من ئارەزوومەندە و ڕەنگە تا ئەو سادەم حەزەی بەرامبەر بە هیچ پیاوێک نەبوو بێت و دەری نەبڕی بێت. ئاوابوونی خۆر تفەنگەکەم هەڵگرتا بۆ ئامادەکردنی خواردن بڕۆمە جەنگەڵ. بەڵام ئەو نەیهێشت و سوور بوو کە خۆی ئەم کارە ئەنجام بدات. ئەو سوور بوو خۆی بۆ ڕاو بڕوات و من لەو شوێنەدا بمێنمەوە و لە شوێنی خۆم نەجوڵێم. هەڵبەت ئەو سات زۆر گرنگیم بەم بابەتە نەدا. بەڵام دواتر کە زانیم چەندین پیاوبوونە قوربانی هەوەسەکانی ئەو، گرنگی سووربوونەکەی ئەوم بۆ دەرکەوت و زانیم بەڕاستی عاشقم بووە. ئەو شەوە تێپەڕی. شەوەکانی تریش بەسەر چوون و سەرنجام هەفتەیەک من و موناک سەرکەوتوانە ڕێگەی هۆزمان گرتە بەر. بەڵام هێشتا پڵنگمان ڕاو نەکردبوو. لە ڕێگادا بە موناکم وت بۆ پڵنگ چی بکەین؟ ئەو سەری تەکاندا وتی بەیانی دەتبەم بۆ شوێنی ژیانی پڵنگەکان. شێری زۆری لێ و تۆ دەتوانی بە سانایی پڵنگێک ڕاو بکەیت. بیرهێنانەوەی ئەم خاڵە پێویستە کە لەو چەند ڕۆژەدا کەم کەم زمانی ئەوان فێر ببووم و لە کۆتاییدا کەم تا زۆر دەمتوانی قسەی لەگەڵدا بکەم. ئەمەش ببووە هۆی سەرسوڕمانی ئەو دەیوت بەم خێراییە ناتوانێت زمانی ئێمە فێر ببێت. ڕۆژی ئاخر بەیانی زۆر زوو موناگ منی لە ناو جەنگەڵێکی تاریک تێپەڕاند و بردمیە شوێنێک کە زیاتر لە کوێستان دەچوو تا جەنگەڵ. زەوی ناڕێک و بەرزوو نزم بوو. هەندێک شوێنی لە ئاوی ڕووبار نزیک زیاتر لە 100 مەتر بەرزایی بوو.
هەندێک شوێنی ئەوەندە قوڵ بوو ئەگەر بکەوتینایە تیکە دەبووین. لەگەڵەوەشدا هەموو شوێنێک نمدار و هەموو شوێنێک بەداری کۆن و قەوی و گەورە داپۆشرا بوو. ئاو هەواکەی جۆرێک بوو لە درزی بەردەکانی کێستانیش گیا سەوز ببوو. لێرەدا موناک پێیوتم ئێرە پڵنگی زۆرە. بەپێی یاسا تۆ دەبێت من لای ڕووبار بەجێ بێڵیت و بیتە ئێرە و پڵنگێک ڕاو بکەیت و بگەڕێیتەوە. بەڵام من لەگەڵ تۆدا دێم. بە خێرایی پرسییم بۆ؟ سەری خۆی داخست و وتی حەز دەکەم لەگەڵت بێم. تۆ لە پێشەوە بڕۆ و منیش لە دواوە ئاگام لێتە و دواتر تیرۆکەوانەکەی دایە دەستم و ڕمەکەی خۆی هەڵگرت. بەڵام من تیرۆکەوانەکەم پێیدایەوە وتم ئەم داردەستەم بەسە. مەبەستم تفەنگ بوو. ئەو چونکە لە شێوەی کاری تفەنگەکە ئاگادار نەبوو، سەری سوڕما و بەدڵنیاییەوە دەستخۆشی لە چاو نەترسی من کرد. گەڕانی زۆری نەخایەن. کاتژمێرێک دواتر کاتێک من لە کەلێنی کێوەکە دەڕۆشتمە پێش، لە ناکاو دەنگی پڵنگێک کوێستان و جەنگەڵی هێنایە لەرزا. کە ڕووی خۆم وەرگەڕان پڵنگێکم لە یەک هەنگاوی خۆم دابینی. بە خێرایی ڕۆشتمە دوا و تا و شوێنەی کرا خۆمم لێی دوورخستەوە. موناکەم نەبینی دەدوت منی ون کردووە. دەبوا پڵنگەکەم بکوشتایە. پڵنگ بە چاوە وەحشی و ترزەنگێزەکانی خۆی سەیری دەکردم. تفەنگەکەم لەسەر دەست ئامادە کردبوو. کاتێک دەیویست بپەڕێتە سەر من تەقەم لێ کرد. گولەیەکم لە دەستی چەپی پڵنگدا و وردم کرد. بەڵام ئەوی لە پێ نەخست و بەڵکو و تووڕەیی و وەحشیگەری ئەو ئاژەڵەی زیاتر کرد. بۆ گولەی دووەم میلم هێنایەوە. بەڵام پڵنگ دەرفەتی پێنەدام. لە شوێنەکەی هەستا و وەک کێوێک خۆیدا بەسەر مندا. بە پشتا کەوتم و هەستم کرد دانەکانی شانمیان هەڵدەڕی. ئازارەکە ئەوەندە زۆر بوو قیژاندم و بێهۆش کەوتم و ئیتر نەمزانی چی بوو. کاتێک چاوەکانم کردەوە لاشەی خوێناوی پڵنگ لای من کەوتبوو. سەری من لەسەر ئەژنەی موناک بوو. ڕمەکەی دەستی موناک هێشتا لە ئەسکی پڵنگەکە دەبینرا و دیار بوو ئەو ڕمە ئاژەڵەکەی کوشتووە. بە شەرمەزاریەوە سرم بەرز کردەوە وتم بمکوژە. زووتر بمکوژە تا بەرنەریتەکانی هۆزەکەت ئەمەکدار بیت. بمکوژە. زووتر بمکوژە تا بە نەریتەکانی هۆزەکەت ئەمەکدار بیت. بزەیەکی گرت و وتی بەڵێ دەبوا بتکوژم چونکە نەتوانی پڵنگەکە بکوژیت و شیاوی مردنیت. بەڵام نازانم دەستم بۆ کوشتنت ناڕواتە پێش. کاتێک بێهۆش بوویت دووسێ جار خەنجەرەکەم تا سەر دڵت هێنایە خوار. بەڵام نەمتوانی فشاری بدەم تا نەتکوژم. هەرچی دەبێت با ببێت. خیانەت لە هۆزەکەم دەکەم. ئیرادی نییە. هەندێک کات بۆتان دەرکەوتووە نیگا زمانی هەیە و لەگەڵ مرۆڤدا قسە دەکات و کەسەکە هەرچەند کەم هۆش هێزی تێگەیشتنی نەبێت دەتوانێت تێبگات. هەندێک نیگا بە درێژایی ژیانی قسەیان لەگەڵدا کردووە. من، تۆ، ئێوە. ئەوان و هەمووان بە نیگا لە مەبەستی بەرامبەر گەشتوین. ئەو ڕۆژە لە بیر نەکراوە نیگای موناک قسەی لەگەڵ کردم. لەو کاتەدا ئەم فکرە بەزەیدم گەشت لە عشقی ئەو دەتوانم چ کەڵکێک وەربگرم. کەمترین قازانجێک کە لەم عشقە کراوەیە بەدەست دەهات و دواخستنی بڕیاری کوشتنم بوو کاتێک پیاوێک بەڕادەی پێویست بۆ دروستکردنی نەوە و مانەوەی بوونی هۆزی ژنان کاریگەر ببوو، ئیتر کارێکی لەدەست نەدەهات و دەیان کوشت و لە جیاتی ئەو پیاوێکی تر جێگای دەگرتەوە و هیچ کات ساڵێک زیاتری نەدەخایەن کە پیاوێک دەکوژرا پیاوێکی تر جێگای دەگرتەوە. بەڵام من ئەو کە خۆشی دەویستم ئایا وەک کەسانی تر دەکوژرام؟ من لەم بیرانەدا ڕۆچوم کە موناک ژێرباڵی گرتم تا لە هەستان لە زەوی یارمەتی دابێتم. خەنجەرە تیژ و بریسکەدارەکەی لەسەر زەوی کەوتبوو. بە بینینی خەنجەر پشتم لەرزی و بەخۆمم وت خۆیە سپاست دەکەم. تۆ نەدویست ئەم خەنجەرە تا دەستکەکەی لەگەڵی من ڕۆچێت. بارحاڵ لە شوێنەکەم هەستام، بەڵام هەستم بە شەرمەزاری کرد. لاشەی پڵنگەکە لەوێدا کەوتبوو. تفەنگەکەی منەولاتر. کاتێک بۆ هەڵگرتنی تفەنگەکە نوشتامەوە ئازارێکی زۆر دەیگرتم. شان، بازوو سنگ، سگ، گردن، هەموو شوێنێکی من بەو هێرشەنا تەواوەی بریندار ببوو خوێنی لێدەچۆڕە. موناکیش دەدوت تا و ساتگوێی بە برینەکانی من نەداوە و یانەگەر گوێی داوە هەستی نەدەکرد تا ئەوەندە قوڵ بێت. هەرچەندە خۆی شمبیرم نەدەکردەوە بریندار بووبێتم. سرم گێژی دەخوارد. نەمتوانی بچەمێمەوە و تفەنگەکەم هەڵبگرم. وەستام. دڵۆپەکانی خوێن لە ژێر جلەکانمەوە دەهاتە خوار و لە دەرلنگی شڕواڵەکەمەوە دەردەچوو. دەتکایە سەر زەوی. لەگەڵەوەی چاوی موناک بە خوێنی جەستەم کەوت ڕەنگی گۆڕی. باشکرا حاڵەتی تێکچوو. پەرێشان بوو. ئەم پەرێشانیە دەرونیە لە چاوەکانی ڕەنگی دەدایەوە و
زیاتر بووە هۆی هیواداری من. دووبارە بەخۆمم وت ئەگەر شێتانە منی خۆش نەوێت لە برینداربوونی من تا ئەم ڕادەنیگەران نابێت. ژێربازووی گرتم و تا لای بەردێک بردمی و داینام و خۆی بەلێ هاتووی دەستی بە پێستدا ماڵینی پڵنگەکە کرد. چەند خولەک دواتر پێستی پڵنگەکەی داماڵی و ڕمەکەی خۆی هەڵگرت و بە منی وت بەڕێکەوین. من وتم تفەنگەکەی منیش بەدەست هەڵگرە. برۆکانی هێنایە یەک و وەگەوەی لە شتێکی مەترسیدار ترسا بێت وتی نا ئەم داردەستە جادوویە مەهێنەرەوە بۆ ماڵ. ئەمە هیچ شەیتانەکانە و دەبێتە هۆی بەدبەختی ئەمە. هەرچی بۆم ڕوون کردەوە و پێم داگرت ڕازی نەبوو. دژایەتی کرد و ناچار من تەسلیم بووم بە دژواری و کێشەکێش خۆم گەیاندا تفەنگەکە و لە شوێنێکدا شاردمەوە و بە یارمەتی موناک بەرەو هۆزەکە ڕێکەوتین. ڕێگام بە دژواری بڕی. خوێنڕێژی زۆر بوو سات بە سات لاواسر دەبووم. تا کاتێک ماڵەکانی هۆز لە ناو دارەکانەوە دەرکەوتن بێهۆش بووم و جارێکی تر کەوتمەوە سەر زەوی. نەمزانی چی بوو، چی ڕوویدا. کاتێک چاوم کردەوە لە ماڵەکەی خۆمان لەسەر ڕاخەرێک لە ئەتڵەس خەوتە بووم و سرم لەسەر ئەژنۆی موناک بوو. موناک پیاوێکی ڕەش کە بۆ دەرمانکردنی برینەکانی من دیاری کرابوو وەرگرت و لە بەستنی برینەکانی من یارمەتیدا. ئازارێکی ڕۆحیم هەبوو. ئەم ئازارە ڕۆحیە کاتێک زیاتر بوو کە بینیم ڕەشەکە لە ژێر چاوەوە سەیری موناک دەکات. لێرەدا ئیتر خۆم نەگرت و ڕەشەکەم لە ژوورەکە کردە دەرەوە. موناک بەسەر سوڕمانەوە لە هۆکاری ئەم کارەی پرسی و منیش بەڕاشکاوی وتم زۆر سەیری تۆی دەکرد. موناک سەرەتا وەگەوەی سەیرترین شتەکانی بیست بێت زەق زەق لێ میڕوانی. ئەو کات دوای یەک خولەک بێدەنگی و بیرکردنەوە قاقای کێشاوتی تۆ حەسوودی دەکەیت؟ نەم دەتوانی درۆ بکەم. بۆیە وتم بەڵێ حەسوودی دەکەم. جگە لە من کەس مافی ئەوەی نییە تۆ ببینێت و تەنیا کاتێک من مردم و لە ناوتانە نەبووم مافی ئەوەت هەیە پیاوێکی تر هەڵبژێریت. دواتر کە ئەم بابەتەم بۆ یوری باس کرد ڕەنگ بە ڕوخساریەوە نەماوەتی خوا ڕەحمی پێکردویت. سرم سوڕ دەمێنێت چۆن موناک لەوێدا نەیکوشتیت. تا ئێستا پیاوی زۆری بە بیانووی جیاواز کوشتووە. کەس مافی ئەوەی نییە کە لە کارەکانی موناک خۆی هەڵقورتێنێت و ئێوە ئەم مافەتان بە خۆتان داوە. ئەمە بۆ چۆنی یوری بوو. بەڵام موناک ئەو ڕۆژە تووڕە نەبوو. وەک بڵێ لە دەربڕینی حەسوودیم ڕازیە قاقایەکی بەرزی کێشاوتی لە جوڵە و سیرکردنت هەست دەکەم منت خۆش دەوێت. حەسوودی نیشانەی عەشقە. ئەگەر کارێک بکەیت من لێ تێر نەبم و بمکەیتە خاوەنی دوو کچ بەدەسەڵاتی خۆم کارێک دەکەم هەمیشە لە ناو ئێمەدا بیت و ڕێگە نادەم بە جەلادت بسپێرن. ئەرکی من کە مێرد و نۆکەری تایبەتی سەرۆکی هۆز بوو ئەنجامدانی کارە تایبەتی و گشتیەکانی موناک بوو. هەندێکات تەنیا و هەندێکات لەگەڵ خۆیدا لە دابەشکردنی کارەکانی بەشداریم دەکرد و جارێکی تر بە تەنیا بە سەردان و بینینی کارگەکانی گۆزە سازی و چنین سەرقاڵ دەبووم. لەم کارگانەدا ژنان بەلێ هاتووی تایبەت پارچە و بە تایبەت ئەتڵەسی جوانیان دەچنی. ڕۆژێک کاتێک لە یەکێک لە کارگەکان ڕۆیشتمە دەر یەکێک لە کچانی کارگەکە تەنیا کەسێک گیای لە دەوری کەمەری ئاڵاندبوو بەردەمی گرتم و وەک پارانەوە وتی ئەی پیاوی سپی پێست کارێکم لە تۆ دەوێت و لە بەرامبەریدا شتێکی سەیرت پێدەدەم. لە ڕوخساری ئەو کچە کە زیاد لە ڕادا هاوشێوەی هانا بوو ورد بوومەوە. ڕوخسارێکی جوان و دڵگیری بوو. قژە خوورمایی ڕەنگەکانی خۆی بە ڕەفتەیەکی ئەتڵەسی زەرد بەستە بوو. من شەیدای بووم. بە هێواشی وتی لەگەڵم داوەرە. ئەو لە پێش و من بە دوایدا ڕۆشتین. لە چەند ماڵ کە دەرگاکانیان بەناو یەکدا دەکرانەوە تێپەڕین و لە شوێنێک کە وەک هەنبارەکانی قماشی دنیای پێشکەوت و تۆپاتڵەسەکان لەسەر یەک چنرابوون ڕۆیشتی نەژور. منی بردە پشت دەرگا و بە هێواشی وتی ئەگەر ماچم کەیت و ڕێگە بدەیت سەرت بە سینەمەوە بگوشم ئەو شتە سەیرەت پێدەدەم. من ماچکردنی ئەوم بەکارێکی گرنگ نەدەزانی. بەڵام ئەو بۆی ڕوونکردمەوە وتی ئەگەر سەرۆکی هۆز بزانێت دەمکوژێت و تۆش دەکات بە خواردنی مێرو لە سوورە برسیەکان نابێت کەس بزانێت. سەرمی خستە سەر سینەی و فشاریدا و یەک خولە گوێم لە لێدانی دڵە پەرێشانەکەی گرت. پرسییم شتە سەیرە چییە؟ ئەو بەراکردن بەرەو ژوورەکە ڕۆشت و گەڕایەوە و شتێکی لە دەستم دانا. لە سەر سوڕماندا بەڕاستی دەمم کرایەوە. سەعاتێکی باخەڵی زێر. سەعات لەوم پرسی تۆمەت لەکوێوە هێناوە؟ وەڵامی دایەوە چەند ساڵ پێش کە هۆزی باش شێرشیان کردە سەرمان. ئەمەم لە ملی یەکێک لە کوژراوەکان کردەوە و دامشارد. شتێکی باشە؟ بەخێرایی سەعاتەکەم قورمیش کرد و نام بەگوێی کچەکەوە. دەنگی سەعات و زەنگەکانی نزیک بوو بێهۆشی بکات. لە ترس و لە سەر سوڕمان
بەرحاڵ تێگەشتم کە چەند سپی پێسێک بەدەست هۆزی باشیەکان کە وەحشی بوون کوژراون و شتەکانی گیرفانیان لە دەست و گردنی وەحشیەکان بۆتە شتێکی ڕازاندنەوە. لە بەدەستێنانی سەعاتی باخەڵ لەو شوێنەدا زۆر شادمان بووم و بەڕاستیش جێگەی شادمانی بوو، چونکە لەو کاتەدا و لەو شوێنە هیچ شتێک لە سەعات یان ڕۆژپێ و لەوانیش باشتر تفەنگ نەیدەتوانی بۆم بە کەڵک بێت. جارێکی تر سەعاتەکەم پشکنی زۆر جوان کاری دەکرد و بۆ ئەوەی کچە جوانەکە شادمان بکەم سەعاتەکەم نابەگوێچکەیەوە و ئەویش لە شادمانیدا دەستەکانی لە یەک دەدا. قسەکردنی من لەگەڵ لەو شوێنە شاراوە و دوورکەوتووەدا بە هیچ جۆرێک گونجاو نەبوو. ئەگەر منیان لەگەڵ ئەودا بدیایە ئەم هەواڵە بەگوێی موناک بگەیشتایە گومانی تیا نەبوو. تووڕە دەبوو دەیسپاردم بەدەست جەلات، بۆیە پێم وت بڕۆ سەرقاڵی کاری خۆت بە. منیش لەم دەرگاوە دەڕۆمە دەر. لەوێ دەرگایەک هەبوو، کچەکە منی لەو دەرگاوە کردە دەر و خۆی گەڕایەوە بۆ کارگەی چنین. هەمان ڕۆژ من یەکێک لە نۆکەرەکانی موناک کە هەمیشە لە بەردەستی مندا بوو ناردم بە شوێنی یوریدا و ڕام سپارد هەرچی زووتر بێتە لای من. نۆکەرەکە ڕۆشت و دوای چەند خولەک گەڕایەوە وتی یوریم بینی و پێم وت، بەڵام قسەکەی تەواو نەکرد و بە خێرایی لە ژوورەکە ڕۆشتە دەر. دەتوت لە وتنی ڕاستی دەترسێت. چەند جار بانگم کرد، بەڵام ڕای کرد و ڕۆشت و ئیتر نەگەڕایەوە. ناچارێکێکی تر لە نۆکەرەکانم نارد بە شوێن یوریدا و بۆ ئەوەی ئەم جارە یوری بێنێتە لای من پێم وت بە هەر جۆرێک بۆ بیهێنا، کارێکی زۆر گرنگم پێیەتی. ڕەشە چوارشانە ڕۆشت و زیاتر لە کاتژمێرێکی خایەند و نەگەڕایەوە. دڵم دەکوڵا، خۆیشم نەمدەزانی بۆ و لەبەرچی تووشی پەرێشانی و نیگەرانی بووم و لەسەر ئەم پەرێشانی و نیگەرانیە بۆ بینینی یوری پەلەم بوو. کاتێک بینیم نۆکەری دووەمیش گەڕایەوە و یوری نایەنا، زیاد لە ڕادە تووڕە بووم. کاتێک نۆکەرەکە هاتە ژوور لەسەر سوڕماندا دەمەمدا چەقەن، چونکە سەر و چاوی خوێناوی بوو. بەدەستێک چاوی خۆی گرتە بۆ دەیناڵان. بە خێرایی ڕۆشتمە پێش و لێم پرسی چی بووە؟ کێ تۆی خوێناوی کردووە؟ وتی یوری لێدام. دەدوت شێتە، چاوەکانی وەک وەحشیەکان سوور ببوو. دەرگای ماڵەکەی داخستە بوو. لە دەرگامدا ژنەکەی دەرگای کردەوە و ڕۆشتمە ژوور. بەڵام کاتێک یوری زانی بۆ بردنیەوە چووم، کتوپەر پەڕیە سەرم و ئەوەندە بە مشت و لە قاپیای کێشام و دامی بە دیوارەکەدا کە نزیک بوو ماڵەکە بڕوخێت. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 18. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 19 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 177. تێگەیشتن لەم بابەتە زۆر بۆم دژوار بوو. لە کاتێکدا بەخۆم وت لەوانەیە شێت بوو بێت. بە خێرایی لە ماڵەکە ڕۆیشتمە دەر و ڕەشەکەشم وەک ڕێنیشاندەر لەگەڵ خۆمدا برد. لە ناوەڕاستی گۆڕەپانی دێ لەگەڵ موناک کە هاوڕێ لەگەڵ چەند ژنێکی تری هۆزەکەی و مێردەکانیان ڕێدەکرد و ڕوبەڕوو بوومەوە. موناک خەمبار بوو، من دەمزانی لە ناو کۆمەڵدا نابێت خۆشەویستانە قسەی لەگەڵدا بکەم. وەک دانیشتوانی هۆزەکە کوڕنووشێکم برد. موناک دەستی ڕاستی خۆی بردە سەر و هێنایە خوار و بەم شێوەیە وەڵامی سڵاوەکەی دامەوە، بەڵام بزەی نەگرت. وەک هەمیشە دەم بە بزەنە دەهاتە بەرچاو، لە هێڵەکانی ڕوخساری تووڕەیی دەبینرا و لە چاوەکانی شەپۆلەکانی کینە و ڕق دەڕژایە دەر. لەگەڵ ئەوەی چاوم پێکەوت و هەستم بەم حاڵەتە کرد، پەرێشان بووم و تەنجم بۆ لای ئەو خاڵە ڕاکێشانەکە لە ڕووداوەکەی ئەمڕۆ ئاگادار بوو بێتەوە. ئەگەر دەیزانی من کچێکم ماچ کردووە، هەم گیانی من و هەم گیانی ئەو کچە بێتاوانە دەکەوتە مەترسیەوە و هەردووکمان دەسپێدراین بە جەلات. ئەم فکرە منی خستە ترسەوە و دڵم لەرزی و ڕەنگم پەڕی. برۆکانم هێنایە یەک و پرسیار هاتە سەر لێوەکانم، بەڵام هیچم نەوت. موناک منی بردە سوچێکەوە و بەهێواشی وتی بۆ کوێ دەڕۆی؟ من ڕووداوەکەی یوریم بە شێوەیەکی کورد بۆ باس کرد و وتم ئێستا خۆم دەڕۆمە لای. کاتێک من و ئەو قسەمان دەکرد، چاوم کەوتە سەر ئەو کۆمەڵە ژنەی لەگەڵ موناک بوون و بینیم ژنان بە نیگای پرداخ و پڕخۆشەویستیەوە سەیرم دەکەن. دەمزانی ژنان بە موناک لەبوونی هاوسەرێکی وەک من حەسوودی دەبن و ئێستا ئەم حەسوودیەم لە چاوی ئەوان دەبینی. بەڵام موناک بە خێرایی بۆ منی ڕوون کردەوە وتی گوێ بگرە، دەزانی ئەمڕۆ چی ڕوودەدات؟ یەکێک لە ژنان مێردی ژنێکی لەگەڵ خۆی دابردوتە جەنگەڵ و تەواوی ڕۆژ پێکەوە لە جەنگەڵ بوون. ئەو پیاوە مافی ئەوەی نەبوو تا ژنەکەی لێی تێدەبێت ببێتە هاو ئامیزی ژنێکی تر و ئەو ژنەش لێپرسراوە. بۆیە ئەمڕۆ دادگای هۆز بۆ
تاوانەکەی ئەوان ساز دەدرێت. ئێستا بڕۆ کارەکەت ئەنجام بدە و خێرا وەرە لای من. لەگەڵ ئەو ڕەشپێستە کە یوری برینداری کردبوو ڕۆیشتین، بەڵام ئێستا حاڵێکی ترم هەبوو. لە مۆتەکەیەکی مەترسیدار بە ئاگا هاتبووم. دەترسام و سوپاسی خۆم دەکرد کە لە پەیوەندی من و ئەو کچە ئاگادار نەبوون. لە ڕەشەکەی هاوڕێی خۆم پرسی دادگا لەبارەی ئەم ژن و پیاوە چ بڕیارێک دەدات؟ ڕەشپێست بەبێ درەنگوتی بڕیاری ئیعدام دەدات، ئەوان دەبێت بمرن. بەبیستنی ئەم ڕستە لە ئارەقدا خوسام و تازە هەستم بەوە کرد نابێت بە قسەی ژنان هەڵخەڵەتێم و دەبێت ئاگاداری خۆم بم. لە هەمان کاتا گەیشتمە بەردەم ماڵەکەی یوری. ڕەشەکە لە دەرگای دا و هەمان کچی جوان کە ڕۆژی یەکەم دەستی یوری گرتبوو بردبووی دەرگاکەی کردەوە. بەبینینی من بزەیەکی گرت و خوڵقی کردین. کاتێک ڕۆیشتمە ژوور و ڕەشەکەم ئیزندا و ڕۆیشتم هەستم کرد حاڵی کچەکە ئاسایی نییە و ڕەفەڵ دەبات. سرم سوڕما، بەڕاستیش سەرسوڕهێنەر بوو، چونکە کچەکە پێدەکەنی و سەرحاڵ بوو. بە شادمانیەوە بەردەوام قسەی دەکرد، بەڵام تلی دەدا و ڕەتەڵی دەبرد و هەندێک کاتیش بەدەنگی بەرز پێدەکەنی. کچەکە پێشکەوت و منی بردە ژوورێکی تر کە دەتوت تایبەت بە حەوانەوە و خەوی یوری بوو. ئەوێ تاریک و فێنک بوو. یوری بە پشتا لەسەر زەوی پاڵکەوتبوو، دەستەکانی بەملاولادا درێژ کردبوو، چاوەکانی بەستبوو. چەند ساتێک لە تاریکیدا وەستام تا چاوەکانم بە تاریکی عادەتیان گرت و جوان توانیم قیافەی یوری ببینم. هاوسەرەکەی یوری لای منەوە تێپەڕی و ڕۆیشتە ژوور. لای یوری دانیشت و دوای ئەوەی چەندین جار ختوکەی دا و پێکەنی وتی یوری هەستە، خاوەنەکەت هاتووە. یوری بە بیستنی ناوی من چاوەکانی خۆی کردەوە و بە زەحمەت دەستی لەسەر شانی هاوسەرەکەی دانا تا لە شوێنەکەی هەستێت. دوو سێ جار بۆ پێش و دواوە چەمایەوە و سەرنجام جاری چوارەم هەستا. بەڵام کاتێک هەستا نەی دەتوانی هاوسەنگی خۆی بپارێزێت. هەوڵی دەدا ڕێک بوەستێت، بەڵام توانای ڕاگرتنی خۆی نەبوو. بەبینینی ئەم بارودۆخە سەرم سڵماوە بە تووڕەییەوە ڕۆیشتمە پێش و بۆنی دەمیم کرد. لە بۆنی دەمی مێشکم جوڵا و خەریب و بڕشێمەوە. بۆنی دەمی بۆگەنی ئیسپرتۆم لە دەمی کرد. یانی چی؟ لێرە ئیسپرتۆ دەست دەکەوێت؟ یوری لەکوێ بەدەستی هێناوە؟ تازە زانیم یوری سەرخۆشە و دەرخواردی هاوسەرەکەشی داوە. هەردووکیان سەرخۆش بوون و ڕەتەڵیان دەبرد، بەڵام لەکوێوە بەدەستیان هێنابوو. بەخێرایی ئەم فکرم لەلا کەڵەکە بوو ڕەنگە خواردنی شەراب لە هۆزدا تاوان بێت و ئەگەر تێبگەن یوری و هاوسەرەکەی بەم تاوانە ئێعدام دەکەن. بۆیە زیاد لە ڕادە تووڕە بووم و بە ئینگلیزی بە یوریم وت ئەحمەق، بۆ خواردوتەتەوە، لەکوێوە بەدەستت هێناوە؟ یوری بە تەواوی سەرخۆش بوو، پێکەنی دەستی ماچ کردم وتی سەرۆک، من زۆر بەختەوەرم و ئەگەر لەگەڵ نێدراوانی ئێوە نەهاتم لەبەر ئەوە بوو کە حاڵم بە یەکدا دەهات، دەترسام مەستانە بە ڕێگادا بڕۆم. لە 3 ڕۆژ پێش ئێستا جگە لە خواردن و خواردنەوە هیچ کارێکم نەکردووە. ببینە سەرۆک، چ ژنێکی جوانم هەیە، ئەمە بەختەوەری نییە؟ دووبارە لێم پرسی چۆن ئیسپرتۆی بەدەست هێناوە. یوری وتی شتێکی گرنگ نییە سەرۆک، لێرە هەنجیری شیرینی جەنگەڵەکان زۆرە، بە هەنجیر شەرابم دروست کردووە. 3 ڕۆژ پێش شەرابی هەنجیر ئامادە بوو، لەو ڕۆژەوە تا ئێستا سەرخۆشم. ئەمەی وت و بەڕاکردن ڕۆیشت و بە کولەکەیەک پڕ شەراب هاتەوە لای من شەرابەکەم ڕەت کردەوە چونکە دەمزانی بەو بارودۆخە و توێژ لەگەڵ یوریدا ئەنجامی نییە. ڕامسپارت ئیتر شەراب نەخوات و ئەم نهێنیە لای خۆی بپارێزێت و بە خێرایی لەوێ ڕۆیشتمە دەر تا لە دادگا ئامادە بم. لە پانتایەکی بەربڵاو ڕوبەڕووی ماڵەکەی من و موناک دانیشتین دادگا سازدرا. موناک لەسەر تەختەیەکی گەورە دانیشت بوو، ئەوانی تر لە بەرامبەر ئەو لەسەر زەوی دانیشت بوون. لە نێوان ئەو داوەران و دانیشتوان ژنێک و پیاوێکی ڕەشپێست دەست بەسترا و وەستا بوون و سەریان داخست بوو. ژنەکە نزیکەی 45 ساڵ تەمەنی بوو. ئەو گەنج نەبوو، بەڵام هێشتا جوانی و ڕێکی ئەندامی لەدەست نەدا بوو، دەیتوانی عیشقبازی بکات. زانیم تاوانبارەکان ئەوانن. موناک لەگەڵ ئەوەی منی لە دوورەوە بینی بەسەر ئیشارەیەکی کرد و منی بانگ کردە لای خۆی، چونکە تا ئەو ڕۆژە لەم جۆرە دانیشتانەدا دانیشت بووم، کاری خۆم نەدەزانی. بەڵام موناک کارەکەمی بۆ ڕوون کردمەوە بەدەست ئیشارەیەکی کرد و تێگەیشتم کە دەبێت لەسەر تەختەکە لای ئەو دانیشم. کاتێک دانیشتم موناک دەستمی گرت و گوشی. دادگایی دەستی پێکرد، درێژەی بوو، دوای کورتەیەک و توێش کە من بەشداریم تیانە کرد. دوو تاوانبارەکە بە ئێدام مەحکوم کران. من بە بینینی ئەم بارودۆخە زۆر ترسام و لەرزیم. دەمویست لە جێبەجێکردنی ئەم حکومە زاڵمانە ڕێگری بکەم، بەڵام دوو دڵ و سەرگەردان بووم و چی بکەم کە ڕێکەوتن ئەنجام بدرێت. گێژ و مات لەو دوو کەسە بێتاوانە کە سەریان داخست بوو دەمڕوانی کە لێپرسراوانی جێبەجێکردنی حکم دەوریان گرتن و ئەوانیان بێت. سەرسوڕمانم لەوەدا بوو بێکەمترین بە ڕێگریەک لەگەڵیاندا ڕۆیشتن تا بڕۆنە ناو قورگی مەرگەوە. کاتێک دەوروبەرمان چۆڵ بوو دەستی موناکم گرت و وتم دەکرێت داواکم قبول بکەیت؟ برۆکانی هێنایە یەک و وەک ئەوەی دەیزانی چ مەبەستێکم هەیە. وتی چ داوایەک؟ تۆ هەرچیت بوێ ئامادەم دەیکەم، هەر شتێک لە دەسەڵاتی مندا بێت لە خزمەت تۆدایە. من لە وتنی مەبەستەکەم دوودڵ بووم و لەگەڵ ئەوەی نیوەی بابەتەکەم وتبوو نیوەکەی ترم لە ناو دەمدا ڕاگرت و منجم دەکرد و ڕاستیتان بوێت دەترسام ئەوەی ئەندێشم دەکرد بێتە سەر زمانم. موناک کە منی بینی جارێکی تر برۆ جوانەکانی هێنایە یەک و وتی دەتەوێت چی بڵێیت؟ پەشیمان بوویتەوە؟ خۆم کۆ کردەوە وتم دەزانم لە جێبەجێکردنی حکمی ئەم دوو کەسە درەنگ ناکەن، بەڵام دەمویست داوا بکەم لە کوشتنی ئەو ژنە داماوە دەست بپارێزن. بەبیستنی ئەم ڕستە ڕەنگ لە ڕوخساری موناک پەڕی.
ڕوخساری وەک گەت سپی بوو. دوای چەند سات کە زەقزەق لە چاوەکانم ورد بوویەوە وتی تۆ عاشقی ئەم ژنەیت؟ ئێستا نۆرەی من بوو ڕەنگم بپەڕێت. نەمزانی درکاندنی ئەم بابەتە کە لەو پەڕیپاکی و سافی داوترا هیچ مەبەستێکی لە پشتەوە نەبوو. ئەم فکرە سەیرەی لای موناک دروست دەکات. مافی خۆم بوو بترسم چونکە ئەوان زۆر بێبەزەیانە کەسەکان دەکوژن و ئەگەر ئەم فکرە لەبارەی منەوە بەهێز دەبوو کاری منیش تەواو دەبوو. موناک دەیتوانی بە ئاسانی چاو لە من بپۆشێت و دەستوری مردنم دەرکات و دوای 1-2 ڕۆژ لەگەڵ پیاوێکی تر هاو ئامێز بێت. لە ترسا لەچی خوارەوەم دەلەرزی و لێوی سەرەوەم کورد بوویەوە و لوتم تیژ بوو. لە 1-2 سات کە بە دژواری لە من گوزەرا دیمەنی ئەدام بە تەناف لە داردان و سەربڕین و سەرنجام خنکان لە ئاوی ڕووبار خراپتر لە هەموو تیکەتیکەکران بەهۆی ئاژەڵە وەحشیەکانی جەنگەڵ هاتە بەر چاو. بەڵام لە سەرنجام لە چاوتروکانێکدا زیرەکی شارستانێتی من گوڵی کرد و قاقایەکی بەرزم کێشا و بە خوێنسادی شانەکانم بەرز کردەوە وتم نا من عاشقی ئەو نیم. کەسێک کە خاوەنی تۆ یانی جوانترین ژنی دنیاە چۆن دەتوانێت عاشقی ئەو ژنە ناحەزە بێت؟ مەبەستم ئەوەیە ئەو ژنە مەکوژن چونکە ئەو لە دەمی منی دەڕوانی. ڕوانینەکە حاڵەتێکی تایبەتی بوو. نازانم دەتوانم بۆ ئێوەی باز بکەم کە نیگای ئەو چه حاڵەتێکی بوو چ شتێکی بە من دەوت. هیچ لە کاتێک کە دادگا حکمی ئەعدامی تاوانبارێک دەردەکات ئامادە بوون ئایا سەرنجتان داوە کە خەڵک ئامادەبووان سیرکەران چۆن بەو حکم کراوە بە ئیعدام لە ڕووی سۆز و بەزەییەوە سیر دەکەن و لە سیرکردنەکانیان چ شەپۆلێک دەدرێتە دەر؟ ئەویش ڕوانینەکەی ئەو حاڵەتەی هەبوو. وەک ئەوە بوو کاری منی بە تەواوی دەزانی و ئێستا کە دەیبینی من لە دەست دەدات داخی دەخوارد و لە ڕێگەی دڵسۆزی و بەزەییەوە سیرم دەکات. هەموو ئەم شتانم لە نیگای ئەو دابینی و داهاتی خۆم تاریک و تاریکتر هەست پێ دەکرد. بەڵام دەمتوانی چی بکەم؟ کارێک بوو کرا و من چارەیەکم جگە لە خۆراگری لە بەرامبەر دواهاتەکانی دانەبوو. شتێکی ترم هەست پێ کرد. ئەویش ئەوە بوو کە ئیتر گوێی لە وتەکانی من نەدەگرت و هەمان ڕستەی بۆ مەحکومکردنی من بەبەست دەزانی. باش بوو هەستم بەم خاڵە کرد. تەکانم دا و هێنامە خۆی. کاتێک موناک هاتەوە خۆی سەری داخست و من بە پێچەوانەوە بە 1 جوڵی خێرا ئەوم لەسەر دەست بەرز کردەوە و بردمە ژوورەکەی خۆمان. ئەو بە پێچەوانەی هەمیشە دەستەکانی لە دوو لاوە شۆڕ کردبوویەوە و هەوڵی دەدا خۆی لە من بە دوور بگرێت وەک ئەوەی نەیەوێت زیاتر بەر من بکەوێت. بە هەر حاڵ من گوێم پێ نەدا و بردمە ژوور. لەسەر جێگاکەم خەواندم و دوای ئەوەی دەستم بە قژی داهێنا وتم گوێ بگرە موناک، لە شار و وڵاتی ئێمە ژنان ناکوژن. ژن هەرچەندە تاوانبار بێت کوشتنەکەی بەکارێکی خێزەون دەزانن و منیش لەسەر ئەمە داوام لە تۆ کرد لە کوشتنەکەی چاو بپۆشی. دەدوت موناک لەم ڕوونکردنەوەی خۆشحاڵ بوو چونکە بە دەنگێکی هێواشتر وتی ئەم ژنە تاوانبارە دەبێت بمرێت و بە تایبەتی تۆ دەبێت حکمی کوشتنی جێبەجێ بکەیت و بە دەستی خۆت بیکوژیت تا من دڵنیابم کە ئەوت خۆش ناوێت. تێدەگەیت؟ ئەی وای چۆن دەمتوانی بیکوژم؟ من کە جەلاد نیم. ئەم فکرم لا دروست بوو بەڵام بە خێرایی ئەفکارم کۆنتڕۆڵ کرد و بۆ ڕەزامەندی ئەو وتم زۆر باشە، لەبەر ئەوەی تۆم خۆش دەوێت و ڕێز لە هەموو ڕێوڕسمەکانی هۆزەکەت دەگرم و بۆ ئەوەی بزانیت من ئەوم خۆش ناوێت و تەنانەت لەو کەژنێکی تاوانبارە بێزارم بە دەستی خۆم دەیکوژم. موناک لە بیستنی ئەم قسانە دەستی لە دەوری ملم ئاڵا کرد و بە هێواشی وتی ئێستا تێگەیشتم منت خۆش دەوێت. مزگەنیێکی خۆشت پێ بدەم؟ بەسەر سڵمانەوە وتم مزگەنی خۆش؟ چ مزگەنیەک باشتر لەوەی منت خۆش دەوێت. بە هێواشی بە گوێمدا چرپاندی بەم زوانە دەبیتە خاوەنی منداڵێک. نازانم چۆن وەسفی بکەم تا ئێوەش تێ بگەن کە چ حاڵێکم پەیدا کرد. خۆشحاڵ بووم، ترسام، لەرزام، هەستم بە نیگەرانی کرد، بێزار بووم. هەموو ئەم حاڵەتانە بە یەکجاری لە مندا دەرکەوتن. منداڵ بەم زوانە دەبمە باوک؟ لەم ژنە جوانە وەحشیە مناڵەکەم چ چارە نووسێکی دەبێت؟ کچە یا کوڕ؟ نەمزانی چەند خولەک لەم حاڵەدا بووم و چی لە نیگام دەخوێندرایەوە و موناک کە زەقزەق لە منی دەڕوانی هەستی بەچی دەکرد. بەڵام جێگەی خۆشحاڵی بوو کە موناک وتی زۆر شادمان بوویت، دیارە کە زۆر شادمانی. لە ترساوتم بەڵێ چ بەختەوەریەک لەمە گەورەتر. بەڵام لەو کاتەدا کەوتمە بیری ئەو کاتێک کە ئەگەر مناڵەکە کوڕ بێت سەری دەبڕن و دەیخەنە چاڵێکی تایبەتەوە، خوا بکات لانیکەم ئەو کچی ببێت و من لەم ئازارە گەورەیە ئاسوودە بکات. دەنگی قەرەباڵغی و هەراوهۆریای دانیشتوان لە دوورەوە دەبیسترا و موناک بەبیستنی ئەم دەنگە وەک ئەوەی هاتبێتە خۆی لە شوێنەکەی ڕاپەڕی. ئایا کاتێک زۆر خەمبار و نیگەرانن ڕۆشونەتە گوڵستان؟ ئەگەر تاقیتان کردبێتەوە سەیری گوڵەکان، سەمای پەپولەکان، جوڵەی شکۆفەکان بەدەستی نەسیم، هەموو خەمێک کە لە دڵی مرۆڤدایە بە یەکجاری دەکاتە دەر. لەم کاتەدا کە من لەبەر خەم و پەژارە بووبوومە کێوی زەهرەمار، ئەو لە شوێنەکەی هەستا تا جلوبەرگی ڕێوڕسمەکە لەبەر بکات. بۆ ئامادەبوون لە ڕێوڕسمی ئەعدامی ئەو ژن و پیاوە موناک کە سەرۆکی هۆز بوو جلوبەرگی تایبەتی دەپۆشی. ئەم جلوبەرگە لەلایەنی درومانەوە لەگەڵ جلوبەرگەکانی تری ئەو جیاوازی نەبوو، تەنیا جیاوازی لە ڕەنگەکەیدا بوو. جلوبەرگی ڕێوڕسمەکە سوور ڕەنگ بوو. تەنیا ئەم قیافەی ژن جوانە، ژن تاجی ئافراندنە، ژن سەرچاوی ژیانە. ئەوانەی کە بە ژن و جوانی ژن سەرنج نادەن مرۆڤ نین و گوێنەدان بە ژن کە تاجی ئافراندنە وەک ناشکوری بە سروش دەژمێردرێت. بگوزەرین
بەبینینی موناک و ئەندامی ئەو خەمەکانی خۆمم بیر کرد و دانیشتم و سەیرم کرد تا جلوبەرگی پۆشی و بە منی وت بڕۆین بیرت نەچێت دەبێت بە دەستی خۆت بیکوژیت. پێکەوە لە ژوورەکە ڕۆیشتنە دەر و بەرەو گۆڕەپانی ئەعدام بەڕێکەوتین. دانیشتوان بەبینینی موناک شادمانیان دەرکرد و هۆرەیان دەکێشا و چاوی من ئەوانی نەدەبینی و لەناو خەڵکدا بەدوای ئەو دوو بوونەوەرە بێتاوانە بەدبەختە دەگەڕام. لە خاڵێک لە ناوەڕاستی گۆڕەپان خاڵێک لە داریان هەڵواسی بوو. دوای ئەوەی خاچەکە دانرا و ئامادە بوو، دووسێ کەس ڕایان کرد و تاوانباران کە دەست و پێیان بەسترا بوویەوە بەڕاکێشان هێنا و لەولاوە بە خاچەداریەکە بەستیانەوە. دووسێ کەس ڕایان کرد و تاوانباران کە دەست و پێیان بەسترا بوویەوە بەڕاکێشان هێنا و لەولاوە بە خاچەداریەکە بەستیانەوە. ئەوانیان بە جۆرێک بەست بوویەوە کە دەستەکانیان بە دوو شاخی خاچەکەەوە بەسترا بوویەوە و قاچەکانیشیان لەسەر یەک دانرا بوو، لە خوارەوە شەتەک درابوو. پشتیان لە یەک بوو، یەکیان نەدەدی. کاتێک کاری بەستنی ئەوان تەواو بوو، موناک ئیشارەیەکی کرد و دووسێ کەسی تر چەندین قاپیان کە پڕ بوو لە شلەمەنیەکی زەرد ڕەنگ بردە پێش. سەرەتا نەمزانی لەناو قاپەکاندا چییە، بەڵام دواتر زانیم شیری هەنجیرە، شیری خست و بۆن خۆشی هەنجیر. یەک لە ژنان ڕۆیشتە پێش و دوای خوێندنەوەی وێرد دەستەکانی خۆی کردە ناو شیرەکە و لە جەستەی ئەوانی سوو. بە شێوەیەک سینە و ڕان و قاچی ئەوانی تێوەدا. ئەم کارە ئەنجام دەدرا، بەڵام نەمدەزانی چۆن ئێدامیان دەکەن و شیر چ کارگەریەکی لەسەر جەستەی ئەوان هەیە. کە لە ناکاو دوو کەسی تر بە دوو قاپی گڵین لە سوچێکی گۆڕەپانەکەەوە دەرکەوتن. سەری ئەم قاپانەیان بە پێست بەست بوو. لە نیوەگۆیەک دەچوو کە سەرەکەیان بە پێست بەست بێت. یەکێک لەم قاپانە لە بەرامبەر ژنەکە و ئەویتر لە بەرامبەر پیاوەکەدا دانرا و پێستەکان لەسەر قاپەکان لابران. لە ناکاو مێرو لە سوڕڕەنگ و وەحشی و خوێنخۆرەکانی جەنگەڵ لە ناو قاپەکان هاتنە دەر و بە بۆنی شیرەکە هێرشیان کردە سەر ئەو ژن و پیاوە بەدبەختە. یەک خولەکی نەخایان جەستەی ئەوان بە مێرو لە سوڕڕەنگەکاندا پۆشرا. دەنگی قیژەی گیانبەری ئەوان دەگەیشتە ئاسمان. دەیان قیژاند و مێرولەکان سەرقاڵی خواردنی ئەوان بوون. کەس گوێی پێ نەدەدان، بەزەییان نەدەکرد. دەتوت ئەم خەڵکیان لەبەر دروست کردووە، مرۆڤ نین و هیچ هەستێکیان نییە. یانی چی؟ ئەمە چ وەحشیگەرێکە؟ بەبینینی ئەم دیمەنە دڵتەزیانە لە ئارەقدا خوسام، بەڵام بەداخەوە هیچ کارێکم لەدەست نەدەهات. دیار بوو ئەم داماوانە دەبێت ئەوەندە بقیژێنن تا مێرولەکان پێستی سکیان کون دەکەن و ئەندامەکانی ناوسکیان بخۆن و بمرن. هەموو وەستا بوون و سەیریان دەکرد، بەڵام توانای سیرکردنی ئەم دیمەنە وەحشیگەریەم نەبوو. یەک دوو جار دەستم بەرەو خەنجەرەکەم ڕۆشت تا بڕۆمە پێش و ئازادیان کەم، بەڵام عەقڵ ئاگاداری دەکردمەوە و لەسەر شوێنەکەمدا دەیچەقاندم، بەڵام تااقەتم نەما و بیرێک بە مێشکمدا هات و بۆ ئەنجامدانی دەست بەکار بووم. بڕیارەکەم ئەوە بوو دەست بەجێ خۆم بگەێنمە جەنگەڵ و فیشەکەکانی خۆم هەڵگرم و بۆ ئەنجامدانی کاری ئەم ژن و پیاوە داماوە خۆم بگەێنمە ئەو شوێنە. بەڵام ئەمە کارێکی ئاسان نەبوو. یەکەم کێشە بزواندنی هەستی گومانی موناک بوو. بەم شێوەیە لەگەڵ ئەوەی تەکانم خوارد و ویستم هەنگاوێک بڕۆمە دواوە موناک کە لە لای من وەستا بوو بینەری مەرگی ئەوان بوو. بە توندی مەجەکی دەستی گرتم وتی بۆ کوێ دەڕۆیت؟ ناتوانید مەرگی ببینیت؟ من کە لە تووڕەیی زۆر دەلەرزیم و کۆنتڕۆڵی خۆم لە دەستدا بوو، مەچەکی دەستی خۆم بە توندی لە دەستی دەرهێنا و بە زمانی ئینگلیزی یانی زمانی خۆم چەند جنێوێکم پێشکەش بە خۆی و هۆزەکەی کرد و بە خێراییەکی بێوێنە بەرەو جەنگەڵ ڕۆیشتم. بە خۆشحاڵیەوە چونکە موناک زمانی ئینگلیزی نەدەزانی لە جنێوەکانی من حاڵی نەبوو، بەڵام کردەوەیەکی ناشین کە لەگەڵ ئەودا کردم و دەستی خۆم بە تووڕەیی لە دەستی ئەو دەرهێنا و ڕۆیشتم بۆ ئەو نەشیا و بۆ خۆراگر بوو. کەس ئاگای لە ئێمە نەبوو، هەموو بە حەزێکی زیاد لە ڕادە هێرشی مێرو لە سوورەکانیان سیر دەکرد و دەیانویست بینەری مەرگی دڵتەزێنی ئەوان بن. ژنی داما و دەیقیژاند و پیاوەکەش لە خۆی دەئاڵا، بەڵام چونکە دەست و پێیان بەسرا بوو نەیان دەتوانی هیچ کارێک بکەن و تەنیا قیژە ناڵە و ئازارەکانی خۆیان کەم دەکردەوە. من بە خێرایی لەو شوێنە ترس ئەنگێزە دوورکەوتمەوە. ڕام دەکرد هەنسکم پێکەوت بوو، دەمیست هەر چی زووتر خۆم بگەێنمە جەنگەڵ. دەنگی قیژاندنی ئەو ژنە داماوم دەبیست. ئەم دەنگە گوێ ئازاردەرە ڕۆحمی دەلەرزاند. لە هەموو تەمەنمدا قیژەیەکم بەو گیانستێنە نەبیست بوو. ئەگەر بیست بووم لەبیرم نییە. مردن ڕوخساری ترس ئەنگێزی خۆی نیشان دەدات، بەڵام بە ئاسانی ڕزگاری نەدەکردن و گیانی نەدەکێشان کە لە ڕەنج و ئازاری گازی مێرو لە سوورەکان ئاسوودە بن. لەم ڕێگەدا بیرم لە شتێکی تریش دەکردەوە، ئەویش تووڕەیی موناک بوو. دڵنیا بووم موناک ئەم کارە ناشرینە و ئەم ئیهانەکردنی من بەبێ سزا ناهێڵێتەوە. من عاشقی ئەو بووم و ئەم عاشقە لەم پڕ بوو لەوەی بڕیارێکی دژوار لەبارەی منەوە بگرێت. بەهەرحاڵ کارێک بوو ئەنجام درابوو، من چارەیەکم نەبوو، نەمدەتوانی کارێکی تر بکەم. مرۆڤایەتی فەرمانی پێدەدام بڕۆم، تفەنگەکەم بێنم و بڕیارەکەم بخەمە قۆناغی جێبەجێکردنەوە. هەرچی دەبێت با ببێت. لەم کاتەدا ڕۆیشتمە ناو جەنگەڵ لە پێچ و پەناکان کە بە جوانی شارەزایی بووم، بە ئاسانی تێپەڕیم بە خێراییەکی سیر دەڕۆیشتم. ڕام دەکرد و چقڵ و لقە چقڵاویەکانی دارەکان کە بە ڕاست و چەو نوشتا بوونەوە
لە جەستەم و سەر و ڕوخسارم ڕۆ دەچوو برینداری دەکردم بەڵام بێگوێدان بە کزانەوە و ئازار دەڕۆیشتمە پێش و ئەوەندە ڕۆیشتمە پێش ڕام کرد تا گەیشتمە ئەو خاڵە ئەو شوێنەی موناک تفەنگەکەی فڕێدا بوو ئەوێ شوێنێکی کوێستانی و تێپەڕین لێی بێمەترسی نەبوو لەگەڵ ئەوەشدا من هەموو لەمپەڕەکانم بڕی و دەبێ ئەو شوێنەی تفەنگەکەم لەسەر بەرد و گیاکاندا کەوتبوو گەشتم تفەنگ و فیشەکەکانم هەڵگرت کاتێک تفەنگەکەم هەڵگرت و فیشەکدانەکەم بەست بە ئاسوودەیی هەناسەیەکم کێشا ئەم تفەنگە بۆ من هەموو شتێک بوو هەموو شتێک و من بەهۆیەوە دەمتوانی زۆر شت بکەم جێگەی بیرکردنەوە و درەنگکردن نەبوو بەخێرایی لە هەمان ڕێگەوە بەرەو هۆز گەڕامەوە و هەنسکە هەنسک خۆم گەیاندە پشت موناک کە لە تووڕەییدا ددانەکانی لە یەک گیر دەکرد نینۆکی دەچەقاندە بەری دەستی خۆی موناک کە دەنگی هەناسە بڕکەی منی بیست و هەستی بەگەڕانەوەی من کرد بە شێوەیەک بە تووڕەییەوە سێری کردم کە پشتم لەرزی و لە ئەنجامی کارەکەم نیگەران بووم بەڵام بەڕووی خۆمدا نەدەهێنا و بەخێرایی میلم هێنایەوە و یەکەم فیشەکەم کردە ناو تفەنگەکە موناک ئەم جارە هەستی بە تفەنگەکە کرد بەڵام دەرفەتی نەبوو شتێک بڵێت یا تفەنگەکەم لە دەست بستێنێت چونکە لەم کاتەدا تفەنگەکەم بردە سەر و مێشکی ژنە جوانەکەم نیشانەگرت بیرهێنانەوەی ئەم خاڵەش پێویستە کە لە کاتی ڕۆشتن و هاتن مێرولەکان کاری خۆیان ئەنجامدا بوو زۆربەی ئەندام و ناوسکی ئەو ژن و پیاوەیان دەرهێنا بوو ژمارەیەک زیاتر لە 2000 مێرولە ڕۆیشتبوو ناوسکیانەوە بەڵام هێشتا زیندوو بوون و لە خۆیان دەئاڵاند و دەیان قیژاند موناگ لە شوێنەکەی خۆی هەستا و دەستی بەرز کردەوە تا تفەنگەکەم لە دەست بگرێت بەڵام ئەو دەرفەتەشی دەست نەکەوت پەنجەم لەسەر پەلەپیتکەکە جوڵا و گولەکە تەقێنرا و مێشکی ژنە جوانەکەم پرژان گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 19 بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا بەشی 20 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 188 موناگ لە شوێنەکەی خۆی هەستا و دەستی بەرز کردەوە تا تفەنگەکەم لە دەست بگرێت بەڵام ئەو دەرفەتەشی دەست نەکەوت پەنجەم لەسەر پەلە پیتکەکە جۆڵا و گولەکە تەقێنرا و مێشکی ژنە جوانەکەم پرژان دەنگی تەقەی گولە هەموو دەنگەکانی تری خستە ژێر کاریگەری خۆیەوە و چاوەکان بەرەو لای من کە لای موناگ وەستا بوو سوڕا هێشتا هەندێک نەیان دەزانی چی بووە و چی ڕوویداوە بەڵام دوای یەک دوو خولەک کە بینیان مێشکی ژنە جوانەکە پرژاوە زانیان داردەستە پڕ نهێنیەکەی من ئەم کارە تایبەتەی ئەنجامداوە و تازە ئەو کات بوو بۆڵەبۆڵ لە ناو ژناندا دەستی پێکرد و چپەچپەکان دەستی پێکرد چاوە سەر سوڕماوەکان و نیگا پڕترسەکان ڕویان لە من کرد کە دووبارە دەستم کەوتە جوڵە و گولەی دووە میشتەقێنرا و ئەم جارە پیاوەکە کوژرا کاتێک هەردووکیانم کوشت ئاسوودە بووم ویژدانم ئارامی گرت و هەناسەیەکم بە ئاسوودەیی کێشا چەندە لە تفەنگەکەی هانا تفەنگێک کە هانای جوان بە منی بەخشی بوو سپاسگوزاریم کرد کە لەم شوێنە پڕترسەدا بە ئازار و ئەشکەنجەی دوو بوونەوەری بێتاوان کۆتایی هێنا موناگ لە تووڕەییدا دەلەرزی بەرەو لای من هات تفەنگەکەی لە دەستم سەن فیشەکدانەکەمی کردەوە و هەردووکیانی بەرەو یەکێک لە ڕەشەکان درێژ کرد ڕەشەکە نەیدەوێرا تفەنگەکە بگرێت دەترسا گومانی نەدەکرد ئەم داردەستە سیحراویە کە لە مەودایەکی دوورەوە دوو کەسی کوشتووە نەکا ئەویش بکوژێت بەڵام لە بەرامبەر موناگ چارەیەک بێجگە فەرمانبردنی نەبوو بە ترس و لەرزەوە دەستی هێنایە پێش تفەنگەکەی گرت و بردی موناگ هاتە پێش سینە بە سینەی من وەستا وتی بۆ کوشتت نەت دەتوانی ئازارەکەی ببینی بە خوێن ساردیەوە وەڵامم دایەوە مەگەر خۆت نەدوت دەبێت بەدەستی خۆت بیکوژیت بۆنا بەڵام نە ئێستا بڕیار بوو لە کۆتاییدا بەدەستی خۆت سەری جا بکەیتەوە وەڵامم نەدایەوە وەستام بەڵام موناگ بڕیاری خۆیدا بوو بە یەک دوو کەس لە ڕەشەکانی وت بیگرن و بیبەنە جەنگەڵ و لە مایلا زیندانی کەن تا کاتی دادگایی کردنی دەگات لە ڕوخساری موناگ حاڵاتی جۆراوجۆر دەبینرا عەشق و غرور شەڕیان دەکرد ئەرک و خۆشەویستی لە چاوەکانیەوە قسەیان دەکرد و سەرنجام پەردەیەک ئەشکی درەوشاوە کە چاوە جوانەکانی داپۆشی منی دڵنیا کرد کە هێشتا گیرۆدەی عەشقی منە و ناتوانێت حکمی کوشتنی من دەرکات بێ خۆراگری تەسلیم بووم و ڕەشەکان منیان بردە جەنگەڵ لە یوری هەواڵم نەبوو نەمدەزانی چی بەسەر هاتووە لەم کاتەدا هەستیارە کە چارەنووسێکی تاریک چاوەڕوانم بوو پێویستم بەو بوو بەڵام ئەو دیار نەبوو ئایا هێشتا سەرخۆشە شەرابی هەنجیر ئەوی شێت کردووە زیندانی من خاڵێک لە جەنگەڵ بوو کە سێ لای بە زۆنگاوی مەترسیدار کە پڕ بوو لە تیمساح و لایەکی ڕووبارێکی قۆڵ گەمەڕۆدرا بوو
لەم ڕووبارەوە کە تەنیا ڕێگەی هات و چوون و گەشتن بە مایلا بوو، هیچ شتێک ئەگەری تێپەڕینی نەبوو مەگەر ئەو بەلەمە تایبەتیانەی کە تەنیا لە بەردەست پاسەوانانی مایلادا بوون. ڕاشەکان منیان لە بەستێنەکەدا دابەزاند و ڕۆشتن و یەک لەوان بە منیوت بیر لە هەڵاتن نەکەیتەوە، چونکە یان لە ڕووباردا دەخنکەیت یان دەبیتە پاروی تیمساحەکان. ئەوان ڕۆشتن و بەتەنیا جێیان هێشتم. لەو شوێنەدا داری میوەی جەنگەڵی زۆر بوو. من بە مۆز و نارگیل و هەنجیری وەحشی و هەرمێ سکی خۆم تێردەکرد. بۆ سکم خەمم نەبوو، بەڵام بۆ خە و حەوانەوە هیچ شوێنێکی لێ نەبوو. من لە مار و ئاژەڵەکانی جەنگەڵ دەترسام و نەمدەتوانی وەک وەحشیەکان لەسەر زەوی بخەوم. 3 شەوی یەکەمم لەسەر دارێک بەسەر برد و ڕۆژی چوارەم ویستم شوێنێکی گونجاو بۆ خۆم دروست بکەم. نەچەقۆم پێبوو نەتەور. بەدەستی هێز و بازوو لە قیدارەکانم شکاند و لەسەر یەک دامنان تا شوێنێکی گونجاو لەسەر دارەکە شوێنێکی گونجاو بۆ خەوی من دروست ببێت. دارێک کە هەڵم بژاردەبوو نزیک ڕووبار و لە شوێنێکدا بوو لە دوولاوە ڕووبارە خڕۆشاوەکەم دەبینی و هەر کەس بەهاتایە بۆ ئەوێ بەرچاوی من دەکەوت. دەمە و ئێوارەی ڕۆژی پێنجەم بوو کە لە ناکاو خاڵێکی ڕەش لە دوورەوە لەسەر ڕووبارەکە دەرکەوت. لە زەردی هەتاوەم خاڵە ڕەشە بە جوانی دەبینرا و هەرچی نزیکتر دەبوو گەورەتر داهاتە بەرچاو تاوەی نزیک بوویەوە و من بەلەمێک کە تەنیا یەک کەسی تیا بوو بینیم. بەلەم ڕەوتی ئاوەکە بە خێرایی دەهاتە پێش تا گەشتە قەراغ مایلا. وەستا و ژنێکی جوان بە قژی ڕەش لێی دابەزی. ژنە جوانەکە بەلەمەکەی هێنایە سەر چە و لمی بەستێن و خۆی هاتە ناو مایلا و دەستی بەگەڕان کرد تا ژێردارەکە هات و منی نەبینی. دەرفەتێکی باش بوو بۆ من کە بیبینم و بیناسم. هەوا تا ڕادەیەک تاریک ببوو، بەڵام لەگەڵەوەشدا کە گەشتە ژێردارەکە ناسیمەوە ئەو ژنە بوو لە هەنباری قوماشەکان کاتژمێرە زێڕەکەیدا بە من. ئەو لێرە چی دەکات؟ بۆ هاتووە بۆ ئێرە؟ ئایا موناک ئەوی ناردووە؟ لەم بیرانەدا بووم کە لە ناکاو لە قیدارەکە شکا و من لە بەردەم قاچی ئەودا کەوتم، بەڵام ئازارم بەرنەکەوت. هەرکە چاوی بە من کەوت بزەیەکی شیرینی گرت و سەری داخست. بە خێرایی پرسییم تۆ بۆ ئێرە هاتوویت؟ ئاخر تۆ تەنیا بوویت. بە خێرایی بازوەکانیم گرت و وتم زوو بڕۆ ئەگەر موناک تێ بگات هەردووکمان دەکوژێت. ئەو شانەکانی بەرز کردەوە وتی قەیناکە، من لای تۆ دەمرم و ئەمە گەورەترین شانازی بۆ ژنێکی ئەمازۆنیە. لای خۆشەویستە سپی پێستەکەی بمرێت و پێش ئەوەی من قسەیەکی تر بکەم دەستەکانی لە ملم ئاڵاند و دەستی بەگریان کرد و پەردەی لە عشقی خۆی هەڵماڵی. کاتێک ئارامم کردەوە و دڵم دایەوە وتی لە هەمان ڕۆژی یەکەم کە تۆم لای موناک بینی عاشقت بووم و بە دوای دەرفەتێکی گونجاو دەگەڕام و ئێستام دەرفەتە بەدەست هاتووە. یان دەبێت بمکوژیت و بمخەیتە ڕووبار و یان تاماوەیە کە لە مایلا زیندانیت لای خۆدرام بگریت. دڵنیا بە کەس لەم نهێنیە ئاگادار نابێتەوە. ناوی ئەو لە ئونا دووەمین ژنی ئەمازۆنی بوو کە بە من درا. بەیانی زوو لە ئونا لە خەو هەستا بوو. دوای خواردنی بەڕێک میوە سوار بەلەم بووین تا پێکەوە لەسەر ڕووبار پیاسە بکەین. بەڵام پێشتر لە ئونا دوو ئەڵقەی لە گوڵە جەنگاڵیەکان دروست کرد و یەکیانی کردە ملی من و ئەوی تریانی کردە ملی خۆی و ئەو کات سوار بووین و ڕۆیشتین. لە ئونا چونکە ئەو شوێنەی باش دەناسی چەند خولەکێک بەلەمەکەی بردە پێش تا گەشتینە شوێنێک لە حەوز دەچوو. ئەوەندە جوان بوو، ئەوەندە دیمەنی سەرسوڕهێنەری بوو کە پێنووس لە باسکردنی ناتوانایە. لەو شوێنەدا بە پێچەوانەی شوێنەکانی تر ئاو ئارام بوو، وەک ئاماژەم پێدا زیاتر لە حەوز دەچوو. بەڵام دەوروبەری ئەوەندە جوان و سەرنجڕاکێش بوو نەمدەتوانی چاوی لێ هەڵگرم. کاتێک گەشتینە سەرەستێرەکە لەوێش وەک من شادی و شادمانیەکی تایبەت دروست بوو، بە شێوەیەک دەیویست هەستێت و هەڵبەز و دابەز بکات. بایەکی فێنک هەڵی کردبوو، قژەڕەشەکانی پەرێشان دەکرد، بەر چارۆکە دەکەوت و دەبووە هۆی ئەوەی بەلەمەکە خێراتر بڕوات. کاتێک با بەلەمەکەی دەبردە پێش سەوڵم لێ نەدەدا و لە ئونا لەوەی دەیبینی ماندوو نابم شادومان بوو. گەڕانی ئێمە زۆری نەخایەن، بە خێرایی گەڕاینەوە. لە گەڕانەوەدا لە ئونا پێشنیازی کرد بڕۆینە ناو ئەو مەلە بکەین، بەڵام دڵم لێی دەدا و دەدوت ڕووداوێکی ناخۆش پێشبینی دەکەم. بۆیە پێشنیازەکەیم ڕەت کردەوە و بەڵێنمدا جارێکی تر کاتێک هاتی نەیەرە مەلە بکەین. لە ئونا لە سەوڵ لێدانی یارمەتیدام و لەگەڵەوەی بەلەمەکە بە پێچەوانەی ڕەوتی ئاو دەڕۆیشت
سوور بوو لە سەرەوەی خۆی سەوڵ لەدات نەکا من هیلاک ببم. دەوری نێوان حەوز و مایلامان پێوە. کاتێک دارخورماکانی بەستێنی مایلا لە دوور دەرکەوت، دڵە خوورپەم گرت و بارودۆخێکی سەیر بەسرم دازاڵ بوو. ناتوانم باسی بکەم لەو کاتەدا چه حاڵێک بوو، چۆن هەستم بە نیگەرانی دەکرد. دەتوت دنیام لێ بووەتە کونە مشک و دەستێکی بەهێز دڵم دەگوشێت. لە ئونا لە کاتی گەڕانەوە کاتێک هەستی بەڕەنگ پەراوی من کرد، سەوڵەکەی لا بردووتی بۆ وات لێ هاتووە؟ بۆ ڕەنگت پەراوە؟ پێم وت کەس بە نیگەرانی دەکەم. لە ئونا جوانگوێ لە قسەکانم گرت و دواتر بێەوەی شتێک بڵێت یان پەچە کردارێک نیشان بدات، سەوڵەکانی بەدەستەوە گرت و ئەمجارە لە جیاتی ئەوەی بەلەمەکە بەرەو پێشەوە ببات بەلای ڕاستدا سوڕاو. دوای چەند خولەگ لە بەستێنی ڕووبار لە ناو گیا بەرزەکان کە لەوێدا ڕوابوون و سێبەریان خست بۆ سەر ئاوەکە وەستا. لە ئونا دابەزی و بە ئیشارەتی دەست منی دابەزان. کاتێک لەو هۆکاری ئەمۆستانە بێجێگەی پرسیارم کرد و وتی لێرەوە تا مایلا زۆر دوور نییە. ئێستا کە تۆ هەست بە نیگەرانی دەکەیت باشترە لە یەک جیا ببینەوە و تۆ تەنیا بگەڕیتەوە بۆ مایلا. هەرچی بێت موناک هاوسەری تۆیە و درەنگیان زوو لە تۆ مناڵی دەبێت و بەدڵنیاییەوە بەرگەی دووری تۆ ناگرێت. گومان دەکەم بۆ بینینی تۆ بێتە مایلا و ئەوسا ئەگەر من لای تۆ ببینێت کاری هەردووکمان تەواو. لێم پرسی تۆ چی دەکەیت؟ لە وەڵام داوتی نیگەرانی من مەبە، من بەلەمەکەی خۆم لە ناو گیاکانی قەراغ ڕووباردادا دەشارم و لە دوورەوە بەدوات تا دێم. ئەگەر گەشتی تەمایلا و هیچ ڕووی نەدا پەیوەستت دەبم و شەو لای یەک دەبەینە سەر و جیاواز لەم شێوە خۆم دەزانم چی دەکەم. لە ئونا ئەمەی وت و لە ناو دارەکان لەبەر چاوون بوو. من ڕێگەی مایلام گرتە بەر و ئارام ئارام بەڕێ کەوتم. لە ڕێگا بیری سیر و سەمەرە فشاریان بۆ مێشکم دێنا. هەرچەندە هەوڵمدا خۆم لەم فکرانە ڕزگار بکەم نەمتوانی وەک کەسێک لە زۆنگاودا گیری خواردبێت زیاتر ڕۆدەچووم. لەم کاتەدا هەتاو گەشت بۆ ناوەڕاستی ئاسمان و نیوەڕۆ نزیک بوو. گەشتمە مایلا و بە ئاسانی دارێک کە لەسەری سەرقاڵی دروستکردنی شوێن خەوێک بووم بۆ خۆم دۆزیمەوە. کاتێک گەشتمە بندارەکە هەستم کرد دارەبڕاوەکان دەستیان لێدراوە و پرژ و بڵاو بوونەتەوە. شوێنێک کە شەوی پێشتر من و لە ئۆنای لەسەر خەوت بووین تێک درابوو. دەدوت چەند کەسێک لەوێدا ڕۆشتون و هەموو شتێکیان تێک و پێک داوە. بەسەر سوڕمانەوە لە دەوروبەری خۆمم ڕوانی و لەم کاتەدا ڕوبەڕووی چاوە گەورەکانی موناک بوومەوە. موناک لە 50 هەنگاوی ئەوێ لە ژێردارێکی کووردا وەستا بوو. دەستەکانی لەسەر سینەی کۆ کردبوویەوە و لە منی دەڕوانی. لە چاوەکانی دنیایەک نیگەرانی دەخێنرایەوە. لە نیگای ئەودا حەسوودی، کینە، عەشق، سۆز، خۆشەویستی و هەمووی ئەم حاڵەتانم پێکەوە بینی. موناک بە چاوانی پڕ تووڕەییەوە سەیری دەکردم. لە چاوەکانی ئاگر دەباری و منی دەسووتان. چەند ساتێک چاومان لەسەر یەک بوو. دواتر سرم داخست و وام نیشاندا کە قسەم لەگەڵیدا نییە و ئیتر نامەوێت قسەی لەگەڵ بکەم. منی بەدبەخت نەمدەزانی ئەو چی بینیوە و چی بیستووە و هەستی بەچی کردووە. بە خوێن ساردی دەستم بە کۆکردنەوەی دارەکان کرد کە شوێن خەوەکەی خۆم لەسەر دارەکە تەواو بکەم. بەڵام لێرەشدا بەتەنیا نیت. من بە گومانی ئەوەی لەبوونی لە ئونا لای من ئاگادار بۆتەوە و ئەم بابەتانە لەسەر ئەو زانیاریانە دەڵێت سرم سوڕما و لە چاوەکانی زەق بوومەوە و دوای چەند سات بۆ ئەوەی بەرگری لە خۆم بکەم خۆم پەڕاندبێتەوە وتم بەداخەوە بەو هەموو عشقی بەرامبەر بە تۆ هەما ناتوانم لە بەرامبەر حەسوودی تۆدا خۆڕاگر بم. تۆ ژنێکی جوانیت و بەردەوام ژنە جوانەکان حەسوودن. بەڕادەیەک زەختی لە بازوم کرد کە ئازارم لە ناو ماسوولکەکانمدا هەست پێ کرد و ناچار ڕووم تێکرد. کاتێک ڕوبەڕوویەک بووینەوە دەستی بردە ژێر ئاڵقە گوڵەکە کە لە گردنمدا بوو. بە توندوتیژی تێکەڵاو و بە نەرمی و شیرینی وتی کەواتە کێم ئاڵقە گوڵەی بۆ دروست کردیت؟ بێهۆ بۆ هەڵخەڵەتاندنی من هەوڵ دەدەیت؟ بە فریشتەکانی دەریا و ڕووباری ئامازۆن کە بینەری کردەوەکانی ئێمن سوێند ئەگەر خۆشم نەدەویستی و دڵم ڕێگەی دەدا هەمان ڕۆژکە لە عشقی تۆ بەرامبەر بەو ژنەداوێن پیسا ئاگادار بووم بەدەستی خۆم دەمکوشتی و دڵی تۆم کە لەبەر ئەو ژنە لەی دەدا کوون دەکرد. من ئەوم کوشت تا بێ هیوا بیت. بەڵام دەبینم لێرەشدا بە تەنیانیت و یەکێک لە ژنان بۆ نەهێشتنی تەنیایی تۆ هاتووە. بە هەمان ئەندازە کە موناک قسەی دەکرد زیاتر تووڕە دەبوو. تازە زانیم هۆی تووڕەبوونەکەی چییە.
چه هەڵەیەکی گەورەم کردبوو. ئاڵقە گوڵەکەی لە ئونا هێشتا لە ملمدا بوو. من نەمدەزانی موناگ مافی خۆی بوو گومانی هەبێت هەر ژنێکی تر لە جیاتی ئەو بووایە. بەبینینی ئاڵقە گوڵەکە تووڕە دەبوو. حەسوودی دەکرد لەو کاتەدا خۆم بەڕسوا دەبینی. لە ئەنجامی کارەکەم نیگەران بووم. لە خۆمم پرسی ئایا دەتوانم هەڵی خەڵەتێنم؟ چی بڵێم؟ بە چه درۆک قەناعەتی پێ بکەم؟ بە خێرایی بەسەر خۆم دازاڵ بووم و پێکەنیمەوتم من مافی ئەوەم نییە بۆ خۆم لە گوڵە وەحشیەکان ئاڵقە گوڵێک دروست بکەم؟ مەگەر من دڵم نییە؟ لە تووڕەییدا گازی لە لەچی ژێرەوەی گرتووتی ئەی سپی پێستی درۆزن. ئەم گوڵانە بەدەستی ژنێکی عاشق کراوە بە ئاڵقە. لەگەڵەوەشدا بە خێرایی قسەکەی پچڕی و خۆی وەرگەڕاند و چەند کەسێکی بەناوبان کرد. بە خێرایی چەند ڕەشێکی چوارشانە لە ناو دارەکانەوە هاتنە دەرۆ خۆیان گەیاندە موناگ. تا ئەو ساتە لەبوونی ئەوان لە پشت دارەکان ئاگادار نەبووم و گومانم دەبرد موناگ بەتەنیا هاتۆتە لای من و تازە زانیم ئەو بە تاقمێکی 6 کەسی لە ڕەشەکانی خۆی هاتۆتە ئێرە. موناگ لە یەک لەوانی پرسی ئەم گوڵانە لەکوێ جەنگەڵدا دەڕوێن؟ ڕەشپێستەکە وتی لەم گوڵە لە مایلا هەیە، بەڵام جگە لە ژنانی هۆز کەس ناتوانێت گوڵەکان بەم شێوەیە دەربهێنێت. ڕەشی ئاماژە پێدراو کە دیار بۆ دڵێکی خۆشی لە من نییە زیاتر موناکی هاندا و سەرنجام کار گەشتە شوێنێک. موناگ ڕووی کردەوە و 6 کەسە وتی لە مایلا و دەوروبەر بگەڕێن و هەر ژنێکتان دۆزیەوە بیهێنن بۆ لای من. پیاوەکان بە خێرایی دەستیان بەگەڕان کرد. دڵم دەلەرزی. بەخۆمم وت بە دڵنیاییەوە ئەوان لە ئونا دەدۆزنەوە و بە دەستگیری ئەو هەردووکمان ڕسوا دەبین. چارەنووسی ئەو ژن و پیاوە داماوەمان پێدەبڕێت و دەبینە خواردنی مێرولەکان. ڕەنگ بە ڕوخسارمەوە نەمابوو. موناگ بە چاوەکانی خۆی چاودێری گۆڕانی حاڵەتەکانی منی دەکرد و هەموو گۆڕانکاریەکانی بە بەڵگەی گوناحکاربوونی من دەزانی و سەرنجام گوتی هێشتا دڵنیا نەبووم لەوەی تۆ خیانەتم لێ دەکەیت. ئەگەر بسەلمێت لەگەڵەوەی تۆم خۆش دەوێت و مناڵەکەت لە سکمدایە دەستور دەدەم زیندوو لاگردا بتسووتێن و جەستەی ئێوە سوتاوی تۆ و خۆشەویستەکەت دەخەمە بەردەم تیمساحەکان. کاتێک موناگەم قسانەی دەکرد چاوەکانی پڕ بوو لە فرمێسک و قوڵپی گریان لە قورگیدا کۆبوویەوە. لە وەڵام داوتم من پیاوێکی ئازادم و بە هەمان شێوە کە بە ئازادی و حەزی خۆم هاتمەیەرە بە قاچی خۆم و پێشەوەی بمکەیتە خواردنی تیمساحەکان بۆ شار و دیاری خۆم دەگەڕێمەوە. موناگ دووبارە دەستی منی گرتەوە، بەڵام ئەم جارە لە تووڕەییدا دەلەرزی و بە شێوەیەک ڕەنگی ڕوخساری پەڕی بوو کە دڵم بۆی سووتە. ئەو نینۆکە تیژ و بەرزەکانی لە گۆشتی بازوم چەقاند و وتی تۆ ئازاد نیت، تۆ دیلی منیت و هی منیت، لەبەرەوەی تۆم خۆش دەوێت. بە هیچ نرخێک لە دەستت نادەم و ئەگەر ڕۆژێک بتوانیت هەڵبێت بە دوات دادێم و لە هەر شوێنێکدا بیت دەتکوژم، نەکا ژنێکی تر لە ئامێز بگریت. لەو کاتەدا گوێنەی هەموو ژنەکانی دنیا بوو. ڕوخساری ڕاستەقینەی ژنێکی حەسوود و ڕقاوی هەبوو. ژنان هەمیشە و لە هەموو شوێنێکدا یەکسانن و لە سۆز و هەستەکاندا هاوبەشن. هەموو ژنانی دنیا چ شارنشین، چ وەحشی، چ جوان، چ ناشرین، هەستی حەسوودیان زۆر بەهێزە. بەڵام لە ناو چین و نەتەوەکاندا کەم و زۆری هەیە. چ پیاوەکەی خۆی خۆش بوێت، چ خۆشی نەوێت، نایەوێت ژنێکی تر خۆشی بوێت و دڵ بدات بە ژنێکی تر. کاتێک موناگ دەستی بە شێوەی خاچ لە سەر سینەی دانابوو وەک مێچکە شێرێکی خوێنخۆر لە بەردەمم داوەستا بوو قسەی دەکرد. هەرگیز بیرم نەدەکردەوە لەگەڵ ژنێکی وەحشی ئامازۆنیدا ڕوبەڕوو بووم. گومانم دەکرد لە ماڵەکەی خۆم لە نیویۆرک و یەکێک لە ژنە جوانەکانی نیویۆرک لە بەرامبەرم داوەستاوە و بەرگری لە خۆی دەکات. جیاوازیەک کە نیویۆرک لەگەڵ جەنگەڵەکانی ئامازۆندا هەیبوو ئەمە بوو. بۆ نمونە ئەگەر من لە نیویۆرک یان لە خاڵێکی تر لە دنیای شارستانیەت خیانەتم لە هاوسەرەکەم بکردایە، ئەو بۆ بەرگریکردن و سندنی مافەکانی خۆی شکایەتی دەبردە دادگا و بە یارمەتی یاسا سزای دەدام. بەڵام لێرە لەم جەنگەڵە پڕترسە لەگەڵەوەی من بەندە و ئەسیری موناگ بووم هیچ یاسا و دادگایەکی عادل بوونی نەبوو. موناگ بەپێی دەسەڵاتێک کە هەیبوو فەرمانی بەخۆی دەدا کەس سزا بات و ئەم سزادانە هیچ کات لە مەرگ و لە جێبەجێکردنی حکمێکی نامادی ئەدام لاوازتر بێبەزەیتر نەبوو. لەو خولەکە ئەستیارانەدا بیرم کەوتەوە هەر ئێستا نێردراوانی موناگ لەگەڵ لە ئونا دەگەڕێنەوە و کاری من تەواو دەبێت. دڵنیا بووم کە لە ئونا لە جەنگەڵدا دەدۆزنەوە و من ڕسوا دەکەن و لەم شێوەدا چاوەڕی بەزەی و لێ خۆش بوون
لەلایەن موناکەوە پێکەنی ناوی بوو، چونکە دەمزانی ئەو هیچ کەس بەتایبەت من کە خیانەتم لێ کردووە نابەخشێت. سات و خولەکە پڕترسەکان بەسەر دەچوو. چەند کەس لە هاوڕێیانی موناک بەدوای ژنێک کاڵقەیەک گوڵی کردبووە ملی من دەگەڕان و تەنیا دوان لەوان لەوێمانەوە. چارەکە کاتژمێرێک دواتر موناک لە کاتێکدا زەق لە چاوەکانی منی دەڕوانی بە شێوەی دەستور ڕووی کردا و دوانەوتی ئێوەش بڕۆن بگەڕێن، هەموو مایلا بگەڕێن. ئەو دوانەش ڕۆشتن. من قسەم نەدەکرد و سرم داخستە بوو. یەک گوڵەکانی ئاڵقەی گردنم لێ دەکردەوە. فڕم دەدایە سەر زەوی و بەم بیانوە دەمویست بێدەنگی سەنگینی و توندوتیژی پیاوانە بپارێزم. هەرچی زیاتر قسەم دەکرد و ڕەنگە بۆ پەڕانەوەی خۆم هەوڵمدا بێ، نرختر دەهاتمە بەرچاو و گرنگی خۆم لەدەست دەدا. چونکە موناک بە فەرمانڕەوایی عادەتی بوو قسەکانی منی بە پاڕانەوە لە قەڵەم دەدا و وای دەزانی داوای لێبوردنی لێ دەکەم. بەڵام بێدەنگی چەکێک بوو گرنگی منی بە ڕادەیەکی هەستپێکرا و زیاد دەکرد. کاتێک دەوروبەر چۆڵ بوو هەر شەش پیاوەکە ڕۆشتن. موناک بە هەنگاوی قورس بەرەو لای من هات و کاتێک گەشتە بەردەم من سەیرێکی دەوروبەری کرد و چونکە هەموو شوێنێکی بەچۆڵ بینی دەستەکانی هێنایە پێش و بازووی منی گرت و بە نەرمی وەک پاڕانەوە وتی ڕاست بڵێ. ناوچاوم مۆن کرد و وتم موناک تۆ ئازارم دەدەیت و ئەم کاری تۆ دەیکەیت بە پێچەوانەی عەقڵە، چونکە هەرچی زیاتر لە مایلا زیندانی بم لە خۆشەویستی تۆ کەم دەبێتەوە و سەرنجام ڕۆژێک دەگات جێگەی تۆ لە دڵمدا نەبێتەوە. موناک بزەیەکی دەستکردی هێنا سەر لێوە وتی ئەو ڕۆژە ڕۆژێکە من خەنجەر بەدەستی خۆم تا دەستکەکەی لە دڵی تۆدا دەچەقێنم. دەزانی ئەم کاری کە تۆ نەتوانی پڵنگەکە بکوژیت و دەبوایە ئەنجامت بدایە، بەڵام توانایم کارت نەبوو. دوای ئەمەش نابێت تۆ نەخۆت دەتوانی من بکوژیت و نەتوانای ئەوەشت هەیە حکمی ئەعدامی من دەرکەیت. چاوەکانی موناک پڕبوو لە فرمێسک و بەسەر سوڕمان و غرورێکی تایبەت پرسی بۆ ئەوەندە بەلاوازم دەزانیت؟ تۆ لاواز نیت، بەڵام منت خۆش دەوێت و تا کاتێک خۆشەویستیم لە دڵی تۆدا هەبێت ناتوانیت بە مردنی من ڕازی بیت. بینیوتانە لە دەر چۆن تۆفان دەبێت، کتۆپڕ هەورە تریشقە دەگرمێنێت، بروسکەیەک دەدرەوشێتەوە و دواتر لافاوی باران لە ئاسمان دەبارێت و دەریا دەکەوێتە خرۆش. موناک تاو ساد وەک دەریایەکی ئارام بێدەنگ بوو. بەڵام کام قسانەی لە زمانی منەوە بیست بازووی گرتم و بەتوندی ڕایوەشاندم و وتی درۆ دەکەیت، تێناگەیت، من تۆم خۆش ناوێت، لەبەرەمە تۆم هەڵبژاردووە کە لە تۆ باشتر لەم جەنگەڵە دەست ناکەوێت. تێدەگەیت من تۆم خۆش ناوێت، بەو پەڕی خوێن ساردی پێکەنیمەوەتم بۆ خۆت هەڵدەخەڵەتێنیت. چاوەکانت پێم دەڵێت منت خۆش دەوێت و بۆەوەی بۆت بسەلمێت کە منت خۆش دەوێت ئێستا تاقی دەکەمەوە. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 20م. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال.